لە هەوڵی نەساندنی شاکارە هونەرەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بنەوەڕۆکی یەکێک لە ڕۆمانە بەناوبانگەکانی جیهان، ئێزگەی دەنگی گەلی کوردستان ئاڕۆمانی تاوان و سزا بە زنجیرە پێشکەش دەکا. ئەم ڕۆمانە فیۆدۆر دۆستۆیڤسکی نووسیوێتی و ڕەوڤبێگەد لە فارسیەوە کردوێتی بە کوردی. مافی بەرەمێنانی ڕادیۆیشی پارێزراوە بۆ ئیزگەی دەنگی گەلی کوردستان. ڕۆمانی تاوان و سزا ئەڵقەی 41. ڕاستکۆڵنیکۆف و ڕازۆمیخین لە ڕاڕەوەکەدا تووشیان بوو بە تووشی لۆژینەوە. ئەو لە سەعات 8 ڕێکدا گەیشت بوو، بە دوای ژوورەکەدا گەڕا و ئێستا هەرسێکیان پێکەوە هاتنە ژوورێ بێ ئەوەی تەماشا یان سڵاو لە یەکتر بکەن. هەردوو لاوەکە پێشکەوتن وەلێ پیتەر پیترۆڤیچ کەمی خۆی دواخست و لە پێش دەرکەوە پاڵتاوەکەی لەبەریداکەن. پۆلخێریا ئەلیکساندرۆڤنا خێرا بەرەو پیری لە ژوورەکە هاتە دەرێ. دنیا لە پێشوازی براکەیدا بوو. پیتەر پیترۆڤیچ چووە ژوورێ و بە میهرەبانیەکی پڕ لە لووت بەرزیەوە سڵاوی لە هەردوو خانمەکە کرد. پێچوو کەمێک شپرزە بێت و هێشتا نەهات بێتەوە سەرخۆی. پۆلخێریا ئەلیکساندرۆڤنایش وەگەوەی شڵەژا بێ بەپە لە هەمویانی لە دەوری مێزێک کۆ کردەوە کە سەماوەری لەسەرە کوڵا. دنیا و لۆژین بەرامبەر بە یەکتری لەم سەر و ئەو سەری مێزەکەەوە دانیشتن. ڕازۆمیخین لە پاڵ لۆژین و ڕاستکۆڵنیکۆڤ لە پاڵ خوشکیا دانیشت. بۆ چرکە ساتێک بێدەنگی بەرقرار بوو. پیتەر پیترۆڤیچ خێرا دەسەسڕێکی لە گیرفانی دەرهێنا کە بۆنی عەتری لێ هات و لوتی سڕی. لەو دەمەدا سیمای چاگەینوان وەلێ لە کەسێک کە چوو کەرامەتی ڕووشا بێت و داوای ڕوونکردنەوە بکە. تەنانەت لە پێش هاتنە ژوورەوەیدا وای بە خەیاڵدا هات کە پاڵتاوەکەی لەبەری دانەکەنێت و بگەڕێتەوە بڕوە. بەم کارە درشتەی هەردوو ژنەکە تەمێ بکات تا بە یەکجاری مەسەلەکان تێبگەنێ. بەڵام بڕیاری یەکجاری لەسەر ئەو کارە نەدا بوو. ئەو کەسێک بوو ئەیویست بە تەواوی بگاتە ڕاستی و حەزی لە پێچ و پەنانە بوو. ئەگەر ژنەکانەوە بە ئاشکرا سەرپێچیان لە فەرمانی ئەو کردبێ دیارە ئەوە هۆکارێکی خۆی هەیە کەواتە تا زووتر لە کێشەکە بگات چاکترە. بۆ تەمێکردنیش هەمیشە کاتیە بێت چونکە ئەتوانێ بیکە. بۆیە زۆر بە ڕسمی ڕووی لە پۆلخێریا ئەلیکساندرۆڤ ناکرد و پێیوت هیوادارم سەفەرەکەتان چاک بوو بێ. پۆلخێریاوتی لە سای خواوە پیتەر پیترۆڤیچ. پیتەر پیترۆڤیچ وتی زۆرم پێخۆشە. دنیا ماندوو نەبووە. دنیا وەڵامی دایوتی من گەنجم و بەتوانام ماندوو نابم بەڵام بۆ دایکم زۆر ناخۆش بوو. پیتەر پیترۆڤیچ وتی چی بکەین؟ ڕێگاکانی وڵاتەکەمان زۆر دوور و درێژە وەگەڵێن ڕووسیای دایکمان گەلێک بەربڵاوە وەلێ من بەو هەموو پەرۆشیەوە کە هەم بوو نەمتوانی دوێنێ شەو بۆ پێشوازیتان بێم لەگەڵ هەموومانێشدا هیوادارم هەموو شتێک بێسەرێشە مەیسەر بوو بێ. پۆلخێریا ئەلیکساندرۆڤنا بە دەنگێکی تایبەتەوەتی نا پیتەر پیترۆڤیچ ئێمە زۆر ناومێد ببووین ئەگەر خوا خۆی دیمیتری پراگڤیچی دوێنێ شەو بۆ نەناردینایە بێگومان تیاچوین. ئەمە خۆیەتی دیمیتری پراگڤیچ ڕازۆمیخین. بەدەم قسەکانە و لاوەکەی بە لۆژین ناسان. لۆژین مۆڕێکی لە ڕازۆمیخین کرد و لەبەر خۆیەوتی بەڵێ دوێنێ شەو بە شانازیەوە ناسیم. پاشان برۆی هێناوەیەک و بێدەنگ بوو. ئەتوانین بەگشتی بڵێن کە پیتەر پیترۆڤیچ لەو جۆرە کەسانی ناو کۆمەڵ بوو کە بەڕواڵەت زۆر میهرەبان و بە ئەدەبن یان با بڵێن میهرەبانانە خۆ ئەنوێنن بەڵام هەرەوەندەی شتێکیان بەدڵ نەبێ یان پێچەوانەی ئارەزوی ئەوان بێ ئیتر یەکسەر هەموو توانای خۆ لە دەستدەن لە باتی مرۆڤی ئازاد و خۆش کە گیان و چالاکی بە خەڵکیە بەخشن ئەبن بە کیسەیەک ئارد. هەمویان دووبارە بێدەنگ بوونەوە. ڕاستکۆڵنیکۆڤ تەواو بێدەنگ بوو. ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا تاماوەیەک نەیەویست بێدەنگێکە بشکێنێت. ڕازۆمیخین هیچی نەبوو بیڵێ بۆیە پۆلخێریا ئەلیکساندرۆڤنا دیسانەوە هەوڵیدا بە پێی ڕەوشتی تایبەتی خۆی دەست بە قسە بکاتەوە. ئایا بیستوتانە کە مارفا پیترۆڤنا کۆچی دوای کردووە؟ لۆژین وتی هەڵبەتە بیستومە. هەرزوو زانیم و ئێستایش بۆ ئەوە هاتووم ئاگادارتان بکەم کە ئارکادی ئیڤانۆڤیچ سفیدریگایلۆف هەر لە دوای بە خاک سپاردنی ژنەکەیەوە بەپەلە بەرەو پیترۆزبۆرگ کەوتۆتە ڕێ. بارحاڵ
ئەم شتەم زۆر بەوردی پێگەیشتووە. دنیا بە دوو دڵیەوە لەگەڵ دایکە نیگایەکی خێرایان گۆڕێ و پرسی بۆ پترسبۆرگ بۆ ئێرە؟ لۆژین وتی بەڵێ هەروایە، دیارە لەو پەلەی هاتنەی و بەگشتی و شتانەی لەو بەر ڕویانداوە مەبەستێکیە. پۆل خێری ئەلێکساندرۆڤنا هاواری کردوتی خوایە تۆ بڵێ لێرەش دەست لە یەخەی دۆنێچکا بەرنەدا؟ لۆژین وتی بەڕای من پێویست ناکە نە تۆ و نە ئاڤدۆتیا ڕۆمانۆڤ ناوەندە بترسن، هەڵبەتە ئەگەر خۆتانەوەتان مەبەست نەبێ کە پەیوەندی لەگەڵدا بکەن، وە لێوەندەی کە پەیوەندی بەمنەوە هەبێ ئاگادارم و ئێستایش لەسەر و بەندی دۆزینەوەی شوێنەکەیدام. پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا لەسەری ڕۆشتوتی وای پیتەر پیترۆڤیچ نازانیت چەند ترساندمت، من تەنیا 2 جار ئەوم بینیوە، زۆر ترس ناکاتۆتە بەرچاوم، من بێگومانم کە ئەو بوو بەهۆی مردنی خوا لێ خۆش بوو مارفا پیترۆڤنا. لۆژین وتی ناتوانین لەم بارەی و تەواو دڵنیابین، من زانیاری ورترم هەیە، باسی ناکەم، ڕەنگە ڕەوتی خێرای ڕووداوەکان ئەمەی بەدیهێنابێ، واتە لە ڕێی کاریگەری دەرونی و سوکاتی پێکردنەوە، بەڵام لەبارەی گوشار و بەگشتی ڕەوشت و ئاکاریە و کەسەوە من لەگەڵ ڕایەکەی تۆدام. من نازانم ئێستا هەیەی یان نە، ئایا بەڕاستی مارفا پیترۆڤنا چی بۆ بەجێ هێشتووە، ئەمەیش بە زووی ئەزانم، وەلێ هەڵبەتە لێرە لە پترسبۆرگ بە کەمێک توانای مادیە و یەکسەرەچێتەوە سەر ڕەوشتە کۆنەکەی لە ناو هەموو خەڵکیدا، ئەو گەندەڵترین و گومڕاترین کەسە. من بەڵگەیەکی گرنگم بۆ ئەم بۆچوونەی خۆم هەیە، مارفا پیترۆڤنا کە بەدبەختانە بەو ڕادێ ئەوی خۆشویست و لە دەست قەرز ڕزگاری کرد، 8 ساڵیش خزمەتی تری پێکرد، هەر بەهۆی هەوڵ و کۆشی ئەو ژنەوە بوو بەسەرهاتی تاوانێکی گەورە کە بریتی بوو لە کوشتنێکی دڕندانەی ئەفسانە ئامێز هەرزوو دیزە بە دەرخۆ نەکرا. ئەو کارە ساتێک بوو کە زۆر باسانی ئەوی بەرەو سیبریا ئەبرد، بەڵێ ئەمە حەقیقەتی ئەو پیاوەیە کە ئەتەوێت بیناسی. پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا دەنگی هەڵبڕیوتی خوای. ڕاستکۆڵنیکۆڤ جوان گوێ گرتە بوو، دنیا بە جددی و سووربوونەوە پرسی بەڕاستە کە لەم بارەوە زانیاری وردت هەیە؟ لۆژین وتی من تەنیا ئەو شتاڵێم کە بەگوێ خۆم لە خوا لێ خۆش بوو مارفا پیترۆڤنام بیستووە، ئەمێ داگامان لەوە بێ کە لەبارەی یاساییەوەم کارە گەلێک ئاڵۆزە. لێرە لە ماوەیەکی زۆر لەمە بەرەوە ژنێک بەناوی ڕسخیلەوە ژیا، ڕەنگە ئێستای شەرما بێ، ژنێکی بێگانەیە، پارە بە سووەدات و کاری تریشەکە. جەنابی سفیدریگایلۆڤ لەگەڵ ئەم ڕسخیلەدا کۆنتر پەیوەندێکی نزیک و نهێنی ئامێزیان هەبووە، لە ماڵی ئەم ژنەدا خزمێکی گوایە خوشکەزای بووە، کچێکی تەمەن 15 یان 14 ساڵی کەڕولاڵ ژیاوە. ئەم ڕسخیلە یەکجار ڕقی لە بچە بووە، لەسەر تیکێکنان سەرکۆنەی کردووە و زۆر درڕندانێژ لی داوە. ڕۆژێک کچە بە خینکاوی لە سەربان ئەدۆزنەوە، وتیان خۆی کوشتووە. دوای هێنان و بردننی یاسایی کۆتایی بە مەسەلەکەێنرا، بەڵام دوایی زانرا کە کچە لەلایەن سفیدریگایلۆڤ زۆر درڕندانە دەستدرێژی کراوەتە سەر. لە ڕاستیە هەموو ئەمانە لە نهێنی دامانەوە، هەواڵەکە لە ژنێکی تری ئەڵمانیەوە بوو، ژنێکی ناپاک کە باوەڕی پێناکرا. لە ڕاستیە هیچ داوایەکیش لە ئارادا نەبوو، بەهۆی کۆش و پارەی مارفا پیترۆڤناوە کارەکە لە سنووری واتەوات زیاتر دەرنەچوو، بەڵام واتەواتەکە جێی سەرنج ڕاکێشان بوو. تۆ ئاڤدۆتیا ڕۆمانۆڤنا هەڵبەتە و کاتەی لیانە و نزیک بوویت چیرۆکی فیلیپا ناوێکی نۆکەرت بیستووە کە 6 ساڵ لەمە بەرواتە هێشتا یاسای کۆیلایەتی باو بوو، بەهۆی ئازاردانی زۆری و گیانی لەدەستدا. دنیاوتی بە پێچوانەوە بیستومە کە و فیلیپە خۆی خینکاندووە. لۆژینوتی تەواو ڕاستە، بەڵام هۆکار و تەنانەت ناچارکردنی لەسەر خۆکوژی، دەرکردنی بەردەوامی لە ماڵ و بێزارکردنی بۆ لەلایەن سفیدریگایلۆڤەوە. دنیا وەڵامێکی وشکی دایەوتی من ئاگام لە مەسلەیە نییە، بەڵام چیرۆکێکی زۆر سێرم بیستووە کە ئەم فیلیپا کەسێکی مالی خولیایی و جۆرە فەیلسوفێک بوو کە خۆی لە ماڵ خزاند بوو. خەڵکی یانوت ئەمەندەی خوێندۆتەوە عەقڵی لەدەست داوە، وایش باو بوو کە لەبەر ئەوە خۆی کوشتووە، چونکە خەڵکی گاڵتەیان پێکردووە نەک لەبەر لێدانی جەنابی سفیدریگایلۆڤ. سفیدریگایلۆڤ لە بەرچاوی مندا بە چاکی لەگەڵ خەڵکیدا هەڵس و کەوتیە کرد، تەنانەت خۆشیانەویست، هەرچەندە بەڕاستی ئەویان ئەزانی دەستی لە کوشتنی فیلیپدا هەیە. لۆژین کە بەدەم زەردەخەنەیەکی مانادارەوە لێوی بەدەمدا بردووتی ئەبینم ئاڤدۆتیا ڕۆمانۆڤنا کە تۆ
لە پرێکدا حەز بە پاکانە بۆکردنیەکەیت کە بێتاوان دەربچێ لە ڕاستیدا ئەو پیاوێکی فێڵبازە و ئەتوانێت سەرنجی ژنان ڕابکێشێ. باشترین بەڵگە مردنە ناخۆشەکەی مارفا پیترۆڤنایە. من تەنیا خوازیاری ئەو بووم یارمەتی تۆ و دایکت بدەم بەرامبەر بەو هەنگاوە تازانەی کە ئەو ئەینێت و تا ئەوەندەی بتوانم ڕێنماییتان بکەم، چونکە بێگومانم کە و پیاوە جارێکی دێکەوێتەوە قەرز و قۆڵە و بەندیخانە ئەبێتەوە بەجێگای. مارفا پیترۆڤنا هەرگیز بیری لەوە ناکردەوە پارە و ماڵی بە میراتی بۆ بەجێ بهێڵێت، چونکە ئەو هەربیری لای مناڵەکانی بوو. هۆگەر شتێکی بۆ بەجێهێشت بێ بێگومان زۆر کەم بووە. بۆ کەسێک کە ڕەوشت و خویەکی تایبەتی هەبێ بەشی ساڵێکیش ناکە. دنیاوتی پیتەر پیترۆڤیچ کات لێکم قسە لەبارەی جەنابی سفیدریگایلۆڤ بخەرەلاوە. ئەو مەسەلەی من بێزارەکە. لە پرێکدا بۆ یەکەمین جار ڕاستکۆڵنیکۆڤ بێدەنگەکەی شکاندوتی سفیدریگایلۆڤ هێستا لای من بوو. لە هەموو لایەکەوە دەنگی سەر سوورمان بەرز بۆ و هەموو گەڕانەوە لای ڕاستکۆڵنیکۆڤ. تەنانەت پیتەر پیترۆڤیچیش تووشی نیگەرانی بوو. ڕاستکۆڵنیکۆڤ لەسەری ڕۆشتوتی سەعات و نیوەک لەمەوبەر کاتێک نووسە بووم هاتە ژوورێ. لە خەوی هەڵساندم و خۆی پێناساندم. زۆر کراوە و دڵخۆش و تەواو بە هیوای ئەوە بوو کە پەیوەندی لەگەڵدا بگرم. دنیا لەو بارەوە زۆری مەبەست بوو کە تۆ ببینێت و داوای لێکردم منیش لەو دیدارەدا بەشدار بم. پێشنیازێکی بۆ هەیە و لەو بارەوە شتێکی بەمنوت. بێجگەلەوە زۆر جەختی لەسەر ئەوە کرد کە پێت بڵێم مارفا پیترۆڤنا هەفتەیەک پێش مردنی 3000 ڕۆبلی بۆ تۆ وەسیەت کردووە. ئەبێت تۆ دنیا زۆر پارەی وەربگری. پۆلخێریا ئالێکساندرۆڤنا خاچێکی بەڕووی خۆی داکێشا و بەدەنگی بەرزوتی سوپاس خوایە. دنیا دوعای بۆ بکە. دوعا لۆژین بێ ئیرادەوتی ئەمە ڕاستە. دنیا خێرا پرسی باشە پاشان چی؟ ڕاستکۆڵنیکۆڤ پاشان وتی ئەو خۆی نیەتی و هەموو سامانەکە لای مناڵەکانیەتی کەوانیش لای پوریانن. ئەوەی وت کە ماڵەکەی نزیک بە ماڵەکەی منە، بەڵام لەکوێیە نازان، لێم نەپرسی. پۆلخێریا ئالێکساندرۆڤنا بەسەر سامیوتی بەڵام ئەوێت پێش نیازێک بۆ دنیا بکە. ئایا بە تۆی وت؟ ڕاستکۆڵنیکۆڤ بەڵێ وتی. پۆلخێریا وتی چی وت؟ ڕاستکۆڵنیکۆڤ دوایی ئێڵێم. ڕاستکۆڵنیکۆڤ بێدەنگ بوو، کەوتە چاخواردنەوە. پیتەر پیترۆڤیچ سەعاتەکەی دەرهێنا تەماشای کردووە گەوەی تا ڕادەیەک بێزار بێ لەسەر کورسەکە هەستاوتی ئەبێت بڕۆم بەلای کاری خۆمەوە، با لە ئێوەشی تێک نەدەم. دنیاوتی پیتەر پیترۆڤیچ مەڕۆ، تۆ دویست هەموو عەسر لێرە بی، بێجگەلەوە تۆ خۆت نووسی بوت کاتەوێت لەگەڵ دایکی گیانتا باسێک بکەیتەوە. پیتەر پیترۆڤیچ لە کاتێکدا کە دیسانەوە لەسەر کورسەکە دانیشتەوە کڵاوەکەی هەر بەدەستەوە بوو بە شێوەیەکی جددیوتی ڕاستەدایە ئافدوتیا ڕۆمانۆڤنا، منەمەویست بەڕاستی مەسەلەیەک لەگەڵ تۆ و دایکی بەڕێستاندا باس بکەم. مەسەلەیەک کەشتی گرنگی تایە، بەڵام هەر بەو شێوەی کە کاکت ناوێت لە بەردەمی مندا باز لە پێشنیازەکانی جەنابی سفیدریگایلۆڤ بکە، منیش نامێت و ناتوانم لە بەردەم خەڵکی تردا و دەربارەی هەندێک شتی تا ڕادێ گرنگ هیچ بڵێم. هەروەها کەس گوێی لە داوای گرنگ و پڕبایەخی من نەگرتووە. لۆژین ڕووی ترش کرد و بە تەواوی وقارەوە بێدەنگ بوو. دنیاوتی داواکاری تۆ لەولایەنەوە کە کاکم لە کاتی دانیشتنی من و تۆدا ئامادە نەبێ من خۆم نەمیستووە. تۆ نووسی بوت کە کاکم سوکاتی پێکردویت. من وازانم کە بێت زوو ئەوە ڕوون بکرێتەوە ئێوەیش ئاش ببنەوە. خۆگەر ڕوودیا بەڕاستی سوکاتی بە تۆ کردووە ئەبێت ئەو داوای لێبردن لێ بکە و ئەیشیکە. پیتەر پیترۆڤیچ زوو کەوتە خۆی وتی ئافدوتیا ڕۆمانۆڤنا، هەندێک سوکاتی پێکردن هەیە کە ئەگەر بە نیازی خراپیش نەکرابێ بەڵام هەرگیز لە بیر ناچێتەوە. هەر شتێک سنووری خۆی هەیە و هەر ئاوا تێپەڕین بەسەریدا کارێکی پڕ لە مەترسیە، چونکە کە هەنگاوێکت بەسەریدانا هەرگیز ناتوانی بگەڕێتەوە بۆ دواوە. دنیا بە کەمێک بێ ئارامی و قسەکەی پێبڕیوتی پیتەر پیترۆڤیچ لە ڕاستیا من مەبەستێکی ترم هەبوو، باش لێورد بەرەوە. ئایندەی ئێمە ئێستا بۆ بەستراوەتەوە کە هەموم قسانە زووتر ڕوون بکرێنەوە و نیەت پاکی بەرقرار بێ. من ڕێک و ڕاست و بێ ئەم لاولا هەر لەم سەرەتای کارەوە ئەڵێم کە بێجگە لەمە هیچی تر ناکرێت و ئەگەر تۆ کەمێکیش بە دەربەستی منەوە بیت هەرچەندە دژواریش بێ بەڵامە بێت هەر ئەمڕۆ و کێشەیە کۆتایی پێ بێ.
دیسانەوە ئەیڵێمەوە ئەگەر کاکم هەڵەیەکی کردبێ پۆزشت بۆ دێنێتەوە. لۆژین کە تا هات زیاتر تووڕەبووتی ئەڤدوتیا ڕۆمانۆڤنا بەلامۆ سەیرەتەوە باسی مەسەلەکەکەی لەگەڵەوەدا کە من زۆر ڕێزت لێگرم و وەک ئەڵێن ئەتپەرستم، بەڵام لە هەمان کاتدا زۆر ڕێتێچێ خۆشیم لە یەکێک لە نزیکەکانی تۆنێت، لەگەڵەوەشدا کە خۆم بە بەختەوەرە زانم ئەگەر زەماوەندت لەگەڵدا بکەم، وەلێ لە هەمان کاتدا ناتوانم ئەو ئەرکانە لاستەوە بگرم کە نەگونجاو بن. دنیا بە گەرمیەوە قسەکەی پێبڕیوتی وای پیتەر پیترۆڤیچ، ئەم هەموو زوڕەنجانە بخەرە لاوە و هەر ئەو مرۆڤ عەقڵ و خانەدانە بە کامیشە ئەم ناسی و حەزم بە ناسینەتی. من بەڵێنی گەورەم بە تۆ داوە، من دەستگیرانتم لەم کارەدا متمانم پێ بکە و بڕوای تەواوتە بێ کاتوانم بێلایەنانە داوەری بکەم. ئەم داوەری من نەبەلای کاکمەوە سێر بێت و نەبەلای تۆوە. کاتێک ئەمڕۆ دوای گەشتنی نامەکەت داوام لە کاکم کرد کەویش ئەبێت لەم دانیشتنەدا ئامادە بێ، من هیچ شتێکم لەبارەی بڕیاری خۆم و پێ نەوتووە. آخر تۆ بیر لەوە بکەرەوە کە ئەگەر ئێوە ئاژ نەبنەوە من ناچارە بم لە بینی هەردووکتاندا یەکێکتان هەڵبژێرم، یان تۆ یان ئەو. ئەمێش کێشەیەکە کە لە هەردووکتانەوە سەرچاوی گرتووە، بۆ من ناکرێت و ناشێ لە هەڵبژاردنەکەمدا هەڵە بکەم. لەبەر تۆ ئەبێ واز لە براکەم بێنم یان لەبەر ئەو واز لە تۆ بێنم. من ئێستا ئەمەوێت و ڕاست و دروستەوە بزانم کە ئایا ئەو بەڕاستی برامەیە هەنە. لەبارەی تۆی شەو ئەبێت بزانم کە ئایا تۆ منت خۆشەوێ، نرخێکت بۆدا ناوم و ئایا بەڕاستی تۆ مێردمیت. لۆژین بە بێزاریە وتی ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا، قسەی تۆ لای من زۆر بایەخیە، بەڕاستی ژێڵم بەنیسبەت ئەو جێگایەوە کە بە شانازیەوە من لای تۆ هەمە وشەکانت هەندێک ڕق بوون. بێلەوە تەنیا بەراوردکردنە سەیرەکەی تۆ واتە بەراوردکردنی من بەم لاوەلود بەرزە کەمێک سوکاتیە. قسەکانیشت لەوەکەن کە لەو بەڵێنەی پێت داوم پەشیمان بوو بیتەوە، تۆڵەی یا تۆیان ئەو. بەم قسانە ئەوە دەرەخیت کە من چ نرخێکی کەمم لای تۆ هەیە لەگەڵ ئەو پەیوەندی و تێکەڵێدا کە لە نێوان من و تۆدا هەیە. من ناتوانم ئەم شتانە بەڕاست بزانم. دنیا سوور داگەڕاوتی چۆن من بەرژەوەندی تۆم بەرامبەر هەموو ئەو شتانە داناوە کە لە ڕاستیدا تا ئێستا بە نرخترین شتی ژیانی منن، کەچی لە پڕات تۆ ئەڕەنجێت و وای دانەی من نرخێکی کەمیشم بۆ دانە ناوی. ڕاستکۆڵنیکۆڤ بێدەنگ بوو، زەردەخەنێکی تەوساوی کرد، ڕازۆمیخین جوڵێکی هاتێ، وەلێ پیتەر پیترۆڤیچ پۆزشەکەی قبوڵ نەکرد، بەڵکو بە پێچەوانەوە لەگەڵ هەر وشێکدا ڕق و تووڕێیەکەی زیاترە بوو. ئەدوت چێژ لەو ئەنجامە وەرەگرێ. بە فیزیەکەوتی خۆشویستنی هاوڕێی ئایندەی ژیان یعنی مرد ئەبێت لە خۆشویستنی برا زیاتر بێ. بەهەرحاڵ من ناتوانم لە یەک ڕێزدا لەگەڵ هەرچۆنێک بێ، هەرچەندە تا ئێستا لەسەر ئەوە سوور بووم کە لە بەردەم براکەتدا نامەوێت و ناتوانم هەموو کێشەکان ڕوون بکەمەوە. لەگەڵەوەشدا حەزەکەم بۆ ڕوونکردنەوەی مەبەستێکی زۆر گرنگ کە بۆ من تا ڕادەیەک سوکاتی پێکردنا ڕوویدەمم لە دایکی بەڕێستان کەم. پاشان ڕووی لە پۆل خێریا ئەلێکساندرۆڤ ناکردوتی کوڕەکەت دوێنێ لە بەردەم بەڕێز ڕازبوتکین زۆر ڕێزوە دەبی بۆ ڕازۆمیخینوان، ڕەنگە ناوەکەم باشنەوت بێ ببوورە ناوی خانەوادەکەتانم فرامۆش کردووە. بە هەڵگێڕانەوەی بیرۆکەکەم منی ئازاردا. ئەو بیرۆکەی ماوەیەک لەمەوبەر لە گفتوگویەکی تایبەتیدا کاتێک قاوەمانە خواردەوە دەرم بڕی بوو. وتم زەماوەندکردن لەگەڵ کچێکی هەژاردا کە سەختی ژیانی چەشت بێ بەلای منەوە چاکترە تا کچێک کە لە ناو ناز و نیعمەتدا گەورە بوو بێ، چونکە لەلایەنی ئاکاریەوە بەقەڵکترە. کوڕەکەت هەر بە ئەن قەست قسەکانی منی بە شێوەکی گاڵتە جارانە گەورە کرد، منیشی بە کابرایەکی زۆردار تاوانبار کرد. من وازانم کە سەرچاویە مەسەلەیە پەیوەندی بە نامەی تایبەتی نێوانتانەوە هەیە. زۆر بەختەوەرە بم ئەگەر تۆ پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا بتوانیت پێچەوانەی ئەمەم پێ بسەلمێنیت و ئاسوودەم بکەیت، پێم بڵیت تۆ بە چ واژەیەک لە نامەکان تا قسەی منت بۆ ڕادیۆن ڕۆمانۆڤیچ گوێزاوەتەوە. پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا وەک گێژ بوو بێوتی لە بیرم نییە، خۆم چۆنی لێ تێگەشت بێتم وە نازانم ڕوودیا چۆنی پێوتون، لەوانەیشە بەڕاستی شتێکی لێ زیاد کردبێ. لۆژین وتی ئەگەر تۆ پێت نەوت بێت ئەو نەیەتوانی شتی بخاتە سەر. پۆل خێریا ئەلێکساندرۆڤنا زۆر بە وقارەوتی پیتەر پیترۆڤیچ
بەڵگە بۆی کە من و دنیا قسەی تۆمان خراپ لێک نەداوەتەوە ئەوەیە کە ئێستا ئێمە لێرەین. دنیا پاڵپشتی کردوتی ڕاستە دایکە گیان. لۆژین بە بێزاریەوتی ئەگەر وا بێکەواتە من لە مێژدا بە هەڵەدا چوم. پۆل خێریە ئەلێکساندرۆڤنا بیۆرانەتر لەسەری ڕۆشتوتی پیتەر پیترۆڤیچ تۆ بەردەوام ڕادیۆن بە هەڵەدا ئەنیت کەچی هەرخۆت دوێنێ لە نامەکەتدا شتی ناڕاستت لەسەری نووسی بوو. لۆژین وتی لە هەدم نییە شتی ناڕاستم نووسی بێت. ڕاستکۆڵنیکۆف بێ ئەوەی ڕووبکاتە لۆژین بە زبریەوتی تۆ نووسی بوت من دوێنێ لە باتیەوەی پارە بەژنی کوژراوەکە بدەم لە ڕاستیە دابووشم پارەکەم داوە بە کچەکەی کچێک کە تا دوێنێ شەو هەرگیز ئەوم نەدیوە. تۆ بۆیە ئەوەت نووسی بوو تا بینی من و کەس و کارم تێک بدەیت. هەروەهاشتی زۆر ناشرینت لەبارەی ڕەفتاری کچێکەوە نووسیوە کە خۆشت نایناسی. هەموو قسانە بوختان و سوکاتیە. لۆژین کە لە ڕقاندا گیانی کەوتووە لەرزیوتی ببوورە جەناب من لە نامەکەمدا تەنیا لەبەر ئەوە بە درێژی باسی کار و ڕەوشتی تۆم کردووە چونکە ئەمە داوای خوشک و دایکت بوو بۆی ئاگاداریان کەم کە من تۆم چۆن دیوە و چ کاریگەریەکتان لەسەر منداناوە. وەلێ ئەوەی پەیوەندی بە خودی نامەکەەوە هەیە ئەگەر ڕازەکەی یەک دێڕم بۆ بدۆزەرەوە دوور لە ویژدان نووسرابێت و درۆبێ ئایا تۆ پارەت نەداونەتێ یان ناشێ لە ناو ئەو خێزانەدا کە ڕەنگە بەدبەخت و نەکبەتیش بن یەکێکی سوکە بێ. ڕاستکۆڵنیکۆڤ بەڕای من تۆ بە هەموو ڕەوشتی خۆتەوە بە ئەندازەی پەنجە بچکۆلەی ئەو کچە نەکبەتە کە تۆ بەردی تێگریت نرخت نییە. لۆژین وتی کەواتە بۆ تۆ ئاساییە کە ئەو کچە لە ڕێزی خوشک و دایکتا دابنیت. ڕاستکۆڵنیکۆڤ ئەگەر زۆر حەزەکەی بیزانیت من ئەم کارم کردووە من ئەمڕۆ ئەوم لە تەنیش دایکم و خوشکمدا دانیشان. پۆل خێریە ئەلێکساندرۆڤنا هاواری لێ هەستاوتی ڕودیا جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. دنیا سوورداگەڕا ڕاز و میخین برۆی هێنایەوەک و لۆژین بەگاڵتە پێکردنەوە زەردەخەنی هاتێوتی ئافدوتیا ڕۆمانۆڤنا خۆ دەبینیت کە ئایا لە حاڵەتێکی وادا ئەکرێت لێک حاڵی بوون هەبێیان نە. هیوادار مێستا مەسلەیە بە یەکجاری چارەسەر بکرێت و هەموو شتێک ڕوند بێتەوە. ئۆلێستا منە ڕۆم بۆ ئەوەی کۆبوونەوەی خۆشی خێزانیتان لێ تێک نەدەم و نهێنیەکانتان نەبەمە دەرەوە. لۆژین لە جێگاکەی هەستا و کڵاوەکەی بەدەستەوە گرت بەڵام پێش ڕۆیشتنم ئەمەوێت ئەوەتان بۆ بیر بێنمەوە کە لەمە دووە من لەم جۆرە کۆبوونەوە و ئاڵتم و ساڵتمە ببەخشن. لە تۆیش پۆل خێری ئەلێکساندرۆڤ نای بەڕێز بە تایبەتی ئەم داوایم هەیە بە تایبەتیش کە من نامەکەم تەنیا بۆ تۆ نووسی بوو نەک بۆ کەسێکی دی. پۆل خێری ئەلێکساندرۆڤنا بە بێزاریەوتی لەوە چێت پیتەر پیترۆڤیچ تۆ بتەوێ ئێمە بە تەواوی بخێتە ژێر دەسەڵاتی خۆتەوە. دنیا بۆی باس کردیت کە بۆ داواکەتمان بەجێنەهێنا ئەو لەو بارەوە بۆ چوونی باش بوو بێجگە لەمە تۆ لە نامەکان تا کە بۆ منی ئەنووسیت تێمەخوریت ئایا بەڕاستی ئەبێت ئێمە هەرچی تۆ حەزی لێ بکەیت و بیڵیت ئیتر بەجێ بهێنین لە کاتێکدا کە بە پێچوانەوە منەمێت پێت بڵێم کە بۆ لەمە دوابێت ڕەفتارت لێبوردن و هێوری لە خۆ بگرێت چونکە ئێمە وازمان لە هەموو شتێک هێنا و بە پشتی تۆ هاتوینەتە ئێرە کەواتە بەڕاستی بێ هەموو ئەم قسانێش تا ڕادەیەک ئێمە لە ژێر دەسەڵاتی تۆداین. لۆژین بەگاڵتە پێکردنەوەتی ئەمە فەرمانێکی دادپەروەرانە نییە. پۆل خێری ئەلێکساندرۆڤنا بە تایبەتی لەو ساتەوەی هەواڵی وەسیەتنامەی مارفا پیترۆڤنات لەبارەی 3000 ڕۆبڵەکەوە پێگەشتووە و لە کاتی گونجاودا هاتووە ئەمەش لەو زمانت تازێت هانەوە دەرەکەوێ کە لەگەڵ مندا قسەی پێکەیت. دنیا بە تووڕێوتی کەواتە بە پێی قسەکەی خۆت ئەشێت تۆ گەلێک ئومێدل لەسەر هەژاری و نەدارایی ئێمە بنیات نابێ. لۆژین وتی بە هەر حاڵ ئیتر بە تەمای ئەو ئومێدە نیم بە تایبەتیش ناتوانم ڕێگر بم لە بەردەم ئەو پێشنیازە نهێنیانی کە ئارکادی ئیڤانۆڤیچ سفیدریگایلۆڤ بۆی کردوون ئەو پێشنیازانی کە کاکت ئاگاداریەتی و وەک من بزانم گەلێک بۆ تۆ گرنگە و ئەشێت زۆر خۆشیش بێ. پۆل خێری ئەلێکساندرۆڤنا هاواری کردوتی ئای خوایە. ڕاز و میخین لەسەر کورسێکە ئاقرەی لێبڕابوو. ڕاستکۆڵنیکۆڤ پرسی ئەرێ خوشکێ تۆ تەریق نابیتەوە؟
دنیاوتی بۆنە ڕوودە من خەجاڵەتم. پاشان ڕۆمانۆڤنا لە حاڵێکدا کە لە داخا ڕنگ لە ڕووی پڕی بوو ڕووی کردە لۆژین وتی پیتەر پیترۆڤیچ بچۆرە دەرێ. لەوە چوو کە پیتەر پیترۆڤیچ بە هیچ جۆرێک چاوەڕێی کۆتاییەکی وای نەکرد بێ ئەو لە ڕادە بە دەربەخۆی و توانای خۆی ئەنازی و گەلێک ئومێدی بەلاوازی نێچیرەکەی بوو تا ئێستایش هەر بڕوای ناکرد ڕەنگی هەڵبزرکا و لێوی کەوت بۆ لەرزین. لۆژین وتی ئاودوتیا ڕۆمانۆڤنا تۆ کە بە موشانە ڕەوانەمەکەیت ئاگەر من ئێستا لەم دەرگایە بچمە دەرێ باش بیری لێ بکەرەوە ئیدی هەرگیز ناگەڕێمەوە باش بیری لێ بکەرەوە قسەی من یەکێکە. دنیا بە پەلە لە جێگاکەی ڕاپەڕی بەسەر یا هاواری کردوتی چ بێ شەرمی و بێ چاوڕوویەک من هەرگیز نامەوێ تەوە جارێکی تر بگەڕێتەوە ئێرە. لۆژین کە تا ئەو چرکە ساتە باوەڕی بەم کۆتاییە نەئەکرد و بۆیە تەواو شڵەژا بوو هاواری کردوتی بەڕاست ئاوا بەڵام تۆ ئەزانیت ئاودوتیا ڕۆمانۆڤنا کە من نەتوانم ناڕازی بم و ڕێت لێ بگرم. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا بە گەرمی کەوتە بەرگریکردن لە دنیاوتی بە چه حەقێکەوە تۆ قسەی واکەیت چ ناڕازی بوون و چ ڕێگرتنێک یان تۆ چ حەقێکت بەخۆت داوە ئەشێت من دنیای کچم بە کەسێکی وەک تۆ بدەم بڕۆ بە یەکجاری وازمان لێبێنە ئێمە هەڵە بووین کە خۆمان خستە نێو بێویژدانێکی واوە هەڵەی منیش لە هەموو کە زیاترە. لۆژین ئاگری ڕقی هەڵسا بوو هاواری کردوتی بەڵام پۆلخێری ئەلێکساندرۆڤنا تۆ بەو بەڵێنەی کە بە منت دابوو ئێستا لێی پەشیمانیت دەست و باڵمت بەست بۆوە منیش لە دواییدا ئەبێت ئەوە هەر بڵێم کە من بۆ ئەوە پارەم خەرج کردووە. ئەم داوایی دوایی پیتەر پیترۆڤیچ ئەمەندە لەگەڵ ڕەوشت و خوی ئەودا ئەگونجا ڕاستکۆڵنیکۆڤ کە لە ڕق و تووڕێیدا ڕنگ لە ڕووی پڕی بوو ئەیویست هەر چۆنێکە خۆی بگرێ لە پرێکدا خۆی پێنەگیرا و دایقاقای پێکەنین وەلێ پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا بێ ئاگا لە خۆی هاواری کردوتی کام خەرجی چی ڕەنگە باسی جانتاکە بکەی ئاخر ئەوە کارمەندی شەمەندەفەرەکە بە بەلاش هەڵی گرت خوایە ئێمە تۆمان بەستۆتەوە پیتەر پیترۆڤیچ وەرەو سەرخۆت ئەوە تۆیت کە دەست و پێی ئێمەت بەستۆتەوە و سەر تاپات شەتێک داوین نەک ئێمە. ئاودوتیا ڕۆمانۆڤنا جەختی کردەوتی دایکە گیان بەسە تکات لێکەم بەسە. پیتەر پیترۆڤیچ تکایە بڕۆ دەرەوە. لۆژین کە تا ڕادەیە خۆی لە دەستدا بووتی ئەڕۆم بەڵام ئەمەوێت قسەیەکی تریش بکەم لەوە چێت دایکت هیچی لەبیر نەما بێ من کاتێک بڕیاری هێنانی تۆمدا کە لە ناو خەڵکی داواتە واتێکی زۆر خراپت بەدواوە بوو من بە پێچوانەی ڕای خەڵکی جوڵامەوە بۆ جێڕانەوەی ئابڕووی تۆ بێگومان منەم توانی بە ئومێدی پاداشم و هیچ نەبێ تۆ سوپاسم کەی وەلێوا تازە چاوم کرایەوە من وایە بینم کە بەڕاستی زۆر کارێکی ناڕەوام کرد کە گوێم لەواتەواتی خەڵکی نەگرت. ڕاز و میخین کە لەسەر کورسیەکە ڕاپڕی و ئامادەی شەڕ بوو هاواری کردوتی ئەڵەی سەری بەلەشیەوە زیادە دنیاوتی تۆ پیاوێکی سووک و ڕسوایت. ڕاستکۆڵنیکۆڤ ڕاز و میخینی خستە لاو و پێیوت لەسەرخۆ هیچ ناکەیت. پاشان کە زۆر لە لۆژین نزیک کەوت بۆ لەسەرخۆ بە دەنگێکی گەڕەوەتی تکایە بڕۆون بە یەک گوشەی تر نەڵێیت ئەگینا. پیتەر پیترۆڤیچ چەند چرکە ساتێک بەڕەنگی پڕیوە کە ڕق دەم و چاوی شێواند بوو تەماشای کرد پاشان وەرگەڕا و چوە دەرێ. کەم کەس ئەیتوانی هەست بەو ڕقە بکا کە لۆژین بەرامبەر بە ڕاستکۆڵنیکۆڤ هەڵی گرتە بوو. لۆژین تەنیا هەر ئەوی لە هەموو ئەو کارەدا بە تاوان بارەزانی سیر ئەوە بوو تەنانە دەو کاتی کە لە پلیکانەکانەوە بەرەو خوار ئەبەوە هێشتا وایە زانی کە ڕەنگە کارەکە بە تەواوی کۆتایی نەهاتە بێت و ئەوەی پەیوەندی بە هەردوو خانمەکەەوە هەبێ زۆر گریمانی ئەوە هەیە کە چار بکێ. گرنگترین شدەوە بوو کە لۆژین تا 2 دقیقەش بە هیچ شێوەک چاوەڕوانی ئەوەی ناکرد کارەکە بەو جۆرە بشکێتەوە و کۆتایی پێبێ. ئەو هەوڵی زۆری لەگەڕخست بوو تەنانەت بیری لەوە نەکرد بۆ دوژنی هەژار و بێدەسڵات بەو جۆرە لێ یاخی بن. لە هەموو شتێک زیاتر فیز و بە خۆنازینی زۆری گەشت بۆ ڕادەی خۆپەسەندی و باوەڕ و متمانیان پێپەیدا کرد بوو. پیتەر پیترۆڤیچ کە خۆی لە چینێکی خوارەوە هەڵگڕا بوو وەک نەخۆشیەکی دەرونی هەبێ
هەموو کارەکانی خۆی گەلێک بە شایستە و باشەزانی لە هزر و توانای خۆی زۆر ڕازی بوو تەنانەت ئەگەر بە تەنیا بواە ئاسایی لە بەردەم ئاوێنەدا ئەوەستا و چێژی لە تەماشاکردنی خۆیە بینی بەڵام لە هەموو شتێک زیاتر دەربەستی پارە و پول بوو کە بە زەحمەت و ڕێگای جۆرا و جۆر بەدەستی هێنا بوو کەمێک لەوە بەر کاتێک ئەو بیرەوەریە تاڵەی بەبیر دنیا هێنایەوە کە هەرچەندە ناوبانگی دنیا خراپ بووە و ئەم هەرویستێتی بیخوازێ لۆژین قسەکانی زۆر بە قەناعەتەوە کرد و تەنانەت وتەی ناحەقی قبول ناکرد و پێی جارزە بوو ئەو کاتەیش کە دنیای خواست ئەو پرۆپاگەندە و قسە و قسەڵۆکانی بەبێ بنەمادایە قەڵم کە خودی مارفا پیترۆڤنا باشکرا بە درۆی خستبەوە و لۆژین دانی بەبەندا ئەنا دانیشتوانی شارۆچکەکەش زۆر دەمێک بوو ئەو تۆمەتەی درا بۆ پاڵ دنیا بە تەواوی ڕەتیان کردبەوە و هەموو شتێکی ئەو لایەنیان فەرامۆش کرد بوو لۆژین هەرگیز نەکۆڵی لەوە نەئەکرد کە پێشتر هەموو ئەو شتانەی زانیوە کەچی لەبارەی بڕیارەکەیەوە کە ئەویست دنیا بهێنێت و بخاتە ئاستی خۆی بڕیارەکەی زۆر بە هەنگاوێکی گرنگ و تەنانەت بە هەڵوێستێکی زۆر مەزنی ئەدایە قەڵم ئێستا کە ئەمەی بەبیر دنیا ئەهێنایەوە ئەو نهێنیە و ئەو خۆشەویستی کە جارەهای جار تەنیا چێژی لە بیر لێکردنەوەی ئەبینی ئەی خستنە ڕوو ئاشکراکردن لەوەش سەری سوڕما بوو کە ئەوانی دی بۆ بەرامبەر بەو هەنگاوی خوێن ساردن کاتێک کە سەردانی ڕاستکۆڵنیکۆفیشی کرد وەگەیەکێک چووە ژوورەکەی کە کاری چاکی کردو و شایانی سوپاس و ستایشا هەڵبەتە هەنووکە کە لە نەردەوانەکانەوە هاتە خوارێ هەستی بۆەوە کرد کە گەلێک دڵیشکا و بایەخیشی نەدراوەتێ بەڵام دنیا هەن بۆ ئەو پێویست بوو کە هەرگیز نەیەتوانی دەست بەرداری ببێ ئەو ماوەیەکی زۆر بەڵکو و ساڵانێک بوو خەونی بەژن هێنانەوە ئەبینی بەردەوام و بێپسان پارەی بۆ کۆوە کردەوە لە ناوەوەیدا سەرمەستانە خەونی بە کچێکەوە ئەبینی کە ڕەسەن و هەژار بێ بەڵێ حتمەن هەژار بێ زۆر دەلال و جوان و خانەدان ڕەوش بەرز شەرمن و سارد و گەرمی ڕۆژگاری چەشت بێ هەروەها بێت سەری ڕێز بۆ ئەمدا بنەوێنێ کچێک بێ تاماوە ئەم بە فریاد ڕەسی خۆی بزانێ ملکەچی بێت و کارەکانی بەتەنیا کارەکانی ئەم بە چاک و دەگمەن بداتە قەڵم لۆژین لە کاتی تەنیایی و حەسانەوەیدا چ دیمەن و وێنایەکی چێژبەخش و شیرین و فری و دەرانەی لە خەیاڵی خۆیدا بەرجەستە کرد بوو وا خەریکیش بوو خەونەکانی بێنەدی جوانی و ڕەوشتی ئاودوتیار ڕۆمانۆڤنا ئەوی سەرسام کرده بوو نەبوونیش ئەو پڕی ئازادی و بێری پێبەخشی بوو ئەوەی لۆژین بەرامبەر بەخۆی ئەیبینی زیاتر بوو لە خەونەکەی ئەو کچێکی دەستکەوتوو بوو لۆتبەرز خاوەن کەسایەتی چالاک و بەتوانە لەباری بیر و زانستی شەوە لە خۆی باڵاتر بوو لۆژین هەستی بەما کرد کەواتە مرۆڤێکی لەم بابەتە بۆ هەموو ژیانی سوپاس گوزاری هەنگاوەکەیە بێ و ئامادەی گشت فیداکاریەک ئەبێ بۆی ئەویش بۆی هەیە بە تەواوی مانە فەرمانی بداتێ بە تایبەتیش تۆزێک پێش ئەم ڕووداوە دوای بیرکردنەوە و وەستانێکی زۆر سەرنجام بڕیاری ئەوەی دابوو کە کارەکەی بگۆڕێت و بڕواتە نێو چالاکی فراوانترەوە تا بتوانێت وردە وردە جێ پێخۆی لە نێو شوێنی چاکتری کۆمەلگادا بکاتەوە ئەو کۆمەلگایی کە ماوەیەکی زۆر بوو بە تام و چێژێکی فراوانەوە خەیاڵی لێکردەوە بە کورتی بڕیاری دابوو بەختی خۆی لە پترسبۆرگدا تاقی بکاتەوە ئەو ئەیزانی ئەتوانێ لە ڕێژنەوە سەرکەوتنی زۆر بەدەست بێنێ ئەو سەرنج ڕاکێشانەی لەو ژنە جوان و جوامێر و ڕووناک بیرەدا هەبوو ئەیتوانی جوانێکی زۆریش بە ژیانی ئەم بەخشێ خۆشەویستی خەڵکی بەلای خۆیدا ڕابکێشێ شەبەنگێک لە دەوروبەریدا دروست بکە وەلێ هەنووکە تەواوی ئەو ئومێدانە بەباچوون ئەم دابڕانە ناکا و بێمانایی ئێستا وەک بروسکە لەیدا گشت ئەم بەسەر هاتە بریتی بوو لە بەدحاڵی بوون و گاڵتە جاڕیەک ئەو تەنیا کەمێک جەسارەتی نیشانداوە و تەنانەت فریای ئەوە نەکەوتووە بە تەواوی باری سەرنجی خۆی بڵێ تەنیا گاڵتەی کردووە و لەم کارەیدا کەمێک گەرم و گوڕی پێوە دیار بووە وەلێ دووچاری چ کۆتاییەکی جددی و ترسناک بووەتەوە ئیتر تەنانەت دنیای بە شێوازی خۆی خۆش ئەویست لە خەونەکانیدا فەرمانی بەسەردادا و کەچی لە ناکاودا نا سبەی هەر سبەی پێویستە هەموو پەیوەندیەکانی پێشووە خۆیان لەبێتەوە دەردەکان دەرمان بکرێن و کارەکان چاک بکرێنەوە لە هەموویش گرنگترەوەیە کە ئەو هەرزەکاری هێشتا بۆنی شیری خاو لە دەمی دێت و ئەم هەموو کێشەی دروست کردووە
ئەبێت لە ناو ببرێ. بە هەستێکی دەردناک و بێ ئیرادەی خۆی ڕاز و میخێنی بیرکەوتەوە، وەلێ لەو لایەنەوە زۆر دڵنیا بوو بەخۆی وت هەر ئەوە مابوو ئەیش بخەنە ئاستی منەوە. بەڵام ئەو کەسەی کە بەڕاستی لێترسا سفیدری گایلۆڤ بوو، بە کورتی چاوەڕوانی دەردی سەریەکی زۆریە کرد. دنیا دایکی لا مێزگرت بوو، ماچێ کردووی وت نا من لە هەمووتان تاوانبارترم، من بە پارەکانی هەڵخەڵەتام، وەلێ سوێن دەخۆم کاکە، هەرگیز وام نازانی مرۆڤێکی هێن نامەرد بێ، ئەگەر پێشتر چاک بمناسی باە هەرگیز دەستخەڕۆی هیچ شتێک نابووم. کاکە سەرکۆنم مەکە. پۆل خێریە ئەلێکساندرۆڤنا کەوتە ورتەورتوتی خوا ڕزگاری کردین، خوا خۆی ڕزگاری کردین. ئەم قسانەی بێبیرکردنەوە ئەوتو پێچ و هێشتا بە چاکی درکی بەوە نەکرد بێت کە ڕوویدا بوو. هەمویان خۆشحاڵ بوون و تەنانەت دوای 5 دقیقە کەوتنە پێکەنین. تەنیا دنیا نەبێ کاتێکە و پێشهاتەی بیرەکەوتەوە ڕەنگی سپیە بوو برۆکانی ئاهاتنەوە یەک. پۆل خێریە ئەلێکساندرۆڤنا پێشتر هەرگیز بە بیریدا نەئاهات کاویش شادمانە بێ. پەیوەندی بڕین لەگەڵ لۆژیندا و لەو بەیانێتدا بە بەدبەختیەکی گەورە ئەزانی. ڕاز و مێخین زۆر بەختەوەر بوو، هێشتا نەوێرا بە تەواوی بەختەوەرێکی خۆی دەربخە، وەلێ چۆن یەکێک تایلی هات بێ هەموو گیانی ئەلەرزی وەک ئەووا بوو کە بارێکی گران لەسەر دڵی لاچوو بێ. ئێستا توانی هەموو ژیانی بەخشێتە ئەو دوو کەسە و خزمەتیان کا. بۆ کەم ڕووەدا کە پێشاتی وابێتەدی، بەڵام بەترسەوە بیرەکانی ئایندەی لە خۆی ئەتەراند و لەوێ ناو خەیاڵەکانی خۆی ترسا. تەنیا ڕاستکۆڵنیکۆڤ بوو کە هەر لە شوێنەکەی خۆیدا دانیشت بوو تا ڕادەیەک ڕووگرژ و بێتاقەت دەرەکەوت. ئەو کە لە هەمویان زیاتر سوور بوو لەسەرەوەی لۆژین بکرێتە دەرەوە، ئێستا وەگەوە بوو لەوان کەمتر بایەخ بە ڕووداوەکە بدا. دنیا لە خۆی بیری لەوە کردەوە کە هێشتا براکەی لی تووڕێە. پۆل خێریە ئەلێکساندرۆڤنایش بەترسەوە تەماشای کوڕەکەی خۆی کرد. دنیا لە ڕاستکۆڵنیکۆڤ نزیک بووەوتی باشە سفیدری گایلۆڤ چی پێوتیت؟ پۆل خێریە ئەلێکساندرۆڤنا بە دەنگی بەرزوتی ئاخ بەڵێ چی بوو؟ ڕاستکۆڵنیکۆڤ سەری بڵند کردوتی بێگومان ئەوێ 10,000 ڕۆبڵ بدا بە تۆ و پێشی خۆشە بە ئامادەبوونی من جارێک تۆ ببینێ. پۆل خێریە ئەلێکساندرۆڤنا هاواری ئێستاوتی بڕوانە، هەرگیزەوە ناکرێ، چۆن ئەوێرێ پارە بە دنیا بدا؟ ڕاستکۆڵنیکۆڤ دەستی کرد بە جێڕانەوەی و قسانی لەگەڵ سفیدری گایلۆڤدا کردبووی. ئەم کاری پێخۆش نەبوو، بەڵام ئەوەی نەجێڕایەوە کە مارفا پترۆڤنا لە دوای مردنی جارێکی دی دەرکەوتوێتەوە، ئەمەش لەبەرەوەی لە مەبەستە سەرەکیەکە دوور نەکەوێتەوە و شتی زیادە نەڵێ کە خۆی لەوتنی بێزارە. دنیا پرسیەی تۆ چۆن وەڵامی دایەوە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی لە پێشاوتم کە هیچ شتێکی ئەو بە تۆ ناڵیم، وەلێوتی ئەگەر وابێ هەموو توانایی بۆ بینینی تۆ بەکارهێنێ. جەختی لەسەرەوە کرد کە ئەو سۆز و عشقەی بەرامبەر بە تۆ هەیبوو لە تراویلکە زیاتر هیچی دی نەبووە و لە ئێستادا هیچ هەستێکی لەو بابەتەی بۆ تۆ نییە، بەڵام حەزی ناکرد تۆ ببیتە ژنی لۆژین. تێگڕا قسەکانی فریودەرانە بوو. دنیاوتی ڕودیا تۆ ڕات بەرامبەری چۆن یەبینیت؟ ڕاستکۆڵنیکۆڤ تێیناگەم، دان بەوە دانێم کە باش سەری لێ دەرناکەم. 10,000 ڕۆبڵ پێشکەژەکات و خۆشی بە دەوڵەمەند دانانێ، ئاڵێت نیازی سەفەری هەیە و دوای 10 دقیقە قسەکەی لەبیرەچێتەوە. لە پرێکاڵێ نیازی وایە ژن بێنێت و خەریکن خوازبێنی بۆکەن. هەڵبەتە چەند ئامانجێکی هەیە و بێگومان ئامانجەکانی دزێون، لەوەیش ناچێ کە ئەو نیازی لەگەڵ تۆدا خرابوو بێ یان بێوێت گەوجاتێکی وابکە. باشکرا من لە باتی تۆ
پارەکەم بە یەکجاری و بێ سێود و ڕەت کردەوە. بارحاڵ بە کابرایەکی سیر هاتە بەرچاوم، نیشانەی شێتی متیابینی. ڕەنگە من هەڵەبم یان لەوانەیە ئەمە خۆی لە خۆیدا جۆرە فریوێک بێ پێچێت مەرگی مارفا پیترۆڤنا کاری تێکرد بێ. پۆلخێری ئالێکساندرۆڤنا وتی خوا لەوەش نەخۆش بێ تا بمێنم دوعای خێری بۆکەم. دنیا بیر لەوە بکەرەوە ئەگەرەو 3000 ڕۆبڵە نەبووە ئێمە ئێستا چیمان بەسەرهات. خوایە ئەڵەی لە ئاسمانەوە داکەوتووە ئاخرودێ. بەیانی تەنیا 3 ڕۆبڵمان پێما بوو. من و دنیا تاقە ئومێدمان ئەوە بوو کە سەعاتەکەی دنیا بە بارەمتەدا بنین تا ناچار نەبین دەست لەو کابرایە پان بکەین و پاشان خۆیمان بەسەردا بسەپێنێ. پێشنیازەکەی سفیدری گایلۆف لە ڕادەبەدەر دنیای سەرسام کرد. هەر ڕاوەستا بوو بیریە کردەوە. دوایی ورتەورتێکی کرد و گیانی کەوتە لەرزین. بەخۆی وت بیرێکی ترسناکی لە ژێر سەردایە. ڕاستکۆڵنیکۆف لەو ساکاویەی دنیا تێگەشت و پێیوت پێچێت بە ناچاری چەند جارێکی تر بیبینمەوە. ڕاز و میخین بە گەرمیوتی چاودێری یەکەم شوێن پێی هەڵەگرم بۆ هەر کوێ بچێت چاوی لێ ناترۆکێنم. ڕودیا ڕێگەی پێداوم کەمێک لەمەوبەر خۆی پێیوتم ئاگات لە خوشکم بێ. ئافدوتیا ڕۆمانۆڤنا تۆڵێکی ڕێگەی ئەم کارم پێدەی. دنیا زەردەخەنەیەکی کرد و دەستی بۆ درێژ کرد بەڵام ترس لە دەم و چاویدا کەم نەبووە. پۆلخێری ئەلێکساندرۆڤنا بە ترسێکی شاراوە تەماشای کچەکەی خۆی کرد. بارحاڵ 3000 ڕۆبڵ باشکرا دڵی ئەدایە و ئاسوودەیە کرد. دوای چرکە سەعاتێک هەموو لە گەرمەی باس و خوازدا بوون. تەنانەت ڕاستکۆڵنیکۆف هەرچەندە قسەی ناکرد بەڵام بە وردی گوێی گرتە بوو. ڕاز و میخین دابیە دەمی و بە پەرۆشیەوە قسەی بۆ کردنەوەی وت بۆچی تانوێ بڕۆن؟ ئاخر لەو شارۆچکەیدا چیەکەن؟ لە هەمووی گرنگترەوەی کە لێرە هەمووتان پێکەون و بەتەنگ یەکترەوە دێن نازانن چەند بۆ یەکدی پێویستن. باوەڕ بکەن دەی هیچ نەبێت بۆ ماوەیەکی کەم بمێنەوە. منیش بە هاوڕێی خۆتان بزان و هاوبەشی هەموو شتێکتان. بەڵێنتان پێدەم کە کاری باش ڕای بکەین گوێ بگرن. من ئەمانەتان بە وردی بۆ باسەکەم. گشت پلانەکە هەرم بەیانە پێش هەموو ئەم شتانی کە ڕوویاندا وان بەبیردا هەت کە مەبەستم ئەوەیە من مامێکم هەیە پێکتان ئەناسێنم. پیرەمێردێکی زۆر بە ڕێز و ڕێک و پێکە 1000 ڕۆبڵ سەرمایەتی وەلێ ژیانی بە موچەی خانشینی بەسەربات و پێویستی بە پارەی تر نییە. ئەوە 2 ساڵە وازم لێ ناهێنێت و سوورە لەسەرەوەی کە 1000 ڕۆبڵەکەی لێوەربگرم و لە 106 قازانجی بدەمێ. من تێگەم ئەو تەنیا ئەوەی مەبەستە کە یارمەتیم بدا. ساڵی پار پێویستم پێی نەبوو بەڵام ئەم ساڵ چاوەڕێ هاتنی بووم و بڕیارم داوە پارەکەی لێوەربگرم کەواتە ئێوەش 1000 ڕۆبڵ بدەن. لەو 3000 ڕۆبڵەی کە هەتانە ئەمەش وەک سەرەتایەک چاکە بەم جۆرە بینە شەریک. بەڵام اینجا چی بکەین؟ ڕاز و میخین زیاتر کەوتە ڕوونکردنەوەی مەبەستەکەی. باسیەوەی کرد کە تا ڕادەیە خاون کتێبخانە و بڵاوکراوەکانی ئێمە کەمتر ئاگاداری چۆنایەتین بۆیە زۆربیان بڵاوکراوەیەکی خراپن. ئەمە لە کاتێکدایە کە بڵاوکراوی باش بەهەر حاڵ زیانی نییە و هەندێک جار کەڵکێکی باشیشی هەیە. جۆگرانی عزیز لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن. ئەڵقەی 43 ڕاز و میخین حەزی لە بڵاوکردنەوەی کتێب بوو. 2 ساڵی ڕێک بوو ئەو کاری بۆ خەڵکی ترە کرد لە کاتێکدا کە 3 زمانی بێگانی تا ڕادەیەک باشەزانی. هەرچەندە 6 ڕۆژ لەوبەر بە ڕاستکۆڵنیکۆفی وتبوو کە زمانە ئەڵمانیەکەی چاک نییە بەڵام بەو مەبەستاوەی پێوتە بوو کە ڕاستکۆڵنیکۆف قایلبکانی وەی کاری وەرجێڕانەکەی بخاتە ئەستۆی خۆی و لە باتی ئەوە 3 ڕۆبڵ وەربگرێ. بەڵام لەو بارەوە درۆیە کرد و ڕاستکۆڵنیکۆفیش ئەیزانی درۆکە. ڕاز و میخین بە گەرمێکی لەوبەر زیاترەوتی بۆچی لەم دەرفەتەی هاتۆتە بەردەستمان سوود نەبینین لە حاڵێکدا کە یەکێک لە گرنگترین کەرەستەکانی و کارەکە پارەیە لە بەردەستماندایە.
هەڵبەتە بێت هەوڵی زۆری بۆ بدەین ئێمەش ئەو زەحمەتەی بۆ کێشین یعنی ئێوە ئافدوتیا ڕۆمانۆڤنا من و ڕودیا گەلێک بڵاوکراوەکانی ئێستا دەرامەتێکی باشیان هەیە گرنگ ئەوێ بزانین کامە وەرجێڕان پێویستە پێکەوە هەم وەرجێڕان هەم بڵاوکردنەوە خوێندنیژەکەین هەنووکە منەتوانم بە کەڵک و کاریگەر بم چونکە ئەزمونم هەیە نزیکەی 2 ساڵە لەگەڵ بڵاوکراوەکاندا هات و چۆمان هەیە و لە هەموو بێنە و بەردەیەکیان شارەزام باوەڕ بکەن کاوانە مۆجیزە ناکەن آخر بۆ شتێک بۆ خۆمان نەپچڕین نابێت هەروە دەرفەت لەدەست بدەین خۆم 2-3 کتێبەزانم کە بە کەسم نەوتووە لە هەریەکێکیان هەر تەنیا بناوهێنانیان بۆ مەبەستی وەرجێڕان و بڵاوکردنەوە ڕەنگە 100 ڕۆبڵم دەست بکەوێ بەرهەمی تر هەیە تەنانەت بۆ 500 ڕۆبلیش ناوی ناهێنم ئەڵێن چی تازاگەر بە هەندێک کەس بڵێم لەوانەیە گومان بکەن خەڵکێکی ئەمەندە گەوجن هەموو دەردی سەریە کە پەیوەندی بە چاپخانە و کاغەز و فرۆشتنەوە هەیە ڕوبەڕووی منی بکەنەوە هەموو کون و کەلەبەرەکانی زانم لە بچووکەوە دەست پێ بکەین بە گەوراگەین هەر هیچ نەبێ خەرجی ڕۆژانەمانی تیابێت و بێگومانم کە زەرەر ناکەین چاوی دنیا ئەدرەوشانەوتی دیمیتری پراگڤیچ هەموو شتانی کە تۆتت من زۆر پێم باشن پۆل خێری ئالێکساندرۆڤ ناوتی هەڵبەتە من هیچ لەم مەسەلەی نازانم ئەشت باش بێ وەلێ بارحاڵ خوا خۆی زانێت چۆنە کارێکی تازێ و ڕوو لە نادیارە دیارە ئێمە ناچارین لێرە بمێنینەوە هیچ نەبێت بۆ ماوەیەکی کەم تەماشایەکی ڕوودیاشی کرد دنیا پرسی کاکە تۆڵی چی ڕاستکۆڵنیکۆڤ وەڵامی دایوتی من وای بۆچم بیرێکی زۆر باشی کردوتەوە هەڵبەتە ئێستا جارێ پێویست ناکە بیر لە دروستکردنی بنکێکی بڵاوکردنەوە بکەینەوە وەلێ توانین زۆر سەرکەوتوانە 5-6 کتێب بڵاو بکەینەوە خۆشم بە بەرهەمێک ئەزانم کە بێگومانم فرۆشتنی زۆرە بێ لەلایەنی ڕازومیخینیشەوە دڵنیابن خۆی زانێت چیەکە بارحاڵ دەرفەتی زیاترمان هەیە بۆ قسە لە سەرکردنی ڕازومیخین بە دەنگی بەرزوتی بژیت کەواتە گوێ بگرن لێرەدا هەر لەم تەلارەدا ئاپارتمانێکە هی خاوەنی ئەم شوێنەیە ئاپارتمانێکی تایبەتی و جیاوازە و ڕێگای نایەتەوە سەر ئەم ژوورانە هەموو شتێکی تێدا نرخەکەیشی گونجاوە و 3 ژووری تایە باشە بۆ دەستپێکردنی کارەکە بڕۆنە ناوی هەر بەیانی سەعاتەکەت ئەخەمە بارمتە و پارەکە دێنم و ئیدی هەموو شتێک دروزە بێ گرنگەوەیە کاتوانن پێکەوە تیایدا بژین و ڕودیاشتان لەگەڵدا بێ ها ڕودیا بۆ کوێچیت پۆل خێری ئالێکساندرۆڤنا بەسەر سامیەوە پرسی چییە ڕودیا ئەتەوێت بڕۆی ڕازومیخین بە بێزاریەوە دەنگی لێ هەڵبڕیوتی لەم کاتێشدا دنیا بە ساکاویەکی تێکەڵ بە بڕوا پێ نەکردنەوە تەماشای کاکی کرد ڕودیا کڵاوەکەی بەدەستەوە و ئامادەی چوونە دەرەوە بوو بە دەنگێکی سەیرەوتی پێچێت بتانەوێت لە گۆڕ منێن یان بۆ هەمیشە ماڵ ئاواییم لەگەڵدا بکەن پاشان زەردەخەنەیەکی کرد کە لە ڕاستیدا زەردەخەنێژ نەبوو بێ ئیرادەوتی چێ سوزانێ ڕەنگە ئەمە دوجار بێ کێکتی ببینین ئەو ئەیویست ئەمە تەنیا بۆ خۆی بڵێ کەچی بیرۆکەکە هەر لە خۆیەوە بە دەنگی بەرزوترا دایکی هاواری لێکردوتی تۆ چیتە دنیا بە دەنگێکی تایبەتی و پرسی ڕودیا بۆ کوێ ڕۆیت ڕاستکۆڵنیکۆڤتی هیچ ئەبێت بڕۆم وەڵامەکەی هیچی بەدەستەوە نەدا و وای ژووتی ئەدوت خۆشی بەگومان بێ لە وتنی بەڵام لە دەم و چاویدا وا دەرەکەوت کە بڕیاری تەواویدا بێ ڕاستکۆڵنیکۆڤتی کاتێک کە بۆ ئێرە هاتم ئەمیز بڵێم بەیە و بە تۆ دنیا ئەمیز بڵێم کە بۆ ئێمەوە باشترە تا ماوەیەک لە یەکتری دووربین من حاڵم باش نییە ناڕەحەتم پاشان دێم خۆم دێم هەر کاتێک بتوانم لەبیر من و خۆشمەوێن لێم بگەڕێن با بە تەنیا بژیم من ئەم بڕیارم پێشتردا بوو ئەمە بڕیارەکە پاش گەز بوونەوەی تیانە هەرچیەکەم بەسەردێ لە ناو بچمیاننا حەزەکەم تەنیا بم بە تەواوی لەبیر خۆتانم بەرنەوە ئەمەیان باشترە بە دووەمدا مەگەڕێن هەر کاتێک کە پێویست بوو خۆم دێم یان ئاگادارتانەکەمەوە بەڵکومە مشتێک لە نوێ ببوژێتەوە بەڵام لە ئێستادا ئەگەر خۆشتانەوێم لێم ببورن ئەگینا نەفرەتان لێکم من واز دەکەم خواتان لەگەڵ پۆل خێری ئالێکساندرۆڤنا هاواری کردوتی خوای گیان پێکەوە دایک و خوشک سەرسام ببوون ڕازومیخینی شەروە دایکی بێچارە پاڕایوتی ڕودیا بە ئاش ببینەوە وەرە با وەک جاران وابین بەڵام ئەو لەسەر خۆ بەرەو دەرگاکە ڕۆشت و لە ژوورەکە چوە دەرێ
دنیا کەوتە دوای و بە نیگایەک کە تووڕێی تیا ئەبریسکاوتی کاکە ئەی ئێمە چی بکەین؟ ڕاستکۆڵنیکۆف کەمێک لێ ڕاما و بەدەنگێک کە لە ڕاستیدا ئەدوت خۆشی نازانێت چیە لە دوتی هیچ نییە دێم وڵاتان سەرتان لێدەم. دنیا قیژاندی وتی بێهەستی خۆپەرست درەندا. ڕازۆمیخین تن دەستی دنیای وشی و بەگوێدا چرپاندی وتی شێتە شێت نەک بێهەست عەقلی لە دەست داوە بەڕاست هەستی پێ ناکەی تۆی شەستت نییە ئەگەر بەمە نەزانی. پاشان ڕازۆمیخین ڕووی لە پۆلخەریا ئەلێکساندرۆڤ ناکرد کە ئەدوت لە جێگاکەی خۆیدا بەستوێتی و پێیوت هەر ئێستا گەڕێمەوە. لە ژوورەکە چوە دەرێ. ڕاستکۆڵنیکۆف لە کۆتایی ڕاڕەوەکەدا چاوەڕێی بوو. پێیوت زانیم بە دوامدا ڕائەکەیتە دەرەوە بگەڕێرە و لایەن و لەگەڵیاندا بە سبەینێش هەر لایەن بە من ڕەنگە بێم ئەگەر بتوانم خوات لەگەڵ. بێوەش کە دەستی بۆ درێژ بکە ڕۆشت. ڕازۆمیخین کە بە تەواوی شڵەژا بوو کەوتووە بۆڵە بۆڵەوەی وت ئاخر بۆ شوێچیت چیتە چیەکەیت باشەوا بێ. ڕاستکۆڵنیکۆف دیسانە وەستایە وتی بۆ یەکجاری پێ دەڵێم هەرگیز لەبارەی هیچ شتێکەوە لێ مەپرسە چونکە من وەڵامی تۆم لا نییە مەیەرە لام ڕەنگە خۆم بێم بۆ ئێرە واز لە من بهێنە بەڵام واز لەوان مەهێنە تێمەگەی. ڕاڕەوەکە تاریک بوو. ئەوان لە نزیک چراکە وەستا بوون بۆ چرکە ساتێک لە یەکتریان ڕوانی. ڕازۆمیخین بە درێژایی تەمەنی ئەو چرکە ساتەی لە یاد ناچێ. ڕوانی نە ئاگرین و تیژەکەی ڕاستکۆڵنیکۆف ئەدوت تا دێت تند و بەهێزترە بێت و ئەچێتە ناو قوڵایی گیان و دەرونی ڕازۆمیخینەوە. لە پرێکدا ڕازۆمیخین موچڕکێکی پێداهات وەگەوەی شتێکی سیرکەوت بێتە نێوانیانەوە وەک بیرۆکێکی بە ئاماژە بێت لە نێوانیاندا شتێکی دزێ و ترسناک کە هەردووکیان پێی بزانن. ڕازۆمیخین ڕەنگی مردووی لێنیشت. لە پرێکدا ڕاستکۆڵنیکۆف بەڕوێکی گیراوی نەخۆش ئاساوتی ئێستا تێگەیشتیت دەبگەڕێرەوە بۆ لای ئەوان. ئەمەی وت و خێرا پشتی تێکرد و لە ماڵەکە چوە دەرێ. ئیتر من باز لەوە ناکەم کە دوای ئەوە چی لە ماڵی پۆلخەریا ئەلێکساندرۆڤ ناڕوویدا. چۆن ڕازۆمیخین گەڕایە و لای ژنەکان و دڵی دانەوە سوێند و دڵنیاکردنیان لەسەر حەسانەوەی ڕاستکۆڵنیکۆف. ڕازۆمیخین لەوە دڵنیایکردن کە ڕوودیا هەموو ڕۆژێک سەردانیانەکات و ئەیوت ئەو زۆر نەخۆشە و نابێت و ڕەبکرێ بەڵێنی ئەوەیشیدا کە خۆی ئاگاداری لێ بکات و پزیشکێکی چاکی بەرێتە سەر باشترین پزیشک هەروەها لێژنەیەکی پزیشکی بۆ ساز بکە. بە کورتی ئەو شەوە ڕازۆمیخین بۆ ئەوان بوو بە کوڕ و برا. ڕاستکۆڵنیکۆف بەرەو ماڵی سۆنیاتی کێشا کە لە پاڵ ڕووبارێکدا بوو. خانوویەکی سێقات کۆن و ڕەنگسەوز هەرچۆنێک بوو پاسەوانەکەی دۆزیەوە و ناونیشانێکی سەرپێی ماڵی کاپێرناومۆڤی خەیاتی بەدەسێنا. دوای ئەوەی لە گۆشەیەکی حەوشەکەدا ڕێگەی نەردەوانە تەنگ و تاریکەکەی دۆزیەوە چوە سەرەوە. گەیشتە نهۆمی دۆم و چوە هەیوانێکەوە کە بەسەر حەوشەکەدا ئەیڕوانی. کاتێک لە تاریکەکەدا سەرگەردان و نێزانی چۆن ماڵەکەی کاپێرنامۆڤ پەیدا بکە لە ناکاودا سێ هەنگاو لەولایەوە دەرگای کرایەوە. ڕاستکۆڵنیکۆف زوو بە دەرگاکەوە نووسا. دەنگی ژنێکی ترساو هات و پرسی ئەوە کێیە؟ ڕاستکۆڵنیکۆف وەڵامی داوتی منم هاتووم بۆ لای تۆ. چوە ڕاڕەوە بچکۆلەکەوە لەوێ لەسەر کورسێکی شکا و مۆمێک لە مۆمدانێکی مسی قوپاودا سوودا. سۆنیا لە جێگاکەیدا چەقی هاوارێکی کیپی لێوە هات وتی ئەمە تۆیت؟ ئای خوایە. ڕاستکۆڵنیکۆڤتی کامێ ژوورەکەت لێرەوەیە؟ بێوەی تەماشای سۆنیا بکە. ڕاستکۆڵنیکۆڤ هەوڵیدا زووتر بڕواتە ژوورەکەوە. دوای دەقیقەیەک سۆنیاش بە مۆمێکەوە چوە ژوورەوە. مۆمەکەی لە شوێنێکدا دانا و خۆی بەرامبەر بە ڕاستکۆڵنیکۆڤ ڕاوەستا
تەواو شپرزە بوو لەم دیدەنیە ناوەختە ترسێکی وای لێ نیشت کە ناتوانرێ باس بکرێ لە پرێکدا دەم و چاوە هەڵبزرکاوەکەی سوورداگەڕا و فرمێسک لە چاویدا قەتیسما لێکادا هەستی بە شەرم و هەڵچوون و شادمانیە کرد ڕاستکۆڵنیکۆڤ خێرا ڕووی لێ وەرجێڕا لەسەر کورسێکی بەردەم مێزێکەوە دانیشت بە نیگایەکی خێرا هەموو ژوورەکەی پشکنی ژوورەکە گەورە و بنمیچێکی زۆر نزمی هەبوو ئەمە تاقە ژوورێک بوو کە لە خانوەکەی کاپێرنامۆڤ جیاببووەوە دەرگای هاوبەش و هەمیشە قفڵ لێدراویان کەوت بۆ دیواری لای چەپەوە لە بەرامبەردا لە دیواری لای ڕاستەوە دەرگایەکی تر هەبوو کە بەردەوام ئەویش بە قفڵ داخرا بوو لەو لای خانوەکەوە دراوسەیەکی تریان هەبوو ژمارەکان جیاواز بوو ژوورەکەی سۆنیا زیاتر لە ئەمباریە کرد شێوەی چوارگۆشەیەکی ناڕێکی هەبوو بۆیە دیمەنەکەی ناجۆر ئەینوان دیوارێکی کەلوکۆم کە بە 3 پەنجەرەوە بەسەر ڕووبارەکەدا ئەیڕوانی لەم سەرەوە بۆ ئەو سەری ژوورەکە کشابوو سوچێکی ژوورەکە بە گۆشەیەکی تیژ کۆتاییە هات و بە تەواوی نازانرا تا کوێڕوە لەبەر ڕووناکایی کەمی مۆمەکەدا نەتەتوانی شتەکان لە یەکدی جیا بکەیتەوە بەڵام گۆشەکەی تر بە پێچەوانەی ئەوەوە زیاد لە پێویست فراوان بوو لە هەموو ئەو ژوورە گەورەیەدا تا ڕادەیەک هیچ کەرەسێکی ماڵیتیانە بوو لە سوچێکی لای ڕاستەوە تەختە خەوێک و لە پاڵیەوە نزیک بە دەرگاکە کورسێک دانرا بوو لە پاڵ هەمان ئەو دیوارەدا کە تەختە خەوەکەی لاوە بوو هەر نزیک بەو دەرگایی کە ڕۆشتە ماڵە دراوسێکەوە مێزێکی سادەیدار سفرەیەکی شینی لەسەر داخرا بوو لە پاڵ مێزەکەدا 2 کورسی پۆش و لە پاڵ دیوارەکەی بەرامبەر و نزیک بە گۆشە تیژەکە دۆڵابێکی بچووک کە لە داری سادە دروستکرا بوو لەو ناوە خاڵیەدا چ جگایەکی ناگرت دانرا بوو ئەمە هەموو کەرسە و مۆبیلیاتی ناو ژوورەکە بوو لە سوچێکی ژوورەکەدا کاغەزی زەردی دیواری کۆن و بەکارهاتوو لە ڕەشی دابریسکایەوە گومان لەوە دانیە کە ئەم ژوورە لە زستاندا شێدار و نیشانەی هەژاری پێوە دیار بوو تەنانەت بە دەوری جێخەوتنەکەدا پەردەیەک نەکێشرا بوو سۆنیا بێدەنگ بە میوانەکەیدا هەڵیێڕوانی کە بە وردی و بێ ئەوەی شەرمی لێبێت تەماشای ژوورەکەی کرد وای لێڕوانی سەرنجام لە ترسا وەک لە بەردەم دادوەر و فەرمانڕەوایەکدا چاوەڕێی چارە نووسی خۆی بکە کەوتە لەرزین ڕاستکۆڵنیکۆڤ کە هێشتا سەری هەڵ نەبڕی بوو تەماشایە بکە پرسی درەنگ هاتووم بۆ بە سعات 11 سۆنیا لەبەر خۆیوتی بەڵێ پاشان وەگەوەی تەواوی ڕێگا چارەکەی لەمەدا بێ بە پەلەوتی بەڵێ سعات 11 هەر ئێستا سعاتی دراوسێکەمان لێدا خۆم گوێم لێ بوو بەڵێ سعات 11 ڕاستکۆڵنیکۆڤ بەڕوویەکی گرژەوتی ئەمە دوجارە دێم بۆلات لە ڕاستیدا ئەمە یەکەم جار بۆ بچێتە ئەوێ ڕەنگەی تر نەتبینمەوە سۆنیاوتی سەفەرەکەی ڕاستکۆڵنیکۆڤ نازانم سبەی دەرەکەوێ سۆنیا بەدەنگێکی لەرزەکەوە پرسی کەواتە تۆ بەیانی نایت بۆ لای کاترینا ئیڤانۆڤنا ڕاستکۆڵنیکۆڤ نازانم هەموو شتێک بەیانی دەرەکەوێ بەڵام قسەکە لەمەدا هاتم شتێکت پێ بڵێم ڕاستکۆڵنیکۆڤ نیگایەکی خەیاڵاویانەی کردو لە پرێکدا لەوە بە ئاگا هاتەوە کە خۆی دانیشتووە سۆنیا هەر بەرامبەری بە پێوە ڕاوەستاوە بۆ یەک و پڕ دەنگی گۆڕا بە هێوری و میهرەبانیوتی بۆ هەستاوی دابنیشە سۆنیا دانیشت ڕاستکۆڵنیکۆڤ بۆ چرکەیەک ڕووخۆش و تا ڕادەیەک بە سۆزەوە لێ ڕوانی وتی تۆ چەند لاوازیت تەماشای دەست بکە زۆر شەفافن پەنجەکان لە پەنجەی مردووە چێ دەستی سۆنیا خستە ناو دەستی سۆنیا زەردەخەنێکی ناتەواوی کردوتی من هەمیشەوا بووم ڕاستکۆڵنیکۆڤ لەو کاتانەیشدا کە لە ماڵی کەس و کارت بوویت سۆنیاوتی بەڵێ ڕاستکۆڵنیکۆڤ کەواتە هەڵبەتە دیسانەوە کتوپڕ دەم و چاو و دەنگی گۆڕا جارێکی تر بە ژوورەکەدا هەڵی ڕوانیوتی تۆ ئێرت لە کاپرنامۆڤ بەکرێ گرتووە سۆنیاوتی بەڵێ ڕاستکۆڵنیکۆڤ ئەوان لەو لاوە لە پشت دەرگاکەون سۆنیاوتی بەڵێ ژوورەکەی وانیش هەر ئاوایە ڕاستکۆڵنیکۆڤ هەمویان لە ژوورێکدان سۆنیاوتی بەڵێ هەمویان لە ژوورێکدان ڕاستکۆڵنیکۆڤ بەڕوویەکی گرژەوتی ئەگەر لە شوێنی تۆ بام شەوانە لێرەدا ترسام
سۆنیا کە پێچوو هێشتا نەهات بێتەوە سەرخۆی و نێزانی مەسەلەکە چییە وەڵامی دایاوتی خاوەن ماڵەکە گەلێک باش و میهرەبانە. هەموو ئەم شتانێشی ئەون خێزانەکە هەموو دڵسۆزن و زۆر جار مناڵەکانیان دێنە لام. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەوانن کە زمانیان ئەیگرێ؟ سۆنیاوتی بەڵێ، مێردەکە زمانی ئەیگرێت و کەمێکیش ئەشەلێ، ژنەکەشی هەروایە، نەکرد زمانی بیگرێ، بەڵکو لەوە چێ نەتوانێت بە تەواوی پیتەکانیش بڵێ. زۆر دڵسۆزە. مێردەکەی لە نۆکەرە کۆنەکانە، 7 مناڵیان هەیە، تەنیا کوڕە گەورەکەیان زمانی ئەیگرێ، ئەوانی تر نەخۆشن بەڵام زمانیان نایگرێ. دوایی بە کەمێک سەرسوورمانە و پرسی تۆ چۆن لەبارەی ئەمانەوە ئەو شتانە زانی؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی باوکت هەموو ئەم شتانی بۆ باس کردوم، هەموو شتێکی لەبارەی ئێوە پێوتوم، باسی ئەوەی بۆ کردوم کە چۆن تۆ سەعات 6 چوویتەتە دەرەوە و سەعات 8 گەڕاویتەوە، ئەوەشی بۆ باس کردوم چۆن کاترینا ئیڤانۆڤنا لە بەردەم جێخەوەکەتدا کەوتۆتە سەر ئەژنۆ. سۆنیا کەمێک بێتاقەت بوو، بە گومانەوە لەبەر خۆیوتی وا ئەزانم ئەمڕۆ دیومە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی چێ؟ سۆنیاوتی باوکم بەسەر شقامەکەدا ئەڕۆشتم، لەوێ لە پێچەکەدا 2 ساعتەوە وەک لە پێشمەوە بێوا بوو، هەر بە تەواوی خۆی بوو. من ئەمەویست بڕۆم بۆ لای کاترینا ئیڤانۆڤنا. ڕاستکۆڵنیکۆڤ وتی پیاسەتە کرد؟ سۆنیا خێراوتی بەڵێ. پاشان دیسانۆش لەژاو چاوی داخست. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەوسا کە لەگەڵ باوکتە ئەژیایت کاترینا ئیڤانۆڤنا لێدایت؟ سۆنیاوتی وای نا، تۆڵێ چی؟ ئەڵێ چی؟ نا. تەنانەت بەکەمە ترسێکەوە لە ڕاستکۆڵنیکۆڤ ڕوانی. ڕاستکۆڵنیکۆڤ وتی کەواتە خۆشتەوێ؟ سۆنیا کتۆپڕ وەک دەستی ئازاری هەبێ گرمۆڵی کردوم، بەدەنگێک کە بۆنی سکاڵای لێ هەدوتی ئەو باشە هەڵبەتە تۆ ئەو ئەگەر تۆ بدناسیایە ئاخر هەر تەواو لە مناڵە چێ، بە تەواوی ئەقلی تێک چووە لە بەدبەختی لە کاتێکدا کە چەند ئاقڵ بوو، چەند زرنگ بوو، چەند دڵسۆز بوو، تۆ هیچ نازانیت. سۆنیا ئەمشانەی زۆر بە ناومێدیە وت، غەمبار و پەشۆکاوە هاتە بەرچاو، لە ناڕەحەتیدا دەستی هەڵەگوڵافت، ڕوومەتە ڕنگ پەڕیوەکەی دیسانەوە سووردا گەڕانەوە، لە چاویدا نیشانی خەمێکی زۆر دەرەکەوت، دیار بوو سۆزەکان تەواو دەرونیان هێنا بۆ جۆش، حەزیە کرد شتێک بڵێ، داخی دەرونی بڕێژێت و پشتیوانی لە کاترینا ئیڤانۆڤنا بکە. لە پرێکدا کڵپەی سۆزێکی زۆر گرم کە لە کوژانەوە نێت بەسەر دەم و چاویوە دەرکەوت. وتی لێدام؟ تۆڵێ چی؟ خوایە لێدام؟ با بڵێن باشە لێی داوم، اینجا چییە؟ دەی چییە؟ تۆ هیچ نازانیت. ئەو ئەوەندە بەدبەختە، ئای کە بەدبەختە، نەخۆشیشە، ئەو وێڵی دوای دادپەروەریە. پاکە بڕوای وایە بێت لە هەموو شتێکدا دادپەروەری هەبێ، ئەو دادپەروەری گەرەکە، تەنانەت ئەگەر ئازاریشی پێ بگەێنیت نادادپەروەری ناکە. ئەو وای نابینە کە مرۆڤ نەتوانێت هەمیشە دادپەروەر بێ، لەم لایەنەوە تووڕێ بێ، تەواو وەک مناڵ دادپەروەر. ڕاستکۆڵنیکۆڤ وتی باشە تۆ چیت بەسەردێ؟ سۆنیا تەماشایەکی پرسیار ئامێزی لێ کرد. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئاخر ئەوان بەتەنیا تویان هەیە، ڕاستە کە پێشتریش هەموو بارەکەیوان بە کۆڵی تۆوە بووە، تەنانەت ئەو خوالی خۆش بووە بۆ خمارشکێنی هاتوتە لای تۆ. باش ئەی ئێستا چۆن؟ سۆنیا بە خەمباری وتی نازانم. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەوان هەر لێرە ئەمێننەوە؟ سۆنیا وتی نازانم، ئەوان قەرزاری خاوەن خانووکانن، ئەمڕۆ گوێم لێ بوو خاوەن ماڵەکان بەدەنگی بەرزەی وت ئەبێت بڕۆنە دەرەوە، کاترینا ئیڤانۆڤنایش ئەڵێت لەوێ نامێنێتەوە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی چۆن ئەوێرێت ئەو قسێ بکە؟ پشتی بە تۆ قایمە؟ لە پرێکدا سۆنیا وەک کەناریەک یان وەک باڵندێکی بچووک کە بێزار بوو بێ دیسانەوە نیگەران و تەنانەت ڕق گرتیەوتی ئاغنا قسەی وا مەکە، ئێمە یەکێکین، ژیانێکی هاوبەشمان هەیە، لە ڕاستیشدا ئەتوانێت چی بکە؟ چی؟ سۆنیا هەر بەو گەرمی و تووڕەییەوە بەردەوام بوو لە پرسیارکردنەکەوتی ئەگەر بتزانیە ئەمڕۆ چەند گریاوە ئاوەزی تێکچوو بوو، تۆ بەوەت نەزانیوە؟ بەڕاستی تێکچووە، هەندێک جار وەک مناڵ نیگەرانی دایەگرێ تا سبەینێ هەموو شتێک بە شێوەیەکی شایستە لە جێگەی خۆی دابێ، خۆراک
تاوە بەش بکات و خوانەکان پڕ بن جاری وای شەیە دەستی هەڵەگڵۆفێت خوێن هەڵێنێتەوە ئاگری و لە پرێکدا لە تاو ناومێدی سەری خۆی بە دیواردا کێشێ پاشان جارێکی دیهێورە بێتەوە ئومێدی بە تۆیە ئەڵێت ئێستا تۆ کۆمەکی یەکەی بۆی هەرچۆنێک بێ لە شوێنە کەندێک پارە قەرز بکات و بڕاتەوە شارەکەی خۆی ئێمەش لەگەڵ خۆیدا ببات و لەوێ بۆ کچانی خێزانە خانەدانەکان و قوتابخانە بکاتەوە منیش بکاتە سەرپەرشتیاریان ئەوسا ژیانێکی تازە و قەشەنگ دەست پێ بکاتەوە ماچ مەکات و لا مێزم ئەگرێ و دڵمەداتەوە لە ڕاستیشدا بڕوای بە هەموو ئەمانە هەیە نازانی چەندە بڕوای بە خەونەکانی خۆی هەیە بۆ ئەکرێت چەند و چوونی لەگەڵدا بکەی هەرگیز بە درێژایی ڕۆژەکە خۆی سەرقاڵی پاک و خاوێنی و چاکردنی تابوتەکە بوو تەنانەت بەو بێهێزی خۆیەوە تابوتەکەی ڕاکێشایە ژوورە و ئیتر خۆی کەوت ئەمڕۆژ هەردووکمان چوین بۆ بازار تا پێڵاو بۆ پۆلیچکا و لینا بکرین چونکە پێڵاویان بە پێوە نەماوە بەڵام پارەمان کەم پێ بوو زۆر کورتیەنە ئەو پێڵاوی زۆر جوانی بۆ هەڵبژارد بوون لەبەرەوەی وەخۆ دەزانی ئەو خاوەن سەلیقە و زەوقە بۆیە هەر لەوێدا لە دوکانەکەدا دایە پڕمەی گریان هەر لە بەردەم دوکاندارەکەدا چونکە پارەی کەم پێ بوو ئاخ نازانی دیمەنەکەی چەند کاریگەر بوو ڕاستکۆلنیکۆف زەردەخەنێکی تەوساوی هاتێوتی چاکە کەواتە ئاشکرایە تۆ مەبەستەوە بژیت سۆنیا دیسانە و هاواری لێستاوتی تۆ دڵت پێی ناسووتێت بەزەیت پیانایەتەوە ئاخر تۆ منەزانم دوافلسی خۆتتدایە بێ ئەوەی هێشتا شتێک لەبارەیەوە بزانێت خۆگەر هەموو شتێک ئەبینی و ئەتزانی ئەوسا ئای خوایە ئەگەر ئەتزانی چەند جار من ئەوم کردۆتە گریان هەر هەفتەی پێشوو وای لە خۆم تەنیا یەک هەفتە پێشەوەی باوکم بمرێت من چ کارێکی زاڵمانە کرد تا ئێستا چەند جارێک ئەو کارم کردووە کە ئێستا بیر لەو ڕۆژانەکەمەوە خەم و ئازارێکی زۆر تێمەگەڕێ جۆگرانی ئازیز لاڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵقەی 44 سۆنیا لە تاو ئازاری یادەوەریەکانی وا پەنجەی هەڵەگڵۆفت ئەدوت بە تەمایشکاندنیانە ڕاستکۆنیکۆڤتی کەواتە تۆ دڵڕقیت سۆنیا بەدەم گریانەوتی بەڵێ من ئەو ڕۆژە هاتبووم بۆ سەردانیان خوا لێ خۆش بوو پێیوتم سۆنیا بۆم خوێنەوە نازانم بۆ سرم دێشت بۆم خوێنەوە وەرە هەمێش کتێبەکە نەمزانی کتێبەکە چی بوو لە ئاندرا سمیۆنۆڤیچی وەرگرت بوو واتە لە لیبێ زیاتینکۆف ئەو لێرەژی و کتێبی سیر دێنێت وتم ئەبێت بڕۆم نەمیز بخوێنمەوە من بۆیە سرم دابوون تایەخەکان پیشانی کاترینا ئیڤانۆڤنا بدەم لیزابێت های دەڵاڵ یەخە و سەردەستی جوان و تازەی هێنابوو کە نەخش و نیگاریان لەسەر بوو کاترینا ئیڤانۆڤنا زۆر خۆشی لیان هات کردنی بەجلەکانی و لە ئایەنەدا تەماشای خۆی کرد و گەلێک پەسەندی بوو وتی سۆنیا کات لێکم بیان دەبە من پێم بەخشە زۆری دڵپێوە بوو وەلێ بۆ ئێستا چی لێکردن تەنیاوەی هەبوو کە یادی ڕۆژانی ڕابردووی پێکردنەوە لە ئاوێنەدا تەماشای خۆیە کرد و سەری لە خۆی سوڕەمە وەلێ ئەو کە هیچ بەرگێکی شیاوی نەبوو چەند ساڵێکیشە هیچی نییە هەرگیز داوە هیچی لە کەس نەکردووە لوت بەرزە ئەو زیاتر ئەوەی پێخۆشە کەشتی خۆی بە خەڵکی بدا کەچی لە پرێکدا داوای کرد چونکە زۆری لا جوان بوو منیش حیفم لێ هات ئەوانی بدەمێ وتم تۆ تازە بۆ چیتە کاترینا ئیڤانۆڤنا بەڵێ وان پێوت تۆ تازە بۆ چیتە نەبوایم قسەم بکردایە لە تەماشاکردنەکەیدا دیار بوو وەڵامەکەم چەندە سەخت بوو نازانیت ڕوانینەکەی چ خەم و کەسەرێکی تیا بوو ئەو دڵی بۆ یەخەکان ناسووتە ئەوەی لا ناخۆش بوو کە من بەو جۆرە وەڵامیم دابەوە من ئەمەم بە ئاشکرا بینی ئاخ خۆزگە توانی بام هەموو شتێکم بجێڕێتەوە دواوە هەموو شتەی کە ڕوویدا بوو ئەم گۆڕی واتە ئەو قسانی کە کردبوو هاوار لە خۆم بەڵام چی لای تۆ گشتی وەک یەکە و هیچ مەبەستت نییە ڕاستکۆلنیکۆف پرسی تۆ لیزاڤێتایی دەڵاڵت دەناسی
سۆنیا بە کەمێک سەرسوورمانەوتی بەڵێ ئەی تۆ نەتەناسی؟ ڕاستکۆڵنیکۆف دوای کەمێک بێدەنگی بێ ئەوەی وەڵامی پرسیارەکەی بداتەوەتی کاترینا ئیڤانۆڤنا نەخۆشی سیلەکەی زۆر سەختە و بەم زوانە مرێ. سۆنیاوتی ئاخ نانا. سۆنیا بێئاگا لە خۆی پەلاماری هەردوو دەستی ئەویدا وەگەوەی داوای لێ بکە کە نابێت ئەوە ڕووبدا. ڕاستکۆڵنیکۆڤ ئاخر ئەوە چاکترەکە بمرێ. سۆنیا بە ترسێکی زۆرە و بێەوەی بزانێت چێڵێت دیسانەوتی ناچاکتر نییە، بە هیچ جۆرێک چاکتر نییە. ڕاستکۆڵنیکۆڤ ئەی مناڵەکان چۆن؟ ئەگەر نایانهێنیتە لای خۆت ئەی بۆ کوێیان ئەبەیت؟ سۆنیا سەری خۆی نابۆ نێوان هەردوو دەستێ و زۆر بە ناومێدی و هاواری کردوتی ئاخ نازانم. دیار بوو ئەو بیرۆکەی تا ئێستا چەند جارێک بەبیر داهات بوو وەلێ ڕاستکۆڵنیکۆڤ وا سەر لە نوێ تازەیە کردەوە. لاوەکە بێ بەزەیانە جەختیە کردوی وت باشە ئەگەر تۆ پێشمردنی کاترینا ئیڤانۆڤنا نەخۆش بکەیتی و بتبن بۆ نەخۆشخانە ئەو ساچی ڕووەدا. سۆنیاوتی ئاخ تۆ چیڵیت؟ ئەمان هەر نابێ. لە تاوە دەم و چاوی سۆنیا بە تەواوی تێکچوو. ڕاستکۆڵنیکۆڤ زەردەیەکی تەوسایی و بێ بەزەیانەی هاتی و لەسەری ڕۆشتوتی بۆ نابێ، بۆ بەڕاستی تۆ گرنتی ئەوە داوە کە نەخۆش نەکەوی. ئەگەر ڕوویدا ئەوان چیان بەسەردێ هەمویانە کەونە ناو کۆڵانەکان. کاترینا ئیڤانۆڤنا ئەکۆکێ و ئەکەوێتە دەرەوزەکردن وەگەمڕۆ سەری بە دیواردا کێشێت و مناڵەکانی ژەگرین پاشان نەکەوێت. ئەی بەنە پۆلیسخانە و ئینجا بۆ نەخۆشخانە و لە دوایش دامرێ مناڵەکانیش. سۆنیاوتی ئەخ نانا خواوە نەکە. ئەم وشانە لە سنگی گیراوی سۆنیاوە بە زەحمەت دەرەچوو. زەبوونانە گوێی گرتە بوو وەک بلاڵێتەوە دەستی نابووە سەریەک و وا لە ڕاستکۆڵنیکۆفی ڕوانی ئەدوت هەموو شتێک بەوەوە بەسراوەتەوە. ڕاستکۆڵنیکۆڤ هەستا و لە ژوورەکەدا کەوتە هات و چۆکردن. چرکە ساتێک تێپەڕی. سۆنیا هەروەستا بوو بە خەمێکی گەلێک زۆرەوە هەردوو دەستی بەردا بوو سەری داخست بوو. ڕاستکۆڵنیکۆڤ لە ناکایوکدا بەرامبەر بە سۆنیا وەستا و پرسی ناتوانیت پاشەکەوت بکەیت بۆ ڕۆژانی ڕەش نەوەکە؟ سۆنیا لەبەر خۆیوتی نا. ڕاستکۆڵنیکۆڤ بەتەوسەوتی هەڵبەتەنە بەڵام هەوڵتدا؟ سۆنیاوتی بەڵێ هەوڵمدا. ڕاستکۆڵنیکۆڤ نەگەیشتانجام بێگومان وایە هیچ پێویست بە پرسیار ناکە. دیسانەوە لە ژوورەکەدا کەوتەوە هات و چۆ دەقیقەیەکی تر تێپەڕیوتی دیارە هەموو ڕۆژێک دەستکەوتت نییە؟ سۆنیا بە تەواوی شڵەژا و خوێن پەڕیە دەم و چاوی زۆری لە خۆی کردوتی نا. ڕاستکۆڵنیکۆڤ کتوپڕوتی بێگومان ئایندەی پۆلێچکایش هەروە بێ. سۆنیاوتی نانا هەرگیزەوە نابێ. دەنگی سۆنیا ئەوەندە بەرز و ناومێدانە بوو ئەدوت یەکێک بە چەقۆ برینداری کردووە. وتی یێزدان ڕێگە بم جۆرە بەدبەختیت نادا. ڕاستکۆڵنیکۆڤ ڕێگا بە کەسانی ترەدا. سۆنیا هەر لەبەر خۆیە دووبارەیە کردوتی نانا خوا پشتیوانی لەوەکە خوای گەورە. ڕاستکۆڵنیکۆڤ بە جۆرە ڕقیەکەوتی ڕەنگە خوا هەر لە ئارادا نەبێ. پاشان پێکەنی و چاوی تێبڕی. لە پرکدا دەم و چاوی سۆنیا بە تەواوی گۆڕا. ڕوومەتی کەوتە پلدان. اینجا بەسەر کۆنەکردنێکی بێسنوورە و تەماشای ڕاستکۆڵنیکۆفی کرد. ئەویست بدوێ وەلێ نەیتوانی وشێک چیە بیدرکێنێت تەنیا ئەوە نەبێ کە لە پڕادایە پڕمەی گریان و دەم و چاوی لە نێو هەردوو دەستیدا شاردەوە. ڕاستکۆڵنیکۆف دوای کەمێک بێدەنگی وتی تۆ ئەڵێیت کاترینا ئیڤانۆڤنا عەقڵی لەدەستداوە خۆشت هەروات بەسەر هاتووە. 5 دقیقە تێپەڕی. ڕاستکۆڵنیکۆف بێ ئەوەی تەماشای سۆنیا بکە هەر لە ناو ژوورەکەدا هات و چۆی بوو. لە دواییدا لێ نزیک بووە. چاوی ڕاستکۆڵنیکۆف لە درەوشانەوە ناکەوت. بە هەردوو دەستی شانی گرت و ڕێک لە دەم و چاو و گریاناویەکەی ڕامە. ڕوانینەکەی ڕاستکۆڵنیکۆف وشک و ئاگراوی تیژ بوو. لێویشی تون ئەلەرزی. لە ناکاودا زۆر خێرا چەمایەوە. چۆکی دادایە سەر زەویەکە و قاچی سۆنیای ماچ کرد. سۆنیا زۆر پەشۆکە وەک لە شتێک دوور بکەوێتەوە خۆی لێلادا. لە ڕاستیشدا ڕاستکۆڵنیکۆف بە تەواوی وەک شێت ئەهاتە بەرچاو. کچە بە ڕەنگی پەڕی و لە کاتێکدا کە دڵی تەواو گوشتا بوو کەوتە ورتەوتی تۆ چیتە چیەکەی بەرامبەر بە من؟ ڕاستکۆڵنیکۆف زوو لەسەر زەویەکە ڕاست بوو بەرەو لای پەنجەرەکە ڕۆیشت و بە ئاوازێکی تایبەتیوتی من کڕنوشم بۆ تۆ نەبردووە
بەڵکو کوڕنوشم بۆ تەواوی ئازارەکانی مرۆڤایەتی بردووە. پاشان گەڕایە و لای و لەسەر قسەکانی ڕۆشتوتی گوێ بگرە. کەمێک لەمەوبەر بە کەسێکم وت کە سوکایەتی پێکرد بووم، وتم ئەو قیمەتی پەنجە پشکۆلەی توێی نییە. ئەمڕۆ کاتێکە خوشکمم لە پاڵ تۆدادانا شانازێکی گەورە بوو بۆ ئەو. سۆنیا بەترسەوە هاواری کردوتی ئاخ ئەو تۆ چی دوت؟ ئەمەد لە بەردەم خوشتاوت؟ دانیشتن لە پاڵ مندا شانازیە؟ ئاخر من بێ ئابڕوم. ئاخ چی دوت؟ لاوەکە بە دەنگێکی تا ڕادێک شیاوتی من لەبەر بێ ئابڕووی و گوناهت ئەوم نەوت و بەڵکو لەبەر ئەو ئازار و ڕەنجە زۆرەیە کە یەکێشیت گومان لەوە دانیە کە تۆ گوناهبارێکی گەورەیت. ئەمەش بە تایبەتی لەوە هاتووە کە تۆ بێهودە خۆت کردە قوربانی و ناپاکیت لەگەڵ خۆتا کرد. هەڵبەتە ئەمە حاڵەتێکی ترسناکە. جا چۆن ترسناک لەبێ کاتێک تۆ لە زەلکایەکدا ئەژیت کە خۆت نەفرەتی لەکەی، لە کاتێکدا ئەزانیت تەنیا بە چاوکردنەوەیەک کە بەم کارت یارمەتی کەس نادەیت و کەسیش لە هیچ ڕزگار ناکەی. ئاخر پێم بڵێ. ڕاستکۆڵنیکۆڤ بە هەڵچوونەوتی چۆن ئەم بێ ئابڕی و لە ڕێدەرچوونە لەگەڵ پیرۆزترین هەست و سۆزی تۆدا کە پێچوانێتی لە وجودی تۆدا کۆبوونەتەوە. ئاخر زۆر دادپەروارانەترە بێ، هەزار جار چاکتر و ئاقلانەترە بێ ئەگەر بەسەردا خۆت فرێ بدەیتە ئابێکە و بۆ هەتایە کۆتایی بە هەموو شتێک بهێنی. سۆنیا لە کاتێکدا کە بە قەهرەوە لێڕوانی و ئەدوت هیچ سێری بە پێشنیازەکە ئەو نەهاتووە، بە دەنگێکی نزم پرسی باش ئەگەر ئەمە بکەم ئەوان چیان بەسەردێ؟ ڕاستکۆڵنیکۆڤ تەماشایەکی سەیری کرد و بەڕوانینێک لە هەموو شتێک تێگەیشت. گومان لەوەدا نەبوو کە ئەو بیرۆکەی بەڕاستی بە مێشکی ئەویشدا تێپەڕیوە. ڕەنگە دڵکارانە و چەند جارێک لە کاتی ناومێدیدا کەوتبێتە دۆزینەوەی ڕێگا چارەیەک بۆی بە یەکجاری کۆتایی بەو کارە بێنێ. هەر لەبەر ئەوەیش بوو کە پێشنیازەکەی ئێستای ڕاستکۆڵنیکۆڤ زۆر سەرسامی نەکرد بوو، تەنانەت گوێی بە قسە ڕقەکانیشی نەدا. سەرکۆنەکردن و دیدی تایبەتی ڕاستکۆڵنیکۆڤ دەربارەی بێ ئابڕووی ئەو هێشتا بێمانە مابوو و تێنەگەیشت. ڕاستکۆڵنیکۆڤ ئەمەیەزانی، بەڵام ڕاستکۆڵنیکۆڤ دەرکی تەواوی ئەوەی کرده بوو کە دەمێک بوو سۆنیا هەستی بێ ئابڕووی و بێشەرەفی ببووە ئازارێکی سەخت و بەڕیشەیدا ڕۆچوو بوو. لەگەڵ خۆی دواوتی باشە چ شتێک چی ڕێگای ئەوەی لێگرتەوە کە بڕیار بدات و بە تەواوی خۆی ڕزگار بکە. لەو چرکە ساتەدا ئەوەی زانی کە ئەو مناڵە هەژار و هەتیوە سەر و پێچکانە و خۆدی کاترینا ئیڤانۆڤنا ئەو ژنە نیوەشێت و سیلاوی سەری خۆی بە دیواردا کێشا تا چ ڕادەیەک جێبایەخ و نرخ پێدانی سۆنیان. لەگەڵ ئەمانەشدا ڕاستکۆڵنیکۆڤ ئەوەی لاڕوون بوو کە سۆنیا بەو خوو ڕەوشت و کەمەزانینەوە کە هەیەی بە هیچ شێوەک نێتوانی لەم حاڵەی ئێستایدا بمێنێتەوە. لەگەڵەوەشدا ئەو پرسیارێکی هەرلاما بووە کاگەر سۆنیا ئەوەندە بێر و ئازانە بووە خۆی فرێ بداتە ناو ئاوێکەوە تا بخنکێ، ئەی چۆن توانیوێتی لە هەموو ئەم ماوەیەدا هەر ئاوە بمێنێتەوە شێت نەبێت؟ بێگومان ئەوە زانە کە حاڵەتەکەی سۆنیا دیاردەیەکی ڕێکەوتی ناو کۆمەلگایە، بەڵام بەداخەوە بە هیچ جۆرێک نە ئاورتەیە و نەدەگمەن، وەلێ ئەو ڕێکەوتە و ئەو پەروەردە کەمێک کە سۆنیا هەیبوو لەگەڵ گشتیانی ڕابردوویدا ئەویانە سەلمان کە لەگەڵ یەکەم هەنگاوی ئەو ڕێگا ڕسوا و نەفرەت لێکراوەدا ئەبوو سۆنیا لەناو بچێت و نەمێنێ. کەواتە چ شتێک لەسەر ئەو ڕێگایە هێشتوێتەوە؟ ئەو خۆی بێ ئابڕوو نەبوو، ئاشکرا بوو کە هەموو ئەو ڕسواییە تەنیا بە ڕووکەش داوێنگیری بووە. ئاگینا سووکی و ڕسوایی تەوا و ڕاستی هێشتا بە ئەندازەی گەردیلێک نەگەشتوە ناو دڵی. ڕاستکۆڵنیکۆڤ ئەمەی بە چاکیە بینی، کچە بێ هیچ پەردەیەک وە خۆی لە بەرامبەری داوەستا بوو. ڕاستکۆڵنیکۆڤیش بیریە کردەوە ئەو سێ ڕێگای لەبەرە، یان خۆی لە ئاودا بخینکێنێت، یان شێت بێت و بکەوێتە شێتخانە، یان بە تەواوی خۆی بۆ ئەو ڕسوایە تەرخانکە. ڕسواییەک ئەقڵە کاتە تاریکستان و دڵیش بەبەرد. ئەمەی دوایی لای ڕاستکۆڵنیکۆڤ لە دوانەکەی دی بەدوو ناقۆڵاتر بوو، وەلێ بەدگومانیش بوو لەبەرەوەی ڕاستکۆڵنیکۆڤ گەنج و لە زۆر شتدا بڕا و دڵڕق بوو، بۆیە نەیتوانی بڕوا بەوە نەکا کە ڕێگای سێم واتەمانەوە لەسەر بێ ئابڕووی لە هەموو ئەوانی دی زیاتر چاوەڕێکرا. لە دڵی خۆیدا ناڵاندی ئایا لە واقعدا ئەمانە ڕاستن؟
ئایان بوونەوەرە کە تاکو ئێستا پاکیزەی ڕۆحی خۆی پاراستووە بەوەی زانیوە یان هەستی پێکردووە چۆن کێشراوەتە ناو زلکاوێکی ئاوا پۆخڵ و بۆگەنەوە؟ ئایا ئەو چوونە ناو زلکاوە بەڕاستی ڕوویداوە؟ ئایا توانیوێتی لە ناو ئەو زلکاوە پیسەدا بمێنێتەوە و ڕسوایەکەی بەهەن وەرنەگرێ؟ هەر بەو جۆرەی کە کەمێک لەوە بەر سۆنیا هەڵوێستینوان ڕاستکۆڵنیکۆفیش وای بە بیرداهات. نا هەرگیزەوە نابێ، نا تا ئێستا بۆیە سۆنیا خۆی نەکوشتووە یان خۆی نەداوەتە دەم ئاوە چونکە کارەکە بە تاوان نەزانێتەوە لەبەر خاتری ئەوانیش کە تا ئێستایش شێت نەبووە. بەڵام چێڵێت شێت نەبووە بۆ توانێت داوەری ڕاست و دروست بکە، بۆ کرێت وەگەوەی ئەو ئێڵێ کەسی تر هەبێ وای بڵێ تەنانەت ئەوانش کە عەقڵیان تەواوە ئەتوانن وەک ئەو داوەری بکەن. ئایا ئەبێت ئەو لە پەنا هەڵدێرێکدا کە مەرگی لە دوایە یان لەسەر زەلکاوێکی بۆ گەندا کە ئەوێت وردە لە خۆیدا نقمی بکە دابنیشێ کە ئاگاداری مەترسیەکەی بکەن دەستی ڕاوەشێنێت و گوێی خۆی بگرێ؟ بەڕاستی ئەکرێت چاوەڕێی موعجیزەیەک بێ؟ بێگومان هەروایە، بەڵام ئایا هەموو ئەمانە نیشانەی شێتی نین؟ ڕاستکۆڵنیکۆف لەسەر ئەم بیرۆکە هێوەستا و جەختی لێ کرد. بەلایەوە ئەم ئەنجامە لە هەموو ئەوانی دی ڕاسترە. زۆر بەوردی لە سۆنیا ڕامایە و پرسی: سۆنیا، تۆ زۆر لەخوا پاڕیتەوە؟ سۆنیا بێدەنگ ڕاستکۆڵنیکۆف لە پاڵیا وەستا و چاوەڕێی وەڵام بوو. لە پرێکدا سۆنیا چاوە درە و شاوەکانی تێبڕی، دەستی ڕاستکۆڵنیکۆفی لە ناو دەستی خۆی داوشی و بە توانایەکی تایبەتیەوە کەوتە ورتەوتی: ئاخر بەبێ خواون من چی بووم؟ لاوەکە بەخۆی وت: هەر ئەوەیە کە من بیرم لێ کردەوە. پاشان بۆ زانیاری زۆرتر لێی پرسی: خوا لە پاداشتی ئەودا چیت بۆ کە؟ سۆنیا ماوەیە گوەستە وەک بڵێ توانای وەڵامدانەوەی نەبێ، سنگەل لەڕ و لاوازەکەی لە تاوە هات بۆ لەرزین. پاشان بەنیگایەکی تووڕە و لە لاوەکەی ڕوانی و بە دەنگی بەرز پێیوت: بێدەنگ بە، ئێدی هیچم لێ مەپرسە، تۆ شایانی ئەوە نیت. ڕاستکۆڵنیکۆف سوور بوو لەسەرەوەی کە هەر ئەوەیە کە خۆمتم. سۆنیا دیسانەوە چاوی داخست و لەبەر خۆیوتی: خواتوانێ هەموو شتێک بکە. ڕاستکۆڵنیکۆف بە گەرمیەکی زۆرە و کەوتە تەماشاکردنی و گەشتە ئەو بڕیارەی ئەمەیە ئەنجام و کارەکانی. ڕاستکۆڵنیکۆف بە هەستێکی تازە و سۆزێکی تا ڕادەیەک بیمارانەوە لە دەم و چاوە لاواز و باریک و شێواوەکەی سۆنیا ورد بووە، بەو چاوەشین و شەرمەندانەوە کەیان توانی بەو بڵێسە و هەستە دڵگیر و توانایەوە بدرەوشێنەوە لەو جەستە بچووکەی ڕوانی کە هێشتا لە داخ و تووڕێیدا ئەلەرزی تەماشای ئەمانەیە کرد و لە دیدی خۆیدا وایە بینی کە هەموو ئەم حاڵەتە سیر و سەر سوڕهێنەرانە تا ڕادەیەک بەدی هاتنیان مەحاڵە. بۆیە هەر لە دڵی خۆی دایوت: ئەم کچە تێک چووە، شێتە. کتێبێک لەسەر مێزەکە بوو کە ڕاستکۆڵنیکۆف لە ژوورەکەدا گەڕا، هەموو جارێک کتێبەکەی بینی و لێم جاریان هەڵی گرت و تەماشای کرد. کتێبەکە ئینجیل بوو بە زمانی ڕووسی، کتێبێکی کۆن و دراوی بەرگ تێگیراو. ڕاستکۆڵنیکۆف لەو جێگایە و کەوەستا بوو بەرەو ئەو لای تری ژوورەکە کە سۆنیای لێبوو بە دەنگی بەرز پرسیاری لێکردوتی: ئەم کتێبە لە چووە هاتووە؟ سۆنیا هەر لە شوێنەکەی خۆیەوە سێ هەنگاو لەو لای مێزەکە وەستا بوو بێ ئەوەی تەماشای لاوەکە بکە بە دەنگێکەوە کەوا دەزانی بەبێ ئارەزوی خۆی ئەیڵێت وەڵامی دایوتی بۆیان هێنابوون. ڕاستکۆڵنیکۆڤوتی: چێ بۆی هێناویت؟ سۆنیاوتی: لیزاڤێتا بۆی هێنام، داوام لێ کردبوو. ڕاستکۆڵنیکۆڤ بیری کردەوە: لیزاڤێتا زۆر سەیرە. هەموو شتەکانی لای سۆنیا تا ئەهات سەیر و سەمەرەتر ئەهاتنە بەرچاو. لاوەکە کتێبەکەی لە مۆمەکە نزی خستەوە، پەڕەکانی هەڵدایە و لە پڕاپرسی: باسی ئیلیازەر لەکوێدایە؟ سۆنیا سەخت لە زەویەکەی ڕوانی و وەڵامی نەبوو، نزیک بە مێزەکە وەستا بوو.
ڕاستکۆلنیکۆڤ ڕازبوونەوەی ئەلیازەر لەکوێدایە؟ سۆنیا دەی پیشانم بدە. کچەکە دزە چاوێکی تێگرت و بێەوەی بچێتە لایەوە بە دەنگێکی سارد و دڵکارانەوتی لێرەدا نییە، لە بەشی چوارەمی ئینجیلدایە. ڕاستکۆلنیکۆڤ بۆم بگەڕێ و بۆمی بخێنەوە. لەگەڵ ئەو تێیدا ڕاستکۆلنیکۆڤ دانیشت و پاڵی بە مێزەکەوەدا سەری نایە سەردەستی، چاوی تووڕێی لە سوچێک بڕی و ئامادەی گوێگرتن بوو. پاشان لەگەڵ خۆی دادووەوتی 3 هەفتەی تر لە شێتخانم ئەگەر لە جێگایەکی خراپتر نەبم. سۆنیا کە ئاگای لە بێباوەڕی ڕاستکۆلنیکۆڤ و ئەم داوا تازەی بوو بە دوودڵیەوە لە مێزەکە نزیکەوتەوە کتێبەکەی بەدەستەوە گرت. پاشان لەو بەری مێزەکەەوە لە ژێرەوە تەماشایەکی لاوەکەی کردوتی بۆ تۆ نەتخوێندوتەوە. وردە وردە دەنگی سەخت و سەخترە بوو. ڕاستکۆلنیکۆڤ دەمێکە خوێندومەتەوە لە کاتی قوتابەتیمدا، دەی بۆم خوێنەرەوە. سۆنیاوتی لە کلەسەیشدا گوێت لێ نەبووە؟ ڕاستکۆلنیکۆڤ بۆ ئەوێ ناچووم. ئەی تۆ زۆر ڕۆیتە کلێسا؟ سۆنیا لەبەرخۆتی نا. ڕاستکۆلنیکۆڤ زەردەیەکی هاتێوتی تێگەم کەواتەوە پێچێت بەیانی نەڕۆیت بۆ بە خاکسپاردنی باوکت. سۆنیاوتی ڕۆم هەفتەیەک لەمە بەریش هەر لەوێ بووم، ڕێوڕستمم بەجێ هێنا و دوعام کرد. ڕاستکۆلنیکۆڤ بۆچێ؟ سۆنیاوتی بۆ لیزاڤێتە، ئەویان بەتەور کوشت بوو. تا ئاهات دەماری ڕاستکۆلنیکۆڤ گرشترە بوو، کەم کەم کەوتە سەرە گێژە. وتی تۆ هاوڕێی لیزاڤێتا بوویت؟ سۆنیاوتی بەڵێ، ژنێکی ڕاست بوو، ئەهاتە ئێرە زۆر کەم نەیە پەرژە، پێکەوە شتمانە خوێندەوە و قسەمانە کرد. خوا بە چای خۆی بینێت. ئەم شانەی ناو کتێب سەری ڕاستکۆلنیکۆڤیان بەسڕهێنا. مەسەلەیەکی تریش دیدارە نهێنیەکانی سۆنیا لەگەڵ لیزاڤێتادا، هەردووکیان دێوانە و دەمارگیر بیری کردەوە. مرۆڤ لێرەدا شێتە بێ، پەتایە بە تووڕێوی و پێداگرتنەوە هاواری لێستاوتی بخوێنە. سۆنیا هەردوو دڵ بوو، دڵی تون لێدا پێچوو نەوێرێت بۆی بخوێنێتەوە. ڕاستکۆلنیکۆڤ تا ڕادێک هاو دەردیە کرد، لێڕوانی و بەخۆیەوت ئای شێتی بەدبەخت. سۆنیا لەسەر خۆ وەک دەنگی جیرابی لێی پرسی تۆ چیتەوێ؟ تۆ بێ باوەڕیت؟ ڕاستکۆلنیکۆڤ پێی بە زەویدا کێشاوتی بخوێنە، من پێم خۆشە. ئەی بۆ لیزاڤێتات نەخوێندوتەوە؟ سۆنیا کتێبەکەی کردەوە و ئەو شوێنەی دۆزیەوە. دەستی لەرزی، دەنگی نزم بوو. 2 جار ویستی بخوێنێتەوە لە یەکەم شەی بۆ نەوترا. سەرنجام دوای هەوڵێکی زۆر دەستی پێکرد. یەکێک بە ناوی ئیلیازەرەوە نەخۆش بوو. لە پرێکدا لەو شەی سێمدا دەنگی زایاڵەیەکی تایبەتی تێکەوت و بڕا، وەک تەلێک زۆر ڕاکێشرا بێ، هەناسەی لێبڕا و سنگی کرخ بوو. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 45. ڕاستکۆلنیکۆڤ تا ڕادێک ئەیزانی بۆ سۆنیا ناوێرێ کتێبەکەی بۆ بخوێنێتەوە، هەرچەندە ئەمەی زۆر چاکەزانی کەچی زیاتر و زیاتریش بەڕق و تووڕێیەوە جەختی خوێندنەوەی لە سۆنیا کرد. زۆر باشەی زانی بۆ سۆنیا ئەوەندەی لا زەحمەت و دژوارە کە لایەنی دەرونی خۆی دەربخا. زانی کە ئەم دیاردەیە چ لە ئێستا و چ لە ڕابردوودا بەشێک لە ژیانی ئەوی پێکێناوە. ڕەنگە هەر لە بچکۆلایەتیەوە واتە لەو کاتەوەی کە سۆنیا لە ناو خێزانەکەیدا و لە پاڵ باوکە نەکبەتەکەی و باوەژنە غەمگین و دێوانەکەی دەستی ڕۆژگار لە نێو مناڵی برسی و
هەراوزەنا و سەرکۆنەی دزێودا ژیا ڕەگی تیا داکوتابێ بەڵام لە هەمان کاتدا لەوە گەیشت و تەواو دڵنیا بوو کە هەرچەندە لە کاتی خوێندنەوەدا سۆنیا ئازاریە چەشت و ئەدوت ترسی شتێکی هەیە کەچی لەگەڵ ئەمانشدا و لەگەڵ ئەو هەموو غەم و خەفەتەدا کە هەیبوو سۆنیا بە ئارەزوێکی پڕ و دەردناکە و ئەیویست ئنجیلەکە بخوێنێتەوە بە تایبەتیش بۆ ئەی بخوێنێتەوە بۆ ئەوەی گوێی لێبێ بێگومان هەر ئێستایش ئیتر چیە بێ باب بێ ڕاستکۆڵنیکۆڤ ئەمانەی لە چاوی سۆنیا و لە پەشۆکانەکەیدا خوێندەوە سۆنیا بەسەر خۆی دازاڵ بوو جیرانی گەروی لە کاتی یەکەم خوێندنەوەی ئاەتەکاندا وەلانا و کەوتە خوێندنەوەی فەسلی 11 ئینجیلی یوحەنە تا گەیشتە ئاەتی 19 کاڵێ گەلێک لە جوولەکەکان هاتبوونە لای مرتا و مریەم بۆی پرسە و سەرخۆشی مەرگی براکانی لێ بکەن کە مرتا بیستی مەسیح دێ بۆ پێشوازی لێکردنی ڕۆشت و مریەم لە ماڵدا مایەوە مرتا بە مەسیحی وت بەڕێز ئەگەر تۆ لێرە بوویتایە براکەم نامرد بەڵام ئێستایش هەر ئەوە زانم کە تۆ چی لە خوددا بخوازیت خوا پێتێ بەخشێ لێرەدا سۆنیا وەستا چونکە هەم شەرم دایگرتە بوو هەم دەنگی ئەلەرزی و ئەیبڕی پاشان دەستی پێکردەوتی ئیساوتی براکەت هەڵستێتەوە مرتاوتی ئەزانم لە قیامەتدا لە ڕۆژی دواییدا هەڵسێتەوە ئیساوتی من خۆم ڕۆژی دواییم و ژیانم هەر کەس بڕوا بە من بێنێ ئەگەر مردویش بێ زیندوو بێتەوە هەر کەسێکیش زیندوو بێت و بڕوا بە من بێنێ هەرگیز نامرێ ئایا تۆ بڕوات بەمە هەیە ژنەوتی لێرەدا سۆنیا بە زەحمەت و ناخۆشیەوە هەناسەی تازە کردەوە هەر وشێکی بەتوانە و بەڕوونی وەک لە ناو خەڵکیدا دان بە گوناهی خۆی دابنێ دەستی کردەوە خوێندنەوە مەرتاوتی بەڵێ گەورم من بڕوادارم تۆ مەسیحی کوڕی خودایت کە ڕەوانەی دنیا کراویت سۆنیا چرکێک وەستا و ویستی سەیری ڕاستکۆڵنیکۆڤ بکە وەلێ خێرا خۆی گرتەوە و کەوتەوە خوێندنەوە ڕاستکۆڵنیکۆڤ بێ جوڵت دانیشتە بوو بێ ئەوەی ڕووەر بجێڕێ لە کاتێکدا کە پاڵی بە مێزەکەوەدا بوو لە سوچێکی ڕوانی و گوێی تەکاندبوو تا گەیشتە ئاەتی 32 کاڵێ مریەم کە گەیشتە و شوێنەی ئیسای لێبوو بەسەر قاچی داکەوت و پێیوت گەورم ئەگەر لێرە بوویتایە براکەم نامرد ئیسا کە بەو گریانە و ئەوی بینی و جوولەکەکانیش کە لەگەڵی داهاتبوون گیانی هاتە جۆش و خۆشوتی لەکوێداتان ناوە وتیان بەڕێز وەرە و تەماشای بکە ئیسا گریا جوولەکەکان وتیان بڕوانن چەندی خۆشویستووە هەندێکیشیان وتیان ئەمەی کە کوێری چاگە کردەوە نەیتوانی فەرمانی نەمردنی ئەم پیاوە بدا ڕاستکۆڵنیکۆڤ گەڕایە و لای سۆنیا و بەشپرزەی لێڕوانی بەڵێ هەروایە بەڕاستیش سۆنیا هەموو لەشی کەوت بۆ لەرزین و مچڕکی پێدا هات ڕاستکۆڵنیکۆڤ چاوەڕێی ئەمە بوو سۆنیا لە خوێندنەوەکەیدا لەو چیرۆکە نزیکە کەوتەوە کەمانای معجیزەیەکی گەورە و بێوێنەی لە خۆ گرت بوو هەستی سەرکەوتنێکی مەزندای گرت بوو لەرینەوەی دەنگی لە زرنگانەوەی کانزایە کەچوو خۆشی و سەروەرێکی لێ هەڵسا کە توانایەکی تایبەتی پێبەخشی ئەدوت دێڕەکانی پێشچاوی تێکە چڕژەن چونکە بەرچاوی ڕەشە بوو وەلێ ئەوەی ئەی خوێندەوە لەبەری بوو لە دوایەتدا ئەو کەسەی توانی چاوی کوێر چاو بکاتەوە سۆنیا دەنگی نزم کرد زۆر بە گەرمی بەرجەستەی گومان و سەرزەنشتی ئەو کەسە بێ بڕوا و ئەو جوولەکی کوێرانەی کرد کە هەر ئێستا واتە لە دوای ئەو چرکە ساتەوە وەگەوانەی هەورەتریش قەلیانەدا ئەکەونە سەرزەوی ئەگرین و ئیمانەهێنن سۆنیا حەزیە کرد کە ئەوی نابینا و بێ بڕوا ئێستا گوێی لێبێ بڕوا بێنێ بەڵێ هەر ئێستا وای لێبێ سۆنیا لە خۆشی ئەم چاوەڕوانیەدا هەموو گیانی ئەلەرزی ئیسایش کە لە خۆی داگەلێک بێزار بوو هاتە نزیک گۆڕەکەوە گۆڕەکەش کەوتێکی بچکۆلە بوو بەردێکی نرا بۆ سەر ئیساوتی بەردەکە لادەن مرتای خوشکی مردووەکەوتی گەورم ئێستا ئەو بۆنی کردووە چونکە 4 ڕۆژە نێژراوە سۆنیا زیاتر دانی بە وشەی چوارەکە دانا و کەوتەوە خوێندنەوە ئیسای ژوتی بۆ پێم نەوتیت ئەگەر بڕوا بێنیت شکۆمەندی خواوەند ئەبینی پاشان بەردەکان لەسەر کوونەکە لابرد ئیسا چاوی لە ئاسمان بڕیوتی باوکە سوپاس دەکەم کە گوێت لێگرتم ئەمزانی تۆ هەمیشە گوێ لە قسەمەگریت بەڵام لەبەر خاتری ئەمانەی لێرن ئەمەموت بۆ ئەوەی بڕوا بهێنن
کە من ڕەوانەکراوی لای تۆم کە عیسا ئەمەیوت بە دەنگی بەرز هاواری کرد ئیلیازەر وەرە دەرەوە ڕاز مردۆکە هاتە دەرێ. سۆنیا لە کاتێکدا کە گیانی ئەلەرزی و مچڕکی پێداهات بەخۆشی و سەرکەوتنەوە وشەکانی خوێندەوە ئەدوت ئەوەی کەی خوێنێتەوە بە چاویش ئەیبینێ. دەست و پێی لە کفنەوە پێچرا بوو دەم و چاویشی بە دەستماڵێک. ئیسا پێیوتن بیکەنەوە تا بڕوە. گەلێک لەو جوولەکانەی لەگەڵ مریەم دەهاتبوون کە کارەکەی ئیسایان بینی باوەڕیان پێهێنا. سۆنیا لەوە زیاتر چیتری نەخوێندەوە و نەیشێتوانی بیخوێنێتەوە. ئینجیلەکەی داخست و خێرا لەسەر کورسیەکە هەستا بە چەند وشێکی دابڕ و دڵکارانە کەوتە ورتەوتی هەستانەوەی ئیلیارس تەواو بوو. سۆنیا بێجوڵە ڕووی وەرگێڕا بوو وەستا وەگەوەی نەوێرێت یان شەرم لە ڕوانینی ڕاستکۆڵنیکۆف بکە وابوو. هێشتا هەر ئەلەرزی مۆمی ناو مۆمدانەکە لە کۆتاییدا بوو. لەو ژوورە هەژارانەیەدا هێشتا ڕووناکی ئەدایە سەر بکوژێک و سۆزانیەک کە بە شێوەیەکی سەرنجڕاکێش و سیر لە دەوری کتێبی نەمر کۆببوونەوە. 5 دقیقە یان زیاتر تێپەڕی لە پڕا ڕاستکۆڵنیکۆف ناوچاوی پێکادا و لە سۆنیا نزیکەوتەوە. بە دەنگی بەرزوتی من هاتووم لە باری کارێکە و لەگەڵ تا بدوێم. کچە بێدەنگ چاوی تێبڕی. ڕوانی نەکەی ڕاستکۆڵنیکۆف گەلێک وشک و هیچ مانایەکی تیانە ئەبینرا. وتی ئەمڕۆ من وازم لە کەس و کارم هێنا دایکم و خوشکم من ئیدی ناگەڕێمەوە بۆلایەن بە تەواوی پەیوەندیم لەگەڵیانە بڕی. سۆنیا بە سەرسامی و پرسی بۆ؟ ئەو دیمانەی کەمێک لەمە بەر لەگەڵ دایک و خوشکی ڕاستکۆڵنیکۆفدا کردبووی کاریگەرێکی هێن لە ڕادەبەدەری لەسەردانا بوو کە خۆشی نێتوانی دیاری بکە بۆیە هەواڵی ئەو پەیوەندی بڕینەی زۆر بەلاوە سیر بوو. لاوەکە لە سەرقسەکانی ڕۆشتوتی ئێستا من هەر تۆم هەیە وەرە با پێکەوە بڕۆین من هاتوومە تەلات ئێمە هەردووکمان نەفرەت لێکراوین وەرە با پێکەوە بڕۆین. چاوی ڕاستکۆڵنیکۆف ئەبریسکایە و سۆنیا لەگەڵ خۆیدا کەوتە قسەوتی بەڕاست هەر لە شێتە چێ. پاشان هەنگاوێکی بۆ دواوە ناو بەترسەوتی بۆ کوێ بچین. ڕاستکۆڵنیکۆڤتی من چوزانم تەنیا ئەوەندە زانم کە من و تۆ یەک ڕێگامان هەیە لەمە تەواو دڵنیام و هیچی دی هاو ئامانجیشین. سۆنیا لێ ڕوانی و لە هیچ تێناگەیشت تەنیا ئەوەیە زانی کە ڕاستکۆڵنیکۆف گەلێک داما و ئەو پەڕی بەدبەختە. لاوەکە بەردەوام بووتی هیچ کامێک لەوانە ناتوانێت لە تۆ تێبگات تەنانەت ئەگەر زۆر هەوڵی تێگەیاندنیشیان بدەیت بەڵام من لێت گەیشتوم پێویستم پێتە و هەر لەبەر ئەمێش هاتوومە تەلات. سۆنیا لەبەر خۆتی لێت تێناگەم. ڕاستکۆڵنیکۆڤتی دوایی تێگەیت بۆ تۆیش وەک منت نەکردووە تۆیش لە یاسا دەرچوویت و توانیشت پێشێلی بکەی تۆ خۆت کوشتووە ژیانی خۆتت داوە بە ئاودا ژیانی خۆت وەلێ جیاوازی نییە تۆ توانی بە عەقڵ و ڕوحت بژی وەلێ ئەنجامت بەرەو مەیدانی سنایە بەڵام تۆ بەرگە ناگری ئەگەر بە تەنیایش بمێنیتەوە شێتە بی منیش هەروە تۆ ئێستا لەوە چیت عەقڵت لە دەستدا بێ کەواتە بۆ بڕیار نەدەین ئەبێت پێکەوە بە ڕێگایەکدا بڕۆین با بڕۆین. سۆنیا کە لە قسەکانی ڕاستکۆڵنیکۆف بە تەواوی سەراسیمە بووتی بۆ تۆ بۆ ئاڵیت؟ ڕاستکۆڵنیکۆڤتی بۆ لەبەرەوەی نابێت هەر ئاوە بمێنیتەوە لەبەر ئەمە ئاخرە بێت دڵکارانە و بەدیدێکی کراوە بڕیار بدەیت و چارێک بدۆزیتەوە نەک وەک مناڵ بگریت و هاوار بکەیت کە خوا ناهێڵێت. باشە ئەگەر بەیانی تۆیان برد بۆ خستەخانە چی ئەبێ؟ ئەویتر کە ئاوەزی ناجۆرە و نەخۆشی سیلی لەگەڵدایە و بەم زوانە ئەمرێ ئەی مناڵەکان چۆن بۆ پۆلێچکایش نامرێ بۆ تۆ هەر لێرە لە گۆشە و کەناری شقامەکاندا مناڵانێکت نەدیوە کە دایکیان بۆ دەرۆزەکردنی ناردبن. من ئەزانم ئەو دایکانە لە چۆ چۆنەژین لەم ژینگەیەدا مناڵ ناتوانێت وەک مناڵ بژی لێرە مناڵی 7 ساڵان بەرەڵاو دز دەرەچن ئەگەرچی مناڵ وێنەیەکی مەسیحە فریشتەی خۆیان لەگەڵدایە. ئیسا فەرمێتی ڕێزیان لێ بگرن و خۆشتان بوێن چونکە ئەوان ئایندەی مرۆڤایەتین. سۆنیا کە خۆ بەخۆ گریا و بەتوندی دەستی هەڵەگڵۆفت دووبارەی کردەوتی باشە چی بکەین؟ چی؟ ڕاستکۆڵنیکۆڤتی چی بکەین؟ ئەوەی کە بێت بشکێت پێویستە یەک جار و بۆ هەتا بشکێنرێت ئەماکەین و ئازارەکەی چێژین. چۆن؟ تێناگەیت؟ دوایی تێگەیت. ئازادی و دەسەڵات گرنگە بەسەر هەموو بوونەوەرە لاوازەکاندا بەسەر ئەم لایەنەی مێرولەکاندا. ئەمە ئامانجە لەبیرت نەچێ ئەمە دواوشەیە کە پێتیڵێم ئەگەر سبەی نەهاتم خۆت هەموو شتێک
ئەبیستیت و ئەو ساقسەکانت بیر بکەوێتەوە. پاشانی ڕۆژێک دوای ساڵانێک بە درێژایی تەمەەن لەوە گەیت کە مەبەستم چی بووە. ئەگەریش بەیانی هاتم پێ دەڵێم چێلیزاڤێتای کوشتووە، خوات لەگەڵ. سۆنیا لە ترسا لەرزی و لە حاڵێکدا کە مچڕک بەلەشی داگەڕا تەماشای ڕاستکۆڵنیکۆفی کردوتی بەڕاست تۆ زانی چێ کوشتێتی؟ ڕاستکۆڵنیکۆڤوتی ئەی زانم و ئەیشیلەم بە تۆ، تەنیا بە تۆ. من تۆم دەستنیشان کردبووە، بۆ نەهاتوومە تەلات داوای لێبوردن لێ بکەم، بەڵکو تەنیا بۆ درکاندنی مەبەستەکە. ماوەیەکە تۆم بۆ ئەوە دەستنیشان کردووە کە ئەو شتت پێ بڵێم. هەر لەو کاتەوە کە باوکت لەباری تۆ قسەی لەگەڵدا ئەکردم و هێشتا لیزابێت تا زیندوو بوو، من بیرم لەمە کردبووە، خوات لەگەڵ، تەوقەم لەگەڵدا مەکە تا بەیانی. ڕاستکۆڵنیکۆف چوە دەرەوە. سۆنیا وای تەماشا کرد ئەتوت لە شێتە گەڕوانێ، وە لێ خۆشی لە شێتیە کرد و هەستیش پێ کرد، سەری گێژیە خوارد. خوایە ئەو چۆن ئەزانێ کێ لیزابێتای کوشتووە؟ ئەم قسانی ئەو چمانایەکیان هەیە، سەیرە، زۆر سەیرە. بەهەرحاڵ بە عەقڵیدا نەچوو، نا بە هیچ جۆرێک. ئاخ دیارە ئەو زۆر بەدبەختە، وازی لە دایک و خوشکی هێناوە. بۆ چی ڕووی داوە؟ چ بڕیارێکی داوە؟ بەڕاست ڕاستکۆڵنیکۆف چی پێوت؟ پێی ماچ کردوتی بەڵێ ئەوەی بە ئاشکراوت کە ئەو ناتوانێت بەبێ من بژی. ئەخوایە. بە درێژایی ئەو شەوە سۆنیا لەرز و تا دایگرت بوو. هەندێک جار لە خەو ڕاست دەبووە ئەگریا، دەستی هەڵەگڵۆفت و جاری تریش سەر لە نوێ ئەکەوتەوە. نێو خەوێکی بیمارانە بوو. پۆلێچکا و کاترینا ئیڤانۆڤنا و لیزاڤێتا و خوێندنەوەی ئینجیل و ئەو ئەوی بە ڕەنگی پەڕی و دەم و چاوی ئاگرینەوە لە خەونی دابینی کە پێی ماچەکە تۆڵێت. ئەخوایە. لە پشت دەرگاکەوە لای ڕاست لە دوای هەمان ئەو دەرگایە و کەماڵەکەی سۆنیایی لە ماڵی خات و گرتۆت ڕسیێڵخ جیا کردەوە ژوورێکە بوو. ماوەیەک بوو چۆڵ و بەشێک بوو لە خانوەکەی خات و ڕسیێڵخ کە بەکرێدا. بۆ ئەو مەبەستە ئاگاداری و پۆستەری بە دەرگای هاتنە ژوورەوە و شوشەی ئەو پەنجەرانەوە نابوو کە بەسەر ڕووبارەکەدا ئەیانڕوانی. سۆنیا دەمێک بوو کە ئەو ژوورە بەخاڵی و بێکرێ گرتە بزانێ، وەلێ بە درێژای و قسانی لەگەڵ ڕاستکۆڵنیکۆفدا کردبیان. لە پشت دەرگای ژوورە چۆڵەکەوە جەنابی سفیدریگایلۆڤ وەستا بوو و گوێی گرتبوو. کە ڕاستکۆڵنیکۆف چوە دەرێ، سفیدریگایلۆڤ وەستا و بیری کردە و لەسەر نوکی پەنجە گەڕایەوە ژوورەکەی خۆی. کورسێکی ناو بێدەنگ لەبەر ئەو دەرگایە داینا کە چووە سەر ژوورەکەی سۆنیا. گفتوگۆکەی زۆر خۆش و سەرنجڕاکێش هاتە پێش چاو. ئەمەندەی لاخۆش بوو کورسەکەی بۆ ئەوە هێنا کە دوایی با بڵێن بەیانی جارێکی تر تووشی ناڕەحەتی نەبێت و سەعاتێک بە پێوە بۆستێ، بەڵکو بارێکی ئاسانتر بۆ خۆی فراهم بێنێت و چێژ خۆشیەکە فراوان و کامەڵتر بێ. کە بەیانی ڕۆژی دوایی لە سەعات 11 ڕێکدا ڕاستکۆڵنیکۆف گەیشتە بەشی پۆلیس و لە نووسنگەی لێکۆڵینەوەدا داوای کرد هاتنەکەی بە پۆرفێری پێترۆڤیچ ڕابگەێنن. زۆر سێری پێهات کە تا ماوەی کەس پێشوازی لێ نەکرد. نزیکەی 10 دەقیقە تێپەڕی تا بانکرا. ئەو وا بەتەما بوو زۆر زوو بەدەنگیەوە بێن. لە ژووری چاوەڕوانێکەدا وەستا بوو. خەڵکی بە بەردەمیدا ئاهاتن و ئەچوون و پێناچوو مەبەستیان بێ. لە ژوورێکی تردا کە لە ژووری نووسنگەکەیە کرد، چەند نووسەرێک دانیشت بوون و شتیانە نووسی. دیار بوو هیچ جێکێک لەوانە نەیانەزانی ڕاستکۆڵنیکۆف چێ و چییە.
ڕاستکۆڵنیکۆف بە دوودڵی و گومانەوە چاوی بە دەوری خۆی داگیڕا بۆی بزانێ هەواڵگرێک یان سیخورێک لەو ناوەدا نییە کە چاودێری ئەمکە نەوەکە هەڵبێ وەلێ هیچی لەو بابەتی نەدی تەنیا کارمەندی بچووکیە بینی کە سەرگەرمی کاری خۆیان و هەندێک کەسی تر وەلێ کەس گەنترین کاری بەو نەبوو بە جۆرێک کە ئیتوانی بە ئارەزوی خۆی بۆ هەر جێگایەک پێ بڕوە تا هات بیرێک زیاتر و زیاتر لەسەریدا ڕەگیدا کوتە بیری ئەوەی ئەو پیاوە بەنهێنی دوێنێکات وت تارمایە و لە ژێرزەی و هەڵتۆقیەوە بەڕاستی هەموو شتێکی دیبوو هەموو شتێکی زانی خۆگەر وا بواە ئەیان هێشت ئەو واتە ڕاستکۆڵنیکۆف ئاوا لێرانەدا ئاسوودە بوەستێت و چاوەڕوان بێ ئایا لێگەڕان تا سعات 11 چاوەڕێ بکەن تار کاتێک دڵی ویستی بە ئارەزوی خۆی بێت بۆ لایەن ڕەنگە و کەسە تا ئێستا هەواڵەکەی نەگەیان دەبێ یان هەر لە بنەڕەتەوە شتێک نازانێت و بە چاوی خۆی هیچی نەدیوە جا چۆن ئەبوو بیبینێت کەواتاشێت ڕووداوەکەی دوێنێ شەو کە بەسەریدا یعنی بەسەر ڕاستکۆڵنیکۆف دەهات بێجگە لە تارمای و خەونێک چیتر نەبوو بێت و تەنیا خەیاڵی نەخۆش و دەمارگیریەکەی ئەم ئاوا گەورە و گرنگی کردبێ ئەم هەستە لە دوێنێشەوە خۆی بەسەر بیری ڕاستکۆڵنیکۆفدا سەپاندبوو لەو کاتەوە کە تەس و نائومێدێکی زۆری تێگەڕا بوو کە ئێستا هەموو ئەو شتانەی لە بیری خۆی داشەن و کەوە کرد و خۆی بۆ جەنگێکی تازە ئامادە کرد لە ناکاوێکدا هەستی کرد ئەلەرزێ ئەم لەرزینە تەواو خرۆشاندی چونکە وای لێکدایەوە لە ترسی ڕوبەڕووبوونەتی لەگەڵ پۆرفیری پیترۆڤیچی نەفرەتیدا لە هەموو ناخۆشتر بۆی ئەوە بوو جارێکی دی لەگەڵ ئەو زەلامەدا ڕوبەڕوو بێتەوە هەستیە کرد ڕقێکی بێئەندازەی لێتی و ترسی ئەوەی بوو ئەو ڕقە زۆرە ببێتە هۆی ئەوەی کە خۆی تێوە بگلێنێت خەستی ڕقەکەی لەرزینەکەی نەهێشت ڕاستکۆڵنیکۆف خۆی ئامادە کرد تا بە قیافەیەکی سارد و جەسوورانەوە بڕواتە ژوورەکە بڕیاریشیدا تا بتوانێت بێدەنگ و هێور بێت و هەرچۆنێک بوو ئەم جارە بەسەر ئارە زۆر نەخۆش و دەمارگیریەکەی خۆی دازاڵ بێ ڕێک لەو چرکە ساتەدا بۆ لای پۆرفیری پیترۆڤیچیان بان کرد لەو کاتەدا پۆرفیری پیترۆڤیچ بەتەنیا لە ژووری نووسینگەکەیدا بوو ژوورەکەی نەبچووک بوو نەگەورە لە بەرامبەر قەنەفێکدا کە بەم شەمایەک باندرا بوو مێزێکی گەورەی نووسین بەرچاوە کەوت لە سوچێکیشدا دۆڵابێک و چەند کورسێک گیان هەموو ئەمانە مڵکی دەوڵەت و لە دارێکی زەردی وارنیش کرا و دروستکرا بوو لە سوچێکی تردا لە دیواری دواوە یان باشترە بڵێن لەو تیغەی لە کۆتایی ژوورەکەدایە دەرگایەکی داخراو هەیە لەو لاترەوە لە پشت تیغەکەوە ئەبوو ژووری تر هەبێ هەر کە ڕاستکۆڵنیکۆف چووناوە پۆرفیری پیترۆڤیچ یەکسەر ئەو دەرگای داخست کە لێوە چوو بۆ ژوورێ و هەردووکیان بە تەنیامانەوە پۆرفیری بە ڕووی خۆش و پێشوازێکی گەرمەوە خۆی بۆ میوانەکەی دەرخست بەڵام هەردوای چەند دەقیقەیەک ڕاستکۆڵنیکۆف بەپێی هەندێک نیشانە و بەڵگەلەوە تێگەیشت کە پۆرفیری پەشۆکاوە وەگەوەی لە پرێکدا لە بیرکردنەوەیان کردبێ یان بە سەرکارێکی تایبەتی و نهێنیەوە بووبێ پۆرفیری دەستی بەرەو لای میوانەکەی درێژ کردوتی بەه گەورە بەڕێز ئاخری تۆیش لەم ناوە هاتیت باشە بەڕێز فەرمودا بنیشە ڕەنگە پێت خۆش نەبێ بە ناوی قوربان و گەورە و بەڕێزەوە بانگت بکەم داوای لێبوردن لێکم ئەمە بەبێ ئەدەبی و زۆر خۆیانە مەزانە فەرموو لەسەر قەنەفەکەدا بنیشە ڕاستکۆڵنیکۆف بێەوەی چاوی لەسەر هەڵبگرێ دانیشت واژەکانی لەم ناو هاتن و داوای لێبوردنکردن لە بەکارهێنانی زمانی خۆیانە و یەک دوو شەی فەڕەنسی و شتانی تریش هەموو نیشانێکی ئاشکرا بوون لە پڕێکیشدا بە دوودلیەوە بیری کەوتەوە ئەو هەردوو دەستی بۆلام درێژ کرد بەڵام هیچیانی نەدامێ و کێشانیەوە هەردووکیان لە چاودێریکردنیەکە بوون بەڵام کەنیگەیان بەریەکدی کەوت هەردووکیان بە خێرایی بروسکە بۆ لایەکی تر ئەیان گوێزایەوە ڕاستکۆڵنیکۆڤتی من لەبارەی ساعاتەکەەوە نامەیەکم بۆ هێناویت فەرموو بیبینە بزانە باش نووسراوە یانە بێت جارێکتر بینوسمەوە پۆرفیری پیترۆڤیچ وەگەوەی پەلەی ڕۆشنی بێوتی چی نامە؟ بەڵێ نیگەران مەبە هەروایە دوایەم قسانە نامەکەی لێوەرگرت و خوێندیەوە لەگەڵ خستنە سەرمێزی نامەکەدا بە هەمان پەلەپەلی پێشوتی باشە هەر ئەمەیە و هیچی تری ناوێ ئەوسا دوای چرکە ساتێک لە کاتێکدا کە دەربارەی کارێکی دیە دووە دووبارە نامەکەی لە سەرمێزە کاڵگرت و خستێ سەرمێزی نووسینەکە ڕاستکۆڵنیکۆف کەوتەوە قسەکردنەوەتی وابزانم دوێنێ تۆ ئەدویست لە من بەڕەسمی لەبارەی ناسیاویم لەگەڵ ژنە کوژراوەکەدا پرسیار بکەی لەو کاتەدا کتۆپڕ وەک بروسکەوەی بە بیرداهات
کە بۆ هەر لە خۆمەوەشەی وابزانم بەکارێنا بەڵام هەرزوویش وەک بروسکە بیرێکی تری بەسەرداهات باشە جا بۆ ئەوەندە لەوشەی وابزانم بترسم لە پرێکدا هەستی کرد پەیوەندیکردنی بە پۆرفیریە و ئەم چەند قسە و یەک دوونیگایە لێکادا هەموو ئەم دڵە ڕاوکێ و ترسەی لێکەوتۆتەوە بارێکی گەلێک ترسناکە دەمارم ئەهاڕێ و نیگەرانیم ڕوو لە زیادیە چ بەدبەختیەکە ئێدی هەر ناتوانم زمان هەڵبێنمەوە ڕاستێکە نەڵێم جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی 46 پۆرفیری پیترۆڤیچ بێ هیچ ئامانجێکی گچکە بە بەردەمێزی نووسینەکەی داهاتوە چوو جارێک بەرەو پەنجەرەکە و جارێکی تر بەرەو خانێک کتێبەکان و دیسانەوە بەرەو مێزی نووسینەکەی ئەڕۆیشت هەندێک جاریش لە نیگای ڕاستکۆڵنیکۆف ڕایە کرد یانەوەستا و بە وردی لێ ڕامە پاشان کەوتەورتەورتوتی بەڵێ نیگەران مەبە پەلەمان نییە دەرفەتمان لە بەردەستدایە لەو کاتەدا لەشی بچکۆلە و قەڵە و خڕی کە وەک تۆپ بە هەموو لایەکدا سوڕا لە هەر سوچ و قوشبنێکی ژووری و دیوارەکاندا خولیە خوارد دیمەنێکی زۆر سەیری دابووە جگەرەیەکی بۆ میوانەکەی دەرهێناوتی دەرفەتمان زۆرە تۆشگەرەکێشی خۆتەتە ئەزانیت من لێرەدا پێشوازی لە تۆکەم لەگەڵەوەدا کە ماڵەکەم لەوێن دەر لە پشت ئەو دیوارەوەیە ماڵێکی دەوڵەتیە وەلێ جارە لە شوێنێکی ترم ئەبێ لێرە چاک بکرێتەوە گۆڕانی تێدا بکرێت تا ڕادێک ئێستا لە تەواوبووندایە ئەزانیت لە ڕاستیدا خانووی دەوڵەتی شتێکی باشە وایە تۆڵێ چی ڕاستکۆڵنیکۆف بە تەوسەوە لێی ڕوانی وتی بەڵێ شتێکی باشە ئەم دووبارەکردنەوە گەوجانەی ئەو وشە بێمانایەنە کە گوایە خانووی دەوڵەتی شتێکی باشە لەگەڵ ئەو ڕوانینە پڕ لە ڕاز و جددی و ڕامانانەی بۆ میوانەکەیە کرد گەلێک لە یەکدی جیاواز بوون هەر ئەمە ڕقی ڕاستکۆڵنیکۆفی زیاد لە جاران هەڵسان بە جۆرێک کە ئیدینەی توانی لەو خۆ هەڵنان و گاڵتەجاڕیە چاو پۆشێ بۆی لە پڕێکدا بڕوانینێکی بێ ئەدەبانە کە پێچ و چێژی لێ ببینێ پرسی ئەزانیت گوایە یاسایەکی دادوەری هەیە واتە شێوازێکی دادوەری بۆ هەموو لێکۆڵەرەوەکان کە یەکەم جار لە دوورە واتە لە مەبەستی بێهودەوە دەست بە پرسیارەکەن تەنانەت لە مەبەستی گرنگ بەڵام تەواو نامە و سەیر بۆەوەی ئەو کەسەی لێکۆڵینەوەی لەگەڵدا کەندڵنیا بێ یان باشتری بڵێن بێ ئاگای بکەن و پاشان کت و پڕ و بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و پرسیارێکی مەترسیداری لێ بکەن و بیپێکن وانە لەم لایەنەوە ئەڵێت لە هەموو یاسا و دەستورەکاندا جەخت لەسەر ئەماکرێت و پەیڕەوی لێکرێ پۆرفیری پیترۆڤیچ وتی بەڵێ تۆ چۆنی لێکە دەیتەوە کەمە قسەم لەسەر مڵکی دەوڵە دەکرد بەڵێ بەدەم ئەم قسانەوە پۆرفیری پیترۆڤیچ پێڵووی لێک نزی خستەوە و چاوی داگرت حاڵەتێکی خۆش و فری و دەرانە بەڕوێ دەرکەوت و چینەکانی تەوێڵی ڕێک بوونەوە چاوی جوان و هەموو دەمون چاوی کرایەوە لە کاتێکدا کە ڕاستە خۆ چاوی لە چاوی ڕاستکۆڵنیکۆف بڕی قاقایەکی تووڕێی دۆر و درێژی کرد ڕاستکۆڵنیکۆفیش سەرەتا هەوڵی کەمێک پێکەنینیدا وەلێ کە پۆرفیری زانی ئەوێت پێبکەنێ قاقایەکی هێن بەرزی لێدا کە ڕەنگی سوور بووە لە پرێکدا بێزاری ڕاستکۆڵنیکۆفیش ئەوەندە پەرەیسەن کە هەر جۆرە خۆپارێزێکی لە دەستدا وازی لە پێکەنین هێنا برۆی هاتنەوە یەک و بۆ ماوەیەک بەڕقەوە لە پۆرفیری ڕوانی بە درێژایی قاقای پێکەنینەکەی کە ئەدوت هەر بەدەستیان قەز نایبڕێتەوە ڕوانینەکەی بەردەوام بوو دیار بوو هەردووکیان بێ دەربەستن وا دەرەکەوت پۆرفیری پیترۆڤیچ باشکرا گاڵتەبی میوانەکەی خۆیەکە لەگەڵەوەشدا کە ئەیبینی میوانەکە نەفرەتی لە پێکەنینەکەی دێ کەچی ئەو بەمە بێتاقەت نابوو شتێکی دی کە بۆ ڕاستکۆڵنیکۆف مای سەرنجدان بوو ئەو ئەیزانی پۆرفیری پیترۆڤیچ کەمێک لەمەوبەر نەشڵەژا و نەبێتاقەت بۆ بەڵکو خۆی واتە ڕاستکۆڵنیکۆف لە داوەکە کەوتووە زانی لەو لایەنەوە بێگومان شتێک واتە مەبەستێکەیە کە ئەم پێی نازانێ ڕەنگە هەموو شتێک ئامادەکرابێت و هەنووکە و هەر لە چرکە ساتێکدا ئاشکرا ببێت و بەسەری ئەمدا بشکێ ڕاستکۆڵنیکۆف
زوو لە مەبەستەکە گەیشت لە جێگاکەی هەستا کڵاوەکەی گرتە دەست و بە دەنگێکی تەواو تووڕە و یەکلای کەرەوە دەستی پێکردوتی پۆرفیری پیترۆڤیچ تۆ دوێنێ بە حەزەوە داوت کرد بۆ لێپرسینەوەم بێم بۆلات جەختی لەسەر وشەی لێپرسینەوە کرد وا من هاتووم و ئەگەر پرسیارێکت هەیە بیکە ئاگینا ڕێگام بدە بڕۆم کاتم نییە و کارم هەیە ئەبێت بچم بۆ ناشتنی ئەو کارمەندەی کەوتو بە ژێرپێی ئەسپەکانەوە تۆش ئەیناسی لە زیادکردنی دواڕستەکەی ڕاستکۆڵنیکۆف ڕقی هێستا و بە تووڕەیی زیاترەوتی من لە گشت ئەم شتانە بێزار بووم تێگەیت ماوەیەکیشە وام لێ هاتووە تا ڕادێک نەخۆشیەکەیشم هەر پەیوەندی بەوە هەیە بە کورتی هەستی کرد ئەو ڕستەی پەیوەندی بە نەخۆشیەوە هەیە تەواو لە جێی خۆی دانیە دەنگی لێ هەڵبڕیوتی بە کورتی داوات لێکەم پرسیارەکانت بکەیت یان ڕێگای ڕۆشتنم پێ بدە هۆگەرەتەوێ پرسیاریش بکەیت بە هیچ جۆرەك نابێ پێچەوانەی یاسا و ڕێسا بێ ئەگینا وەڵام نادەمەوە بۆی ئەڵێم خوات لەگەڵ چونکە من و تۆ ناتوانین هیچ کارێک بکەین پۆرفیری پیترۆڤیچ لە پراکەوتە پەلەقاژە و زوو زمانی گۆڕی بێ ئەوەی ئیتر پێ بکەنێوتی خوایە ئەوە تۆ چیتە آخر چیت لێ پرسم تکات لێکەم ناڕەحەت نەبی بەدەم قسەکانە و لە ناو ژوورەکەدا هەر ئەم لاو ئەولایە کرد و هەندێک جاریش لە ڕاستکۆڵنیکۆڤە پاڕایەوە کە دابنێشێتەوەی وت هێشتا زووە کاتمان لەبەردەستدایە هەموو ئەمانەیش بێهودەن بە پێچەوانەوە بەم سەردانت گەلێک خۆشحاڵم من وەک میوانێکی خۆم پێشوازی لێکەم ئەو پێکەنینە نەفرەتیش بەڕێز رادیۆن ڕۆمانۆڤیچ داوای لێبوردن لێکەم رادیۆن ڕۆمانۆڤیچ ناوەکەتم بەڕاستی وتووە من کابرایەکی تووڕم تۆ بە سەرنجە وردەکەت منت هێنایە پێکەنین هەندێک جار بەڕاستی وەک داری بی ئەلەرزم و لەرزینەکەم زیاد لە نیو سەعات دەخایەنێ زوو پێکەنی نامگرێ بەم لە شولارەیشمەوە ترسم ڕۆژێک لە پرێکدا دڵم بوەستێ ئاخر بۆ دانانیشی بەڕێست کات لێکم دابنیشیت ئەگینا بە زویرت تێگەم ڕاستکۆڵنیکۆف کە هێشتا ڕقەکەی نەڕەوی بووە و برۆی هێنابوونەوە یەک بێدەنگ گوێی گرتە بوو کون پشکنیە کرد دانیشت بەڵام کڵاوەکەی هەر بەدەستەوە بوو پۆرفیری پیترۆڤیچ کە هێشتا ئەمسەر و ئەوسەری ژوورەکەیە کرد و وەک پێشتر نێویست ڕوانینەکەی بەڕوانینی میوانەکەی بکەوێ کەوتەوە خەوتنوتی رادیۆن ڕۆمانۆڤیچ عزیز ئەمەوێت لەبارەی ڕەوشت و خوی خۆمەوە شتێکت پێ بڵێم ئەزانیت من تا ئێستاش نەم نەهێنا و کەسێکم نەتێکەڵی خەڵکە بوو و نەناسراوم بێجگە لەمانە مرۆڤێکی تەواو کامڵم مرۆڤێکی چەقبەستوی لاکەوتە و ئایا تۆ سەرنجیەوە داوە رادیۆن ڕۆمانۆڤیچ کە لێرە واتە لە رووسیا ئێمەدا لە هەمووش زیاتر لە ئەنجومەنەکانی پترۆسبۆرگماندا ئەگەر دوو مرۆڤی بە ئاوەز کە هێشتا بەچاکی نەبوونەتە هاوڕێ یەکتری بەڵام با بڵێن ڕێز لە یەکدیەگرن وەک من و تۆ ئەگەر پێک بگەن بۆ ماوەی نیو سعاتی تەواو ناتوانن بابەتێک بدۆزنەوە قسەی لەسەر بکەن بەرامبەر بە یەکدی دەمیانەوێ بە تەڵی تەقی و دا ئەنیشن و هەردووکیان بێتاقەتە بن هەموو کەس بۆ خۆی باسێکی هەیەبیکە بۆ نمونە خانمەکان کەسانی تری ناو کۆمەلگا وەگەوانەی لە چینی سەرەوەدان هەمیشە بابەتی باسییان هەیە وەلێ ئەوانەی لە چینی ناوەندن وەک ئێمە هەموو شەرمن و کەمدون مەبەستم کەسانی بیرمەندە گیانەهۆی ئەمە چییە؟ نازانم کێشەی کۆمەڵایەتی هاوبەشمان نییە یان زۆر شەریفین و نامانەوێ یەکتر فریو بدەین نازانم بەڵێ ئەی تۆ ئەڵێ چی دەی ساکڵاوکت لابەرە ئەڵێ تەوێت هەر ئێستا بڕۆیت بێگومان دیاردێکی ناخۆشە بەڵام من بە پێچەوانەوە دڵخۆشم ڕاستکۆڵنیکۆف کڵاوەکەی نایەلاوە وەلێ بەڕوە گرژەکەی و بێدەنگ و بەوردی گوێی لە قسە بێسەرە و بەرەکانی پۆرفیری گرتبوو ئاخر مەبەستی چییە؟ ئایا بەڕاستی ئەوێت بەم زۆر بڵێ یەک گەمژانەی خۆی هەست و بیرم پەرد بکە پۆرفیری کە هێور ئەیڕوانی لەسەر قسەکانی ڕۆشتوتی قاوت پێشکەش ناکەم چونکە ئێرە جێگای نییە بەڵام بۆ نابێت 5 دقیقە لەگەڵ هاوڕێکدا دابنیشیت و خەمێک بەوا بدەن وەگەزانی هەموو ئەمانە ئەرکی کارن گیانەکەم لەوە زوێر نەبیت کە من بەردەوام بە ژوورەکەدا دێمەوەچم بمبەخشە گیانە بەڕاستی پێت بڵێم زۆر لەوە ترسم دڵت بڕانجێنم بەڵام ئەم جوڵانە بۆ من پێویستە بەردەوام دانیشتم و زۆر بەوە خۆشحاڵە بم کە دەرفەت لە 5 دقیقە ئەهێن و دێمەوەچم ماسیریمە ئەمەوێت بە وەرزش چارەی بکەم ئەڵێن ڕاوێشکەرانی دەوڵەت و کارمەندان و تەنانەت ڕاوێشکارە بەپایە و پلە گرنگەکان هەموو ڕۆژێک
زۆر بە ئارەزووەوە تەنافبازیەکەن. بەڵێ زانستیم سەردەمەت داوایەکە. بەڵێ وەلێ لەبارەی ئەرکی ئێرەمەوە لێکۆڵینەوە و هەموو ئەم ڕستپیاتانە کە جەنابی خۆت ئێستا دەربارەی لێکۆڵینەوە باست کرد. بەڵام حەزەکەم بزانیت رادیۆن ڕۆمانۆڤیچ گیان، ئەم لێکۆڵینەوانە جاری وا هەیە خودی لێکۆڵەرەوە زیاد لەو کەسەی لێکۆڵینەوەی لەگەڵداکە تووشی سەرگێژە بێ. لەم لایەنەوە تۆ زۆر بە ویژدان و هۆشیارانەوە ئاماژت پێکرد. ڕاستکۆلنیکۆڤ شتی وای نەوتە بوو مرۆڤ گێژە بێ، بەڕاستی گێژە بێ، بەردەوام قەوانێکە و دووبارە بێتەوە، تەواو وەک دەنگی تەپڵ هەر ئەیڵێ و ئەیلێتەوە وە لە گۆڕانێک بەدەستەوەیە، هەرچەندە ناونیشانمانە گۆڕێ. بەڵام لە کاری داوەریمانداوە خۆت زرنگانە ئاماژت پێدا، من تەواو لەگەڵ تا هاوڕام. بەڕاست حەزەکەم پێم بڵێت کام تاوانبار، تەنانەت ئەگەر نەزانترین جوتیار بێ ئەوە نازانێت کە سەرەتا بە پرسیاری بێمانە گێژێکەن و پاشان لە ناکاوێکدا یەک لە دوای یەک ئەیدەنە بەر پرسیار و بە تەپڵی سەریدا ئەکێشن. هەر بە تەپڵی سەریدا وەک جەنابتان فەرموتان. تۆ بەڕاستی وات لێکدایە و کاتێک من لەبارەی شوێن و خانی و دەوڵەتەوە دوام وات زانی تۆ کەسێکی سەیریت زۆر چاکە، بەڵام من نایکەم. بەڕاست قسە ڕاکێشە و بیرێکی دی لێکەوێتەوە. تۆ هەرێستا لەبارەی یاسا و ڕێساوە شتێکە دوت لەبیرتە لەبارەی لێکۆڵینەوە. باشە ڕێسا چییە؟ ئەزانیت لە زۆر شوێندا ڕێسا بێمانایە. هەندێک جار گفتوگۆیەکی دۆستانە بەکەڵکترا. ڕێم بدا لەم بارەوە دڵنیات کەم کە ڕێسا هەمیشە لە شوێنی خۆیدایە و بە تەواوی لەناو ناچێت. ئەمەوێت لێت بپرسم، بەڕاست ڕێسایانی چی؟ نابێت ڕێسا بەردەوام ڕێ لە لێکۆڵەرەوە بگرێ. کاری دادوەری لێکۆڵینەوە ئەگەر بتوانین ناوی بنین هونەری ئازادە یان شتێکی لەو بابەتە. پۆرفیری پیترۆڤیچ هەناسەیەکیدا هەروە بێماندوو بوون هەندێک جار ڕستەی پوچ و بێمانای ئەوت و جاری تریژ وشەی وایەوت کە لە مەتەڵە چوو لە پرێکدا دیسانەوە ئەکەوتەوە قسەی هیچ و پوچ ئیتر تا ڕادەیەک بەناو ژوورەکەدا کەوت بۆ ڕاکردن. هەنگاوە کورتەکانی تا ئاهات تیشترە کرد، بەردەوامیش چاوی بڕی بۆ زەوی، دەستی ڕاستی خست بۆ پشتی و دەستی چەپی بەردەوام ڕاوەشاند و وایە جوڵان کە بە شێوەیەکی سیر لەگەڵ وتەکانیدا ڕێک نەئەکەوت. ڕاستکۆلنیکۆڤ لە پراسەرنجیدا لەو کاتەدا کە زۆر خێرا ئاهاتوە چوو. پۆرفیری یەک دوو جار نزیک بە دەرگاکە وەستا و بۆ چرکە ساتێک گوێ قوڵاق بوو. لە دڵی خۆی داوتی تۆ بڵێ چاوەڕێیەکێک بێ. پۆرفیری کە زۆر بە سادەیەوە لە ڕاستکۆلنیکۆفی ئەڕوانی و ئەوەیش لاوەکەی خستووە گومان و دوو دڵیەوە و خۆی ئامادە کرد دیسانەوە بە گەرمی کەوتەوە قسەکردنەوەتی بەڕاستی تۆ لەسەر حەقیت کە بڕیارە یاساییەکان بەگاڵتا زانیت و قەشمەریان پێکەیت. ئەم شێوازە سایکۆلۆژیە زۆر قوڵانە بێگومان هەندێکیان نەکەمیان گەلێک جار گاڵتە جارن و ڕەنگە زۆریش بێکەڵک بن ئەگەر خۆمان بەپیتی بڕیارەکانیەوە ببەستینەوە. بەڵێ با بینەوە سەر ڕێسا چاکە ئەگەر من لە لێکۆڵینەوەی خۆمدا دەستنیشانی یەکێکم کرد جا هەر کەسێک بێ کە تاوانبارە. بەڕاست رادیۆن ڕۆمانۆڤیچ تۆ بۆ کاری مافناسی خۆت ئامادەکەیت؟ ڕاستکۆلنیکۆڤ وتی بەڵێ من یاسامە خوێن. پۆرفیری پیترۆڤیچ وتی باشە کەواتە ئەمە نمونەیەکە و بۆ ئایندێت بەکەڵکە وا تێنەگەیت من لە خۆم ڕاببینم تۆ فێریشت بکەم. آخر تۆ لەبارەی تاوانەوە وتاری سەرنج ڕاکێش ئەنووسی. نا من تەنیا ئەوەم ئەوێت لەبارەی کارەساتێکەوە کە ڕوویداوە نمونە بهێنمەوە. باشە با بڵێن ئەگەر من فلان یان فیسارم بە تاوان باردایە قەڵم بەڕاستی لە تۆ پرسم بە چ بەڵگەیەک پێشوەخت ئەو کەسە ناڕەحەت بکەم
تەنانە دەگەر چەند بەڵگەیەکیشم لەسەری هەبێ. ڕاستە من ناچارم هەندێک کەس زوو بگرم، بەڵام کەسانی تر هەن ئەشێت لەو جۆرە نەبن. بەڕاستی ئەمە وایە کەواتە وازی لێهێنم بۆ خۆی بە شاردا بگەڕێ. نا من واز دەکەم تۆ بە تەواوی لە مەبەستەکەم نەگەیت، با ڕوونتر بۆتی بڵێم. بۆ نموناگەر لە پێشوەختی پێویستە بیگرم ڕەنگە بەو کارە ئەگەر بشێن ناوی لێ بنین پەناگەیەکی ئاکاری و دەرونی بۆ دروست بکەم. تۆ پێکەنی؟ ڕاستکۆڵنیکۆف بە هیچ جۆرە خیاڵی پێکەنی نەبوو. لێوی تونە کرۆشت و نیگاگرینەکانی خۆی لە چای پۆرفیری کە لا ناخست و بەهێوری لە شوێنەکەی دادانیشت بوو. ئەمە ڕاستیەکە و لەبارەی هەندێک کەسەوە بە تایبەتی وایە، چونکە خەڵکی جۆرا و جۆرن، بەڵام شێوازی کار لەگەڵ هەمویاندا هەر یەکێکە. تۆیش ئێستا فەرمووت بەڵگاندن. گریمان بەڵگە هەیە، بەڵام براجان بەڵگە زۆر جار دووسەری هەیە. آخر من داوەری لێکۆڵینەوە، کەواتە لایانی لاوازم هەیە، مندان بەمەدانێم. باشە ئەگەر پیشەی لێکۆڵەرەوە تەواو ڕوون و کۆک بێ، ئەبێت بەڵگەیەکی وا لە بەردەستا بێ وەک دوو لەگەڵ دوودا ئەکاتە چوار. بەڵگەیەکی هێن ڕووناک بێ کە نوکۆڵی لێ نەکرێ. وەلێ ئەگەر من بۆ ماوەیەک ئەوم گرت هەرچەندە تەواو لەوەیش دڵنیابم کە تاوانباری ڕاستەقینێ، ئەوسا من خۆم لەو بەڵگانە بێبەشەکەم کە تاوانەکە ئەسەلمێنن. بۆچی؟ لەبەرەوەی من ئەگەر دەربڕینەکە تەواو بێ دەستنیشانی بارێکی تایبەتیم بۆ ئەو کردووە، واتە لە باری سایکۆلۆژیەوە دڵنیا بووە و ئەو ساچێتەوە ناو قاوقەکەی خۆی و لە بەرچای من ونە بێت و پاشان درگەکە کە ئەو لە جیراوەکانەوە بڕاوەتەوە. ئاڵێن لەم سیڤە ستوپولا یەکسەر دوای ڕووداوەکەی ئالما خەڵکی زانا و هزرمەند زۆر لەوە ترسان کە دوژمن بە ئاشکرا پەلاماریان بدات و سیڤاستوپۆل داگیرکە. بەڵام هەرەوەندەی بینیان دوژمن هەرمەبەستی گەمارەدانە، ئەڵێن نازانن خەڵکی تێگەشت و چەندە بەختەوەر و دڵشاد بوون، چونکە دیارە هیچ نەبێ کارەکە دوو مانگی پێچێت و لەکوێ دوژمن بە ڕێگەی گەمارۆدان سەرەکەوێت. دیسانەوە پێەکەنین، دیسان بڕواناکەی. هەڵبەتە تۆی شەقتە، بەڵێ حەقتە، من لەگەڵ تۆدا هاوڕام کە هەموو ئەم شتانە پێشاتی تایبەتین، بەڕاستی تایبەتین. وەلێ لەگەڵ ئەوەشدا ڕادیۆن ڕۆمانۆڤیچی ئازیز ئەبێت لەم نێوەندەدا ئاگامان لەوە بێ حاڵەتی گشتی کە هەموو ڕێسا و یاساکانی بۆ بگونجێت و لە کتێبەکاندا تۆمارکرابێ بوونی نییە. بۆی هەر کارێک یان هەر تاوانکاریەک کە بەڕاستی ڕوویدا بێ ڕاز دەگۆڕێ بە حاڵەتێکی تەواو تایبەتی. هەندێک جار بۆ حاڵەتێکی ئەوەندە تایبەتی کە هەرگیز لە هیچ شتێکی پێشتری خۆی ناکە. لەم لایەنەوە جاری وا هەیە پێشاتی زۆر گاڵتەجار ڕوەدا. بۆ نمونە ئەگەر من کەسێک وە خۆی واز لێ بێنم هەرگیز نەبیگرم و نەسەر بکەمە سەری بەو مەرجەی ئەو بزانێت کە من لە هەر سات و هەر دەقیقێکدا یان لانی کەم هەز بکە کە من هەموو شتێگەزان و شەو ڕۆژ بە دوایەوەم و چاودێریەکەم و بزانێت کە بەردەوام شوێنی گومانە و بترسێت سوێن دەخۆم گێژە بێت و خۆی دێتە پێشێ و ئەشێت کاری وایش بکە کە تەواو وەک ئەووا بێ کە بڵێیت دوو لەگەڵ دوودا کاتە چوار و ڕێک بێتە پێشێ. باشە، ئەمەش لە خۆیدا تام و چێژێکی خۆشی هەیە. ڕەنگەم تێکەوتنە لە جوتیارێکی سادە و ساکە ڕووبدا، یان کەسانێکی زرنگ و هۆشیاری ئەم سەردەما کە بە تایبەتی لە زۆر ڕۆ چاو جۆکراوە بن. هەر لەبەر ئەمەیە ئازیز زۆر گرنگەوە بزانی کە مرۆڤ وا تا ڕەهەند بە چ ڕەهەندێک چاو جوێی کراوەیە. ئەو سادەمار تۆ دەمارت بە تەواوی لەبیر کردووە. آخر هەموو ئەمانە نەخۆش و لاواز و شپرزەن بێجگەلەوەی هەموو کەسەکان ڕقاوین. ئەمەش لە خۆیدا با پێت بڵێم لە هەندێک لایەنەوە کۆمەکێکی باشمان پێکە. ئیتر بۆ لەوە دڵگران بم کە کەسێکی وا نەگیراوە و بۆ خۆی لە شاردا دێت و ئەچێ لێی گەڕێ با بۆ خۆی پیاسە بکە، چونکە من باشە زانم کە بەو حاڵیشەوە هەر نێچیری منە و ناتوانێت بۆ هیچ جێگایەک لە دەستم هەڵبێ. باشە بۆ چۆ بچێ؟ بۆ دەرەوەی وڵات ڕەنگە کابرایەکی پۆڵەندی بتوانێت بۆ دەرەوە ڕابکە، نەگەو بە تایبەتی کە من لە کەمیندام بۆی و چی پێویست بێ کردومە. ئەی بۆ شوێنێکی زۆر دووری ناوڵات هەڵدێ؟ آخر لەوێ جوتیار هەن، جوتیاری ڕاستەقینەی ڕووسی. بۆیە ئەمێکی ڕووناکبیری ئەم سەردەما پێی باشترە لە زینداندا بێت و کاری زۆر قورسیشی پێ بکرێ
بەڵام لەگەڵ ئەو جۆرە جوتیارە نامۆیانەماندا نەژی وەلێ هەموو ئەم قسانە زۆر بڵێ و ڕووکەشن هەڵاتنیانی چی؟ ئەمە لایەنە ڕووکەشەکەیە مەبەستی سەرەکی شتێکی ترە لەبەر ئەوە لە دەست من ڕناکە چونکە نازانێ بۆ کوێ بچێ بەڵکو لەبەر لایەنی دەرونی ناڕوە چ دەربڕینێکی سەرکەوتووە ئەو لەبەر یاسای سروش لە من ڕناکە تەنانە دەگەر جێگایەکی هەبێ کە خۆی تیا حەشار بدە پەروانت بینیوە بە دەوری شەمدا باشە ئەویش ئاوە بە دەوری مندا سوڕێت حەزی لە ئازادی نییە هەمیشە لە بیرکردنەوەدایە وەک دا و خۆی لە نێو تەونێک ئەنێت و ترس تا سەر سنووری مەرگ هەراسانیەکە بێجگە لەمە خۆ مەسەلەیەکی لە بابەتی دوو زای دوو یەکسانە بە چوارە خاتە پێشم بێگومان بەو مەرجەی دەرفەتی زیاتری بدەمێ هەر بەو جۆرە بە دەورمدا سوڕێت وە سوڕێت تا وردەوردە بازنەکە تەسکرە بێتەوە ئینجا کەوێتە ناو دەمەوە منیش بارەزوی خۆم قوتیە دەم و ئەوەیش زۆر بەلەزەتە باوەڕ ناکەی ڕاستکۆڵنیکۆڤ وەڵامی نەبوو بەڕەنگی پەڕیویەوە بێجوڵە دانیشت بوو بەوردی لە دەموچای پۆرفیری ڕوانی بۆ خۆی بیریە کردەوە وانەیەکی چاکە وەگەوەی دوێنێ شەو نییە لە یاری مشک و پشیلە ناچێت و بێهودە نییە توانای خۆیم پیشانەدا ئەڵێ پێمەڵێ زۆر لەوە عاقڵترەوە بکە ئامانجێکی تری هەیە بەڵام چ ئامانجێک نا هاوڕێ یاغنیشیت ئەم ترسێنی تو داوم بۆشنیت چ بەڵگەیەکت پێنیە و زەلامەکەی دوێنێش لێرە نییە تۆر ئەتەوێ لە ڕێگام دەرکەی ئەخوازیت زۆر ڕقم هەستێنی توەسا لە داوم نیت وەلێ خراپ بۆی چوت و هەڵیت هەڵا باشە ئەی بۆ تام ڕادەیە ئاماژەم بۆکە ئایا دەماری نەخۆشم بەهەن وەرناگرێ نا هاوڕێ کوێرانە لێڕوانیت تۆ هەڵیت هەرچەندە هەر چاڵێکت هەڵکەندووە باشە پاشان ئەبینین چ خەوێکت پێوە دیوم جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی 47 ڕاستکۆڵنیکۆف هەموو هێز و توانای کۆ کردەوە و بەرامبەر بە بەسەرهاتێکی نادیار و ترسناک خۆی ئامادە کرد هەندێک جارەی ویست پەلامەر بدات و پۆرفیری لە شوێنی خۆی دابخینکێنێت ئەو لەو کاتەوەی هاتبەوە ژوورێ ترسیەوەی لێنیشتە بوو تووشی تووڕێیەکی واب بێ هەستی کرد لێوی وشک بووە دڵی تەپەتەپێتی و کەف لا لێوی گرتووە لەگەڵ هەموو ئەمانەشدا بڕیاریدا بۆ ماوەیەک بێدەنگ بێت و قسە بە زاری دانێت ئەیزانی کە بۆ ئەم بارەی ئێستا ئەوە باشترین سیاسەتە چونکە نەک تەنیا بەبێهودە قسە ناکە بەڵکو بە پێچەوانەوە بە بێدەنگەکەی خۆی دوژمنەکەی تووڕەکات و ڕەنگە ببێتە هۆی ئەوەی بەرامبەرەکەی بە قسەکانی تێبکەوێ لانی کەم ئەمەی شیوایەک بوو ڕاستکۆڵنیکۆف ئومێدی پێبەستە بوو پۆرفیری کە زۆر سەرحاڵ و بەردەوام لە خۆشیدا پێکەنی و بە ژوورەکە داهاتوچووی بوو کەوتەوە قسەکردنوتی نا من وازانم تۆ بڕوان پێ ناکەیت وا تێگەیت من سوکە گاڵتەیەکت لەگەڵداکەم باشە هەڵبەت تۆیش حەقی خۆتە خواوەندیش هەیکەلی منی وا دروست کردووە کە خەڵکی هەر پێکەنینیان پێبێ ڕێک وەکو لێ بووک بەڵام ئەمەوێت پێت بڵێم و دووبارەی شێکەمەوە کە تۆ گیانەکەم ڕادیۆن ڕۆمانۆڤیچ لە منی پیرەمێرد ببوویت تۆ گەنجیت واتە لە سەرەتایی گەنجی دایت و بۆیە وەک هەر لاوێکی دی هزر و زرنگی مرۆڤ لە هەموو شتێکی دی زیاتر ئەنرخێنیت توانای هزری پڕ لە تەنز و ئەنجامگیریە ڕوتەکان سەرسامت دەکەن لەمەدا لە ڕاوێژکارە سوپایەکانی نەفساچی واتە تا ئەو جێگایی ئەتوانم لەبارەی ڕووداوە سەربازیەکانەوە داوەری بکەم ئەو بەڕێزانە لەسەر پەڕەی کاغەز ناپلیۆنیان شکستدا و بەدیلیان گرت لە نووسینگەکەشیاندا کە نازانم چی پێڵێن هەموو مەسەلەکانیان بەوردی شەن و کەو کرد ڕێکیان خست و ئەیانزانی ئەنجامەکەی چۆنە بەڵام بڕوانە چۆن سەر لەشکرەکەیان ماکس لەگەڵ هەموو سوپاکەیدا خۆی بەدەستەوەدا
باشە ئەبێنم رادیۆن ڕۆمانۆڤیچی ئازیز پێم پێکەنی لەبەرەوەی من کەسێکی مەدەنیم و کەچی نمونونەکانم لە مێژووی سەربازیەوە سەرچاوگرێ بەڵێ هیچی بکەم ئەمەیە لاوازی من حەزم لە کاری سەربازیە و نازانیت چەند لە خوێندنەوەی کاروباری سەربازی چێژوەرەگرم لە ڕاستیدا من لە هەڵبژاردننی پیشەدا هەڵم کردووە ئەبوو من ژیانی سەربازیم هەبێت و لە سوپادا بم ڕەنگە نەبوومایە بە ناپلیۆن بەڵام حتمن ئەبووم بە کۆڵۆنێل باشە ئازیزم ئێستا هەموو وردەکاری و ڕاستیەکانی مەسەلەکە واتە مەسەلە تایبەتیەکەت بۆ ڕاڤەکەم ڕاستی سروشت بەڕێزم شتێکی زۆر گرنگن زۆر جارم دوانە پلانە هەرە وردەکان بەتاڵەکەنەوە گوێ لەم پیرەمێردە بگرە دڵگیرانە ئەماڵێن رادیۆن ڕۆمانۆڤیچ پۆرفیری پیترۆڤیچ کام قسانەیە کرد و تەمەنیشی لە دەوروبەری 35 ساڵیدا بوو تەوا وەک پیرەمێردەگە هاتە بەرچاو تەنانەت دەنگی گۆڕا بوو پشتیشی کۆما بووە پاشان من پیاوێکی قسە لە ڕووم بەڕاست من قسە لە ڕوومیان نا ئەڵێ چی من قسە لە ڕووم من ئەمە هەروە بێ بەرامبەر بە تۆڵێم و هیچم لە تۆ ناوێ باشەکەواتە قسەکەم تەواوکەم وشیاری بەلای منەوە گەلێک گەورەیە وەگەڵێن جوانی سروشت و دڵخۆشی ژیانە لە ڕاستیشدا هوشیاری ئەتوانێ شتی زۆر نهێنی دروستکە کەواتە لێکۆڵەرەوەیەکی بێچارەی ئاسایی کە خۆشی گیرۆدەی خەیاڵا چونکەویژ مرۆڤێکە وەک مرۆڤەکانی تر چۆن ئەتوانێ و کێشانە چارەسەر بکە وەلێ نەکبەتی لەوەدایە کە سروشت فریای ئەو لێکۆڵەرەوە بێچارەیەکەوێت و ڕزگاریەکە کەچی ئەو لاوانەی شەیدای وشیارین کە بە زاراوەی دوێنێ شەوی زرنگانە و فێڵزانانەی تۆ بەسەر هەموو گیر و گرفتێکدا زاڵە بن تەنانەت بیر لەمە ناکەنەوە لای وشیار لەو لایەنە تایبەتیەوە ئەشێت درۆبکە و درۆکەشی زۆر لێزانانە و فێڵبازانە بکات و وایش بزانێ کە سەرکەوتووە و لە بەرهەمی وشیارانی خۆی چێژوە بگرێ وەلێ ناتوانێت ئەکەوێت لە پرێکدا لە جێگایەکی زۆر گرنگ و حساسدا لە هۆشخۆیەتی ڕەنگە نەخۆشیش بێ هەندێک جار هەوای ژوورێک پیس و خەفەکەرە بەڵام هەر گومانێک دروزەکە درۆکەی زۆر باش کرد بەڵام حسابی بۆ سروشتی خۆی نەکرد و کەوتە داوەکەوە هەندێک جاریش کە بە یاری هۆشیارەکەی مەستە بێ سەرەکاتە سەر یەکێک کە گومانی لێ هەیە کەچی لە پرێکدا یاریەکەی خۆی ئەکێشێتە ئەوەی کە ڕەنگی خۆی هەڵبزڕکێنێت وەلێ ڕەنگی زۆر سروشتیانە ئەپەڕێت و حاڵ و باری گەلێک باش و سروشتیە ئەمەش بەدگومانێکی تری بۆ دروزەکە هەرچەندە جاریەکەم فێڵەکە سەرەگرێت و لێکۆڵەرەوەکە خەڵەتێ بەڵام ئەو لێکۆڵەرەوە خەڵەتاوە بە درێژایی شەو دێتەوە سەرخۆی و ئاوەزەکەی بێگومان ئەگەر خۆشی مرۆڤێکی هۆشیار بێ ئاخر لەم بابەتانە زۆرن بۆ نمونە خۆی پێش دەستی هەندێک کاروبارەکە کە کەس لێ نەپرسیوە هەمیشە خۆی لە شتگەلێک هەڵە قورتێنێت کە لە ڕاستی دابێت لێ بێدەنگ بێ قسە کات و ئەدرکێنێت و ئاماژەکە خۆی دێت و پرسیارەکە کە بۆچی ئەمماوە زۆرە من تا نەگەتووە ئەشێ دەمە لە زرنگترین کەس یان زانایەکی دەرونی و ئەدیبێکی ڕووبدا سروشت ئاوێنێکی زۆر شەفافە تەماشای بکە و بڕۆ بەڵام رادیۆن ڕۆمانۆڤیچ بۆ ڕەنگت هەڵبزرکە هەناسەت تەنگ بوو پەنجەرەکەت بۆ بکەمەوە ڕاستکۆڵنیکۆف هاواری کردوتی نا تکایە زەحمەت مەکێشە لە پرێکدا دایە قاقای پێکەنین تکایە زەحمەت مەکێشە پۆرفیری بەرامبەری وەستا کەمێک چاوەڕێ کرد و لە پرێک داویش لە دوایەوە دایە قاقای پێکەنین ڕاستکۆڵنیکۆف زوو پێکەنینە هیستریایەکەی خۆی وەستان لەسەر قەنەفەکە هەستا ئەگەر چی نەیەتوانی بە پێوە بۆستێ بەڵام بە دەنگێکی پڕ لە تواناوتی پۆرفیری پیترۆڤیچ من سەرنجام بە ئاشکرا بینم تۆ لە کوشتنی ئەو پیرێژنە و لیزاڤێتای خوشکی تەواو لە من بەدگومانی من لای خۆم و ڕایەگەێنم کە ئەو بەسراتە ماوەیە کە منی تەواو بێتاقەت کردووە ئەگەر ئەزانی لەسەر حەقیت بە شێوەیەکی یاسایی چاودێریم بکە ئەگەریش زانیت پێویستە بمگریت بمگرە بەڵام من ڕێگات پێنادەم گاڵتەم پێ بکەیت و ئازارم بدەیت لە ناکاودا لێوی لەرزی چاوی ڕقی تێزا و دەنگی کە تاو کاتە لە کۆنتترۆلی خۆیدا بوو بەرز بوو ڕاستکۆڵنیکۆف لە پرێکدا بە هەموو توانای مشتی بەسەر مێزەکەدا کێشا و هاواری کردوتی بەڵێ ڕێگات پێنادەم
گوێت لێمە پۆرفیری پیترۆڤیچ، هەرگیز ڕێگات پێنادەم. پۆرفیری پیترۆڤیچ کە پێچوو ڕوبەڕووی مەترسیەک بووبێتەوە دەنگی هەڵبڕیوتی: ئای خوایە، دیسانە چوو ڕوویداوە؟ گیانەکەم، رادیۆن ڕۆمانۆڤیچ، ئازیزم، باوکم، ئاخر تۆ چیتە؟ دیسانەوە ڕاستکۆڵنیکۆف هاواری لێ بەرز بۆوتی: ڕێگات پێنادەم. پۆرفیری پیترۆڤیچ ڕووی لە ڕووی ڕاستکۆڵنیکۆف نزیک خستەوە، بەترسەوە و لەبەرخۆیەوتی: ئازیزم، لەسەرخۆ بە، چونکە گەرگویان لێبێ دێنە ژوورێ. چاکە، ئەو سایەمە چیان پێ بڵین؟ بیری لێ بکەرەوە. ڕاستکۆڵنیکۆف زووتیەوە: ڕێگات پێنادەم، ڕێگات پێنادەم. بەڵام ئەم جاریان قسەکانی لەبەرخۆیەوت. پۆرفیری خێرا ڕووی وەرگێڕا و بەرەو لای پەنجەرەکە چوو تابی کاتەوە، وتی: چاکە، هەوای تازە بێتە ژوورێ، وا چاکە تۆزێک ئاو بخۆیتەوە. ئازیزم، ئەمە کاتی بەڵاکەیە. بەدەم قسەکانەوە بەرەو لای دەرگاکە چوو تا داوای ئاو بکە، بەڵام خۆشبەختانە هەر لە ژوورەکەدا لە گۆشەیەکیدا گۆزێک ئاوی دۆزیەوە. پەرداخێکی هێنا بۆ ڕاستکۆڵنیکۆف و لەبەرخۆیەوتی: باوکەجیان، فەرم، بەڵکو تۆزێک چاک بی. ترس و دڵسۆزی پۆرفیری پیترۆڤیچ هێن سروشتی بوو کە ڕاستکۆڵنیکۆف بێدەنگ بوو. زۆر بەوردی کەوتە تەماشای، وەلێ ئاوەکەی لێوەرنەگرت. پۆرفیری وتی: رادیۆن ڕۆمانۆڤیچ، ئازیزم، آخر تۆ بم حاڵەوە حەز بە شێت بوونەکەی، باوەڕم پێ بکە، کەمێک ئاو بخۆرەوە، آخر هەریج نەبێت تۆزێک. ڕاستکۆڵنیکۆفی ناچار کرد پەرداخاوەکەی لێوەربگرێ. ڕاستکۆڵنیکۆف بێبیرکردنەوە خێراویستی پەرداخەکان بخاتە سەر لێوی، بەڵام زوو هاتە و سەرخۆی و بە بێزاریەوە لەسەر مێزەکە داینا. پۆرفیری پیترۆڤیچ بە زمانێکی خۆش بەڵام بە سیمایەکی پڕ لە ترس و دڵە ڕاوکێوە کەوتە دڵدانەوەی وتی: بەڵێ، ئەمە بەڵاکە بوو، ئازیزم، نەخۆشیە کۆنەکە سەری لێداویتەوە. خوایە، آخر بۆ ئاگاداری خۆت ناکەی؟ دیمیتری پراگڤیچیش دوێنێ شەو هاتە لام، لەگەڵ ئەوەدام من لەگەڵەوەدام کە خویەکی تونند و تیژم هەیە، خویەکی خراپ، بەڵام ئەو چ بەرئەنجامێکی لە مەسە لێگرت. خوایە، دوێنێ شەو دوای تۆ هات، پێکەوە نانمان خوارد، هەر قسەی کرد و من سەراسیمە بووم و لای خۆم و بیرم کردەوە. عەجەب، ئایا تۆ ناردووتە؟ آخر دانیشە، ئازیزم، تو سەری مەسیحدا بنیشە. ڕاستکۆڵنیکۆف وەڵامی دایەوتی: نا، لای منەوە نەهاتووە، وەلێ ئەمزانی دێتە لات و بۆچیش دێ. پۆرفیری وتی: ئەزانی؟ ڕاستکۆڵنیکۆف وتی: ئەمزانی. جاوە چییە؟ پۆرفیری وتی: رادیۆن ڕۆمانۆڤیچی ئازیز، من نەک هەر ئاگام لەو کارە بێت، بەڵکو ئاگاداری هەموو شتێکتم، هەموو شتێک. ئەزانم چۆن چوو بوویت بۆ بەکێگرتنی ئاپارتمانەکە، ڕێک لە خۆراوەبووندا کاتێک دنیا تاریکدا هاتبوو، زەنگەکەت لێدا و لەبارەی خوێنەوە چەند پرسیارێکت کرد، کرێکار و دارتاشەکانت تەواوڕ کرد. لەو ساتەدا بە چاکی دەرکی باری دەرونیتانەکەم. لەگەڵ ئەمانەشدا سوێن دەخۆم کە تۆ بکەیت شتەبی. لە دەرونی تۆدا ڕق لە ڕادە بە دەرهاتوتە جۆش، بێگومان ڕقێکی پیرۆزە، ئەنجامی ئەو ئازارانەیە کەی چێژیت. لە سەرەتادا لە چارەنووس و پاشان لە پۆلیس هەر لەبەرەوەیە تۆ ئەم لاولاکەیت تاوە گەڵێن زوو خەڵکی بهێنیتە قسە و کارەکە یەکلایی بێتەوە، چونکە ئەم قسە بێمانە و بەدگومانیەت تەواو بێتاقەتیان کردووی. وایە باش لەلایەنی دەرونیت گەیشتوم نا، و لە تۆ لەمەدا نەک هەر خۆت بەڵکو و ڕازومی خینیشت تێکەدەی. آخر ئەو لەم کێشانەدا گەلێک میهرەبانە، تۆ خۆتە زانی، تۆ نەخۆشی تو ئەو سادە و پاکە و لە ئەنجامدا ئەویش تووشی نەخۆشیەکەی تۆ بێت. من ئازیزم، کاتێک دیتەوە سەرخۆت بۆ دڕوونەکەمەوە، آخر گیانەکەم جۆ بگرە، بۆ خاتری مەسیحدا بنیشە، تکات لێکم بەحسێرەوە، ڕەنگ بەڕووتەوە نەماوە، آخر ئیدیدا بنیشە. ڕاستکۆڵنیکۆف دانیشت، لەرزەکەی هات بۆ کۆتایی، بەڵام تا هەموو لەشی داخ کرده بوو. بەوردی و سەرسامی و گوێی لە قسە دۆستانەکەی پۆرفیری گرت بوو، وەلێ بڕوای بەتاقە و شێکی ناکرد. هەرچەندە هەستی وابوو کە ئارزوێکی سەیری تایە بۆ ئەوەی بڕوا بە قسەکانی بکە. وتە کتوپڕەکەی پۆرفیری لەبارەی بەکرێگرتنی ئاپارتمانەکەەوە بەجارێ سەرسامی کرد بوو، بیری کردەوە چۆن لەبارەی بەکرێگرتنی ئاپارتمانەکەەوە شتەزانێت و خۆشی بۆم باسەکە. پۆرفیری بەپەلە لەسەر قسەکانی ڕۆشتوتی: بەڵێ، پێشتریش لازمونی دادگاییماندا ڕووداوی لەم جۆرە نەخۆشی سایکۆلۆژیە بەرە و ڕوومان بۆتەوە. یەکێک هەر بەم شێوەیە خۆی بە تاوانی کوشتندایە قەڵم، چۆن ئەنجامدانێکیش
کەوتە ڕێنێکی بەردەوام و بەڵگەهێنانەوە بە وردی ڕووداوەکەی جێڕایەوە سەری هەمووی بەگێشێنا و ڕێ لێ هەڵەکردن لە کاتێکدا کە بێ بیرکردنەوە و ویستی خۆی تا ڕادێک ببووە هۆی کوشتنەکە بەڵێ تا ڕادێک چونکە کەزانی بووە بە هۆکارێک کە بکوژەکانە ئەو تاوانە بکەن تاسە تێکچوو کەوتە نێو خەیاڵ و وەهمێکەوە تەواو سەری لێشێوە و خۆی دڵنیا کرد کە ئەو بکوژی ڕاستەقینێ بەڵام ئەنجومەنی دادگای باڵا سەرنجام گرێکی کردەوە و ئەو نەکبەتەی بەرەڵا کرد و خستێ ژێر چاودێریەوە سوپاس بۆ دادگای باڵا ئەی داد و بێداد ئاخر عزیزەکەم وا نابێت ئاوا خۆ دووچاری ماخولیا بکەیت ئەمە دەمارت ئەهاڕێ و ڕەنگە شەوانە بگەڕیت و لە زەنگی ماڵان بدەیت و پرسیاری خوێن بکەیت من ئەم باری دەرونیا بە تاقیکردنەوە باش فێری بووم مرۆڤ هەندێک جار پێخۆشە لە پەنجەرەوە یان لە قەڵایەکی بەرزەوە خۆی هەڵبداتە خوارێ ئەم هەستە لەو حاڵەتەدا خۆش دێتە بەرچاو هەروەها لە زەنگدانیش نەخۆشی رادیۆن ڕۆمانۆڤیچ نەخۆشی تۆ زۆر گوێ بە نەخۆشیەکەت نادەی ئەبێ سەر لە پزیشکێکی شارەزا بدەی آخر ئەو هاوڕێ قەڵەوت بەکەڵکی چی دێ تۆ دووچاری نەخۆشی و ڕێنەیت هەموو ئەم شتانێش لە کاتی و ڕێنەکردندا ڕوەدەن بۆ چرکە ساتێک هەموو ژوورەکە لە بەرچاوی ڕاستکۆڵنیکۆڤدا سوڕا بەخۆی وت تۆ بڵی تا ئێستا هەر درۆکە مەحاڵە ئەیویست ئەو بیرە لەسەری خۆی دوور بخاتەوە لەبەرەوەی تا هات زیاتر هەستی بەوە کرد کە تا چەند ئەشێ ئەم بیرە تووڕە و تەوسنی بکات و لەوانەیشە هەر ئەم تووڕەیە بیگێنێتە شێتی پاشان بۆ درک پێکردنی یاریەکەی پۆرفیری بە تەواوی توانای هزری خۆی کۆ کردەوە و دەنگی لێ هەڵبڕی وتیەوەی تۆ باسیەکەیت لە کاتی و ڕێنەکردندا نەبوو بەڵکو من گەلێک هۆشیار بوو لە هۆشیاریدا بوو ئەبیستیت لە هۆشیاریدا پۆرفیری وتی بەڵێ تێگەم و ئەبیستم تۆ دوێنێش هەرەدوت لە کاتی و ڕێنەکردندا نەبووە بە تایبەتیش پێت لەسەرەوە داگرت کە لە کاتی و ڕێنەکردندا نەبووە هەرچی تۆ ئێڵێت من تێگەم ئەیداد آخر تۆ گوێ بگرە رادیۆ ڕۆمانۆڤیچ گەورم با بڵێن وایە آخر ئەگەر تۆ بەڕاستی ئەم کارت ئەنجامدا بێ یان بە هەر شێوێک بەشداریت لە کارێکی وا قێزەوندا کرد بێ ئەو ساکرا آخر تۆ خوات بێ ئەکرا جەخت لەسەرەوە بکەی کە هەموو کارانت لە کاتی و ڕێنەدا نەکردەوە بە پێچەوانەوە بە تەواوی هۆشیاری و ئەنجامت داوە ئەمە بێت ئاوا جەخت بکەیت و پێ لەسەر سەرسەختی خۆت دابگریت آخر ئەبوو تۆ خوات بێ ئەوە بوو بەڕای من تەواو بە پێچەوانەوە ئەشکایەوە ئەگەر تۆ هەستت بە تاوانباری بکردا ئەوسا بوو جەخت بکەی کە حتمما لە حاڵەتی و ڕێنەکردندا بووی وانە وایەنە پرسیارەکە سەگایەتێکی تیا بوو ڕاستکۆڵنیکۆڤ لە نزیک پۆرفیریە و کە بەسەریدا نوشتا بووە پاڵیدا بە پشتی قەنەفەکە و بێدەنگ بەسەر سامی و کەوتە لێ ڕامانی پۆرفیری کەوتەوە قسەکردنوتی یان لەبارەی جەنابی ڕاز و میخینەوە کە دوێنێ شەو لە خۆیەوە یان لای تۆ هاتبوو وا بۆ تۆ چاکە بڵێیت ئەو لە خۆی هاتۆ نکۆڵی لەوە بکەی کە تۆ ناردبێت بەڵام کە تۆ نکۆڵی لە هاتنی ناکەی کەواتە سووریت لەسەرەوەی بڵێت ئەو بە دنەدانی تۆ هاتو تێرە ڕاستکۆڵنیکۆڤ هەرگیز جەختی لەسەرەوە نەکردبوو سەرما خزی بۆ پشتی و لەسەرخۆ و بە زەردەخەنێکی کەچی لالێوێ وتی ئەوەی کەوتت هەمووی درۆیە تۆ تازاتەوێت وا لە من گەێنیت کە لە گەمەی من ئاگاداریت پێشتر هەموو وەڵامەکانم ئەزانیت ڕاستکۆڵنیکۆڤ هەستی کرد کە قسەکانی ئەم وەک پێویست وەرناگرێوتی ئەتەوێت بمترسێنیت ڕێک و ڕەوان تۆ گاڵتەم پێکەی ڕاستکۆڵنیکۆڤ کام قسانەیە کرد زۆریش لێ ڕاما بوو لە پڕە ڕقێکی خست لە چایەوە بروسکەیدا و هاواری کرد هەموو قسەکانە درۆن
تۆ خۆت زۆر باشە زانیت چاکترین ڕێگا بۆ خۆت زینەوەی تاوانبارەوەیە تاو جێگای کە بشێت بیڵێت نکۆلی لێ نەکات و نەیشارێتەوە من بڕوان بە تۆ نییە. پۆرفیری بە تەوسەوەتی چ کابرایەکی جەربەزەیت لەگەڵ تۆدا چنگاوش بوون زەحمەتە. بیرۆکەیەک لە ناف تا ڕەگی داکوتاوە کەواتە بڕوات بە من نییە وەلا حەزەکەم پێت بڵێم تا ڕادێک بڕوات پێکردوم. هەر بە ئەندازەی مویەک بڕوات بە قسەکانم هەیە و من هەوڵی ئەوەمە تەواو ببمە جێی بڕوات چونکە بەڕاستی من تۆم خۆشەوێت و لە ناخەوە حەز بە چاکەتەکەم. لێوی ڕاستکۆڵنیکۆف هاتبوو لەرزین. پۆرفیری کە بە هێوری و دۆستانە دەستی بەسەر باسکی ڕاستکۆڵنیکۆف داهێنا کەوتەوە قسەکردنەوەتی بەڵێ لە ناخەوە حەزەکەم بڕوان پێ بکە وەک هاوڕێک پێدەڵێم و بێ هیچ پێچ و پەنایەک کابێت ئاگاد لە تەندروستی خۆت بە تایبەتی کێستا خێزانەکەت هاتون بۆلات هیچ نەبێ ئاگاداریان بە تۆ بێت دڵیان خۆش بکەیت و نازیان هەڵگریت کەچی ئەیان ترسێنیت. ڕاستکۆڵنیکۆف وتیەوە چ پەیوەندی بە تۆ هەیە لەکوێ زانیت بۆ ئەوەندە خۆت لە کاری خەڵکی هەڵە قورتێنیت دیارە تۆ هەر بە دوای منەوەیت و مەبەستیشتا من ئەوە بزانم. پۆرفیریوتی ئای خوایە ئاخر من هەموو ئەمانم لە خۆت بیستووە تۆ ئاگاد لەوە نییە کە حاڵت خراپە بێ هەموو شتێک یەک بە دوای یەکدا بە من و کەسانی تریژەڵێت. دوێنێ شەو لە ڕاز و میخێنی بەڕێزوات هەر دیمیتری پراگڤیچ ڕاز و میخین زۆر شتی سەرنج ڕاکێشم بیست. نا تۆ قسەکەت پێ بڕێم ئەخوازم پێت بڵێم کە بەهۆی ئەو بەدگومانیەتەوە لەگەڵەوەشدا کە زۆر وریایت دەربارەی گەلێک کاروباری جیاواز بیری خۆت لەدەستداوە. بڕوانە با بگەڕێنەوە سەر مەبەستەکەی پێشوو مەسەلەی زەنگەکە کە بەڕاستی بەڵگە و ڕووداوێکی گرنگە گومان هەڵناگرێت. من کە لێکۆڵەرم پاک و پوخت خۆم خستمە بەردەستت تۆ هیچ لەمەدا نابینیت. آخر ئەگەر من کەمێک لە تۆ بەدگومان بوومایە ئەوەمە کرد بە پێچەوانەوە ئەگەر وا بواە من گومانم لێ بکردیتایە ئەو سابوو بەدگومانیەکەت بخەوێنم و بەڕووندا نەهێنم کە من ئاگاداری ئەوم و ئەیزانم تۆیش بەلایەکی تردا بەرم و ئەو سا لە ناکاوێکدا بەتەور و خۆت ئەڵێیت بکێشم بە تەوقی سەرتا و ورد و خاشت بکەم بۆ نمونە لێت بپرسم ئەرێ بەڕێز تۆ سەعاتدا یان 11 شەو لە ماڵی کوژراوەکە چیتە کرد بۆ پەتی زەنگەکەت ڕاکێشە بۆ لەبارەی خوێنەوە پرسیارت کرد بۆ سرت لە دەرگاوانەکان شێواندە بوو ئەدویست بیان کێشیتە لای سەرۆکی بەشی پۆلیس. بەڵێ ئەبوو من ئەوە بکەم تەنانەت ئەگەر یەک تۆزیش گومانم لە تۆ بکردایە ئەبوو بە هەموو ڕێو ڕسمێکەوە لێکۆڵینەوەت لەگەڵدا بکەم ماڵەکەت بپشکنم و لەوانە بوو بشت گرم کەواتە دیارە من لە تۆ بەدگومان نیم و بە پێچەوانەوە ڕەفتارم لەگەڵ تۆدا کردووە بەڵام تۆ تەندروستی خۆتت لە دەست داوە دووبارەی شەکەمەوە کە تۆ هیچ شتێک بە چاکی نابینیت. بە جۆرێک هەموو لەشی ڕاستکۆڵنیکۆف کەوتە لەرزین کە پۆرفیری پیترۆڤیچ بە چاکی هەستی پێکرد. ڕاستکۆڵنیکۆف دەنگی هەڵبڕیوتی هەرچیەک ئەڵێ درۆیە من لە مەبەستت تێناگەم وەلێ زانم درۆکەیت پێشتر قسەکانت بۆنی ئەمەی لێ نەهات و من هەرگیز بە هەڵەدا ناچم تۆ درۆکەیت. پۆرفیری کە خرۆشانی پێوە دیار بوو بەڵام خۆیە گرت و نەیویست خۆشحالیە زۆر و گاڵتە جارێکی لەدەست بدە بۆی کە بەرامبەر بەڕاو بۆچوونەکانی ڕاستکۆڵنیکۆف لەسەر خۆی هیچ نیگەران نییە بەردەوامیش بوو لەسەر قسەکانی وتی من درۆکەم باشە جاری پێشوو ڕەفتارم لەگەڵ تا چۆن بوو من کە دادوەری لێکۆڵەرم خۆم هاوکاریم کردیت هەموو کەرەسێکی بەرگریکردنم خستە بەردەست و خۆم مەسەلە سایکۆلۆژیەکانم پێوتیت نەخۆشی و ڕێنەکردن خەمۆکی ڕەنجی زۆر ماخولیا و پۆلیسەکان و شتی تریشم بیرخستیەوە وایە ئەگەرچی ئەبێدەوەش بڵێم کە هەموو ئەم کەرەسەی بەرگری لە خۆکردانە تەواوی ئەم پاسا و هەوڵانە تەنیا ڕووکەشن و دوو سەریان هەیە نەخۆشی و ڕێنە خەون و فەرامۆشی هەمویان ڕاستن بەڵام بەڕێز بۆ لە کاتی نەخۆشی و ڕێنەکردندا تۆ هەر ئەم جۆرە خەونانە بەبێکتا دێت نەخشتی تر آخر نابوو خەونی تریش ببینیت وانە جۆگرانی عزیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن. ئەڵلقەی 48
ڕاستکۆڵنیکۆف بەدەم لە جێگا هەستانەوە پۆرفیری کەمێکدایە دواوە بە فیز و بێزاریەوە لێی ڕوانی و بەدەنگی بەرز پێیوت بە کورتی ئەمەوێت بزانم ئایا تۆ هیچ جۆرە بەدگومانیەکت بەرامبەر بە من هەیە یان نە دەی پۆرفیری پیترۆڤیچ بەڕوونی و خێرا ئەمەم پێ بڵێ ئەبێت هەر ئێستا پێم بڵیت پۆرفیری بەڕوویەکی شاد و فێڵای و بێ ئەوەی هیچ دوودڵیەکی پێوە دیار بێ بەسەری داخڕێوتی چ داوایەکی سەیرە بەڕاستی پەیوەندی بەستن لەگەڵ تۆدا کارێکی ئاسان نییە ئاخر تۆ ئەتەوێت چی بزانی ئەتەوێت چی بکەیت تا هەموو شتێک بزانی تا ئێستا کەس تەنکی پێڵچنیویت تۆ هەر لە مناڵەکەیت داخوازیت هەیە ئەتەوێت ئاگر بەدەستەوە بگیری ئاخر تۆ بۆ ئەوەندە خۆت ئازارە دەیت بۆ هێندە سووریت کە پەیوەندی لەگەڵ ئێمەدا بەستی هۆیەکەی چییە بۆ ڕاستکۆڵنیکۆف بە تووڕێیەکی زۆر نائاساییەوە شیڕاندی وتی پێ دەڵێم کە ئیتر من لە حەوسەڵەمدا نەماوە پۆرفیری قسەکانی پێبڕێوتی بێ حەوسەڵەیی لە چی بێ باوەڕی دیسانە و ڕاستکۆڵنیکۆف مشتی بەسەر مێزەکەدا کێشا و هاواری کردووتی سەرمەنێرە سرم نامەوێت پێم وتیت نامەوێت ناتوانم و نامەوێت تێگەیت پۆرفیری وتی لەسەر خۆتر آخر جوان لە دەنگمانە بێ بەڕاستی پێ دەڵم ئاگات لە خۆت بێت گاڵتە ناکەم پۆرفیری ئەم قسانەی تا ڕادەیەک بە هێوری وت ئەم جارە وەک پێشتر لە دەم و چاویدا ئەو حاڵەتی ڕازگۆی و سەرسامی ژنێکی گوندی نەبوو بە پێچەوانەوە ئەم جارە ڕاست و ڕەوان فەرمانیەدا ڕووی گرژ و برۆی هێنابوونەوە یەک وەگەوەی بێوێ هەموو نهێنی و ئاماژە گوماناویەکان بخاتەلاوە بەڵام ئەمە تەنیا چرکە ساتێکی خایەن ڕاستکۆڵنیکۆف کە بارەکەی هەر ئاوە بەیەک لایکردنەوە بینی خەریک بووتەوە و لە پێستی خۆی دەربچێ بەڵام سیر ئەوە بوو جۆرایەڵی فەرمانەکەی کردو هەرچەندە ڕق و تووڕێیتەوە و بەرکیان گرتە بوو کەچی ئەو دەنگی نزم کردو لە سەرخۆ کەوتە قسەکردنەوەتی ڕێگەی ئازاردانی خۆمت پێنادم لەگەڵ ئەو ئازار و بێزاری هەستی پێکرد هەستی کرد ناتوانێت فەرمانی بەرامبەرەکەی بەجێنەهێنێ بۆیە لە جاری پێشوو زیاتر ڕق گرتی وتی بمگرە ماڵەکەم بپشکنە بەڵام تکایە بە پێی یاسا و ڕێسا مامەڵەم لەگەڵدا بکە و یاریم لەگەڵدا مەکە حەقیەوەت نییە پۆرفیری وەک پێشوو زەردەخەنێکی پڕ لە تەفرەی بۆ کرد ئەدوت لە تەماشاکردنی ڕاستکۆڵنیکۆف چێژ وەرەگرێ قسەی پێبڕێوتی هێن ناومێت مەبە من تۆم بە تایبەتی و خۆمانە میوانداری کردووە وەک هاوڕێ ڕاستەقینە ڕاستکۆڵنیکۆڤتی من هاوڕێتی تۆم مەبەست نییە و تفیلەکەم گوێت لێمە ئێستایش کڵاوەکەم هەڵەگرم و ڕۆم دەی ئەڵێ چی ئەگەرەتەوێت بمگریت ڕاستکۆڵنیکۆف لەگەڵ قسەکانیدا کڵاوەکە هەڵگرت و بەرەو لای دەرگاکە چوو دیسانەوە پۆرفیری پێکەنی و جارێکی تریش بازووی گرت و لەبەر دەرگاکەوە ساندیوتی حەزەکەی شتێکی سیر و سەرنج ڕاکێش ببینیت دیار بوو پۆرفیری لە ڕادە بە دەردڵ خۆش و هێور بوو ئەمە ڕاستکۆڵنیکۆفی دەهری کردبوو لە پرێک داوەستا و بەنی گەرانیەکەوە کە لە پۆرفیری ئەڕوانی لی پرسیوتی چ شتێکی سیر و سەرنج ڕاکێش چی بووە پۆرفیری وتی شتێکی سەیری چاوەڕوان نەکراو لێرەدا لە پشت دەرگای ژوورەکەمدا دانیشتووە بەدەم قسەکانیەوە بە پەنجەی ئاماژەی بۆ لای دەرگایەکی داخراو کرد لە دیوارێکی باریکدا کە چووە سەر باڵکۆنە دەوڵەتێکی وتی تەنانەت دەرگاکەیشم لە سەرداخستووە نەگڕابکە ڕاستکۆڵنیکۆڤتی چییە مەسەلە لەکوێ چی ڕاستکۆڵنیکۆف لە دەرگاکە نزیک کەوتەوە ویستی بیکاتەوە و لێ دەرگاکە داخرا بوو پۆرفیری وتی داخرا و ئەمەش کلیلەکەیەتی بەڕاستیش پۆرفیری کلیلێکی لە گیرفانی خۆی دەرهێنا و پیشانیدا ڕاستکۆڵنیکۆف کە ئیتر خۆی پێ نەگیرا بەسەریدا نەڕاندی وتی هەرچی ئەڵێ درۆیە لێبووکی نەفرەتی خۆشی بەرەو لای پۆرفیری ڕادا کەویش بێترس بەرەو لای دەرگاکە پاشەخشەی کرد لێی نزیک کەوتەوە بەردەوام بوو لەسەر قسەکانی وتی من هەموو شتێک تێگەم هەموو شتێک تۆ درۆکەیت سەرخێتە سرم تاتەوە و بم هاڕیت و شت لەسەر خۆم بڵێم پۆرفیری وتی ئاخر بەڕێز رادیۆن ڕۆمانۆڤیچ لەمە زیاتر کە تۆ ئەیکیت چیتر هەیە بۆ ڕاستی لەسەر خۆتن تۆ هیچ جاگات لە خۆت نەماوە هاواریش مەکە ئاگینا ناچارە بم پیاوەکانم بام بکەم ڕاستکۆڵنیکۆڤ وتی درۆکەیت هیچ نییە بانگیان بکە تۆ ئەتزانی من نەخۆشم و ئەدویست مێشکم بهێنیتە ژار و ژەنگ و
تووڕەمکەی بۆەوەی ڕاستی لەسەر خۆم بڵێم ئەمەیە ئامانجی تۆ نا بەڵگەت بەدەستەوەە بیسەلبێنە من لە هەمووی تێگەیشتوم تۆ بەڵگەیەکت نییە تۆ تەنها گریمانەیەکی سووک و ڕسوات بەدەستەوەیە کە لە زامیوفەوە پێت گەیشتووە تۆ خۆی منەزانیت ئەدویست لە پێستی خۆم دەربکەیت و پاشان قەشە و پارێزەرم بێنیتە سەر تۆ چاوەڕی ئەم شتانێت وایە چاوەڕێی ئەوەیت ئەی کوان بۆ نانهێنیت پۆرفیریوتی پارێزەری چی بەڕاست مرۆڤ چی بەسەردێ بەم حاڵی ئێستاوە ناکرێت وەک تۆ ئەڵێیت ڕەچاوی یاسا و ڕێسا بکرێ هاوڕێ تۆ تەواو نیت نازانیت ئێمە لە یاسا و ڕێسا دەرناچین ئەیبینیت لەگەڵ ئەم ورتەورتەدا پۆرفیری گوێی لای دەرگاکە بوو بەڕاستیش هەر لەو کاتەدا لە پشت دەرگاکەوە لە ژوورەکەی تردا دەنگەدەنگە بیسرا ڕاستکۆڵنیکۆف هاواری لێستاوتی هاتن تۆ بە دووتان ناردوون تۆ چاوەڕێ دەکردن تۆ حسابت بۆ کردوون باشە پێیان بڵێ با هەمویان بێن بۆ ئێرە پارێزەر و شایەت و هەرچیەگەتەبێ زوو بە من ئامادەم وەلێ لەم کاتەدا ڕووداوێکی سیر هاتە پێش ڕووداوێک بەنسبەت سەرجەمی بەسەراتەکەەوە هێن چاوەڕوان نەکراو بوو کە نە ڕاستکۆڵنیکۆف و نە پۆرفیری پیترۆڤیچ هیچیان چاوەڕوانی کۆتاییەکی وایە نەکرد لە دواییدا کە ڕاستکۆڵنیکۆف ئەو دەقیقەی ئەهاتەوەیات وایە هاتە بەرچاو کە دەنگەدەنگی پشت دەرگاکە لە پرێکدا زۆر بە خێرایی زیادی کرد و کەمێک دەرگاکە کرایەوە پۆرفیری پیترۆڤیچ بە ناقایلی هاواری لێبەرز بۆوتی چی ڕوویداوە آخر من ئاگادارم کردبوون بۆ چرکە ساتێک وەڵام نەبوو وەلێ دیار بوو چەند کەسێک لە پشت دەرگاکەوە یەکێکیان بەرەو دواوە ڕاکێشا پۆرفیری پیترۆڤیچ بە نیگەرانیەوە دووبارەی کردەوە آخر چی بووە دەنگێک هاتە گوێ کەوتی زیندانیەکمان هێناوە نیکۆلا پۆرفیری بە پەلا ڕووی لە دەرگاکە کرد و هاواری لێ هەستاوتی پێویست ناکە دوور بکەونەوە ڕاوەستن بۆ هاتوتە ئێرە چی بێسەرەوبەرەییەکە دەنگەکەی پێشووتیەوە آخر ئەو وەلێ لە پڕا دەنگەکە بڕا دوای دووسێ چرکە سات نەک زیاتر هەراوزەنایە کەوتە ڕێ پاشان وەک لە ناکاوێکدا یەکێک دڕی بە یەکێکی تردا بێ کەسێکی ڕەنگ هەڵ بزرکا و ڕاستەوە خۆ هاتە ژوورەکەی پۆرفیریەوە دیمەنی کەسەکە لە یەکەم بینینیدا گەلێک سەرسامکەر بوو ڕاست چاوی لە بەرامبەری خۆی بڕی بوو بەڵام لەوە نەئەچوو کەسی دیبێ لە چاوێ ویستێک ئەدرەوشایەوە کەچی دەموچاوی ڕەنگی مردووی لێنیشتە بوو ئەدوت بەرەو لای سێدارەیە بن لێی سپی هەڵگەڕا بوو کەمێکیش ئەلەرزی کوڕەکە لە هەڕەتی لاویدا بوو جلەکانی ئاسایی بوون باڵای مامناوەند و لەشی لاواز قژی لە شێوەی چەترا چاکرا بوو سیمای دەموچاوی جوان و مەنگ بوو ئەو کەسەی کە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو ئەم لە دەستی دەرباز ببوو پێشەوانی دی لە دوایەوە هاتە ژوورێ و شانی لاوەکەی گرت ئەمە پاسەوان بوو وەلێ نیکۆلا خۆی ڕاپسکاند و جارێکی تر خۆی لە دەستی ڕزگار کرد چەند کەسێکی کونپشکن لە بەردەرگاکەدا کۆب بوونەوە هەندێکیان ئەیانویست بچنە ژوورێ هەموو ئەم ڕووداوە تەنیا چرکێکی خایەن پۆرفیری کە پێچ و ئاگای لە خۆی نەمابێ بە بێزاریەکی زۆرە و لەسەر خۆتی بڕۆ هێشتا زووە ڕاوەستا تا بانگ دەکەم بۆ پێشوەختێ ناوتانە لە ناکاوێکدا نیکۆلا لە بەردەمیدا کەوتە سەر چۆک پۆرفیری بە سەرسامی و هاواری کرد چی بووە نیکۆلا وەک تووشی تەنگە نەفەسی هاتبێت لە پرێکدا بەدەنگی بەرزوتی تاوانبارم من تاوانەکەم کردووە من پیاو کوژەکەم ماوەی دەچرکە بێدەنگی دەستی بەسەر ئەو ناوەدا کێشە ئەدوت هەموو شتەکان لە جێگەی خۆیاندا وشک بوون تەنانەت پاسەوانەکەیش سڵەمیە و ئیتر نزیکی نیکۆلا نەکەوتەوە بەڵکو لای دەرگاکە پاشەخشەی کرد و بێچرکە لەوێ داوەستا پۆرفیری پیترۆڤیچ لە حاڵەتی ساکاویەکەی دەرهات و هاواری کرد و چی بوو نیکۆلا کەمێک وەستا و دووبارەی کردەوە من پیاو کوژەکەم پۆرفیریوتی چۆن تۆ چۆن چێت کوشتووە دیار بوو پۆرفیری پیترۆڤیچ تەواو پەشۆکا بوو دیسانە و نیکۆلا دوای کەمێک بێدەنگی لە پرێکدا لەسەر قسەکانی ڕۆشتوتی ئەلێنا ئیڤانۆڤنا و لیزاڤێتە ئیڤانۆڤنای خوشکی من کوشتو من بەتەور هۆشم لەسەردا نەما بوو دیسانەوە بێدەنگ بووە هێشتا هەر لەسەر زەویەکە بە چۆکدا هاتبوو پۆرفیری پیترۆڤیچ
چەند چرکە ساتێک لە جێگای خۆی دامایەوە وەک لە بیرکردنەوەدا بێ پاشان لە پرێکدا کەوتەوە جوڵە و بەدەستی ئاماژەی چوونە دەرەوەی لە ئامادەبوان کرد ئەوانیش لە چاوتروکانێکدا ون بوون و دەرگاکە داخرایەوە اینجا تەماشایەکی ڕاستکۆڵنیکۆفی کرد کە لە سوچێکدا وەستا بوو بە سەرسامیەوە لە نیکۆلای ڕوانی خەریک بوو بڕوات بۆ لای و لە پرێکدا وەستا دیسانەوە تەماشای کردەوە و لە ناکاوێکدا ڕوانینەکەی گواستەوە بۆ لای نیکۆلاو لە نیکۆلاوە بۆ ئەو دیسانەوە لەوە بۆ لای نیکۆلاو اینجا پەلاماریدای نیکۆلاو بە تووڕێەوە هاواری لێکردوتی تۆ بۆچی پێشوەخت بەم بیرە ئاڵۆزەتەوە سرم لێ تێکەدەی من هێشتا پرسیارم لێ نەکردویت کە ئایا عەقڵت لەسەردا ماوە یان نا ئایا تۆ کوشتوتە یان نا نیکۆلاوتی من کوشت و من بەڵگەم هەیە پۆرفیریوتی سەیرە بەچی کوشتوتە نیکۆلاوتی بەتەورە لە پێشە ئامادەم کردبوو پۆرفیریوتی چەندی پەلەیە بەتەنیا بوویت نیکۆلا لە پرسیارەکە تێنەگەیشت پۆرفیری پرسیارەکەی دووبارە کردەوەتی بەتەنیا کوشتتن نیکۆلایوتی بەتەنیا میتکا هیچی لەسەر نییە و بەشداری هیچی نەکردووە پۆرفیریوتی باشە لەبارەی میتکاوە پەلەمەکە ئاخر چۆن تۆ چۆن لە نەردەوانەکەەوە هاتیتە خوارە ئاخر دەرگاوانەکان هەردووکتانیان پێکەوە دیبوو نیکۆلا بە پەلا وەک پێشتر وەڵامەکەی ئامادە کرد بێوتی ئەم کارە من ئەوسا بۆ ڕێونی لەگەڵ میتکا داهاتمە خوارێ پۆرفێری بە تووڕێ هاواری کرد باشە ڕاستە پاشان وەک لەگەڵ خۆیدا لەسەر خۆ بڵێ ئەمانە قسەی ئەونین لە پرێکدا دیسانەوە چای بە ڕاستکۆڵنیکۆف کەوتەوە دیار بوو هێن بە نیکۆلاوە خۆی سەرگەرم کردبوو کە بۆ ماوەیەک ڕاستکۆڵنیکۆفی بە تەواوی لەبیر نەما بوو و ئێستا لە پرێکدا هاتەوە سەرخۆی و تەنانەت کەمێکیش شلەژا بۆیە ڕووی تێکردوتی رادیۆن ڕۆمانۆڤیچ براجان ببوورە وا نابێ فەرموو بڕۆ تۆ کارت لێرە نییە من خۆشم ئەبینیت چ ڕووداوێکی چاوەڕوان نەکراو دێتە پێشێ تۆ فەرموو پاشان دەستی گرت و بەرەو لای دەرگاکە ئاماژەی بۆ کرد ڕاستکۆڵنیکۆف کە بێگومان هێشتا بە تەواوی لە مەسەلەکە نەگەیشت بوو بەڵام دەرفەتی بڕوا بەخۆبوونی جارێکتر ڕەخساندەوتی ئەڵەی تۆ چاوەڕێ شتێکی وانە بوویت پۆرفیریوتی تۆیش بەڕێزم چاوەڕێ شتی وانە بوویت بڕوانە دەستت چۆنە لەرزێ هاهاها ڕاستکۆڵنیکۆڤوتی تۆش ئەلەرزی پۆرفیری پیترۆڤیچ پۆرفیریوتی بەڵێ منیش ئەلەرزم چاوەڕێشتی وانە بوو ئیدی ئەوان لە بەردەرگاکە وەستا بوون پۆرفیری ئارامی لێبڕابوو چاوەڕێی ڕۆیشتنی ڕاستکۆڵنیکۆفیە کرد لە پرێکدا ڕاستکۆڵنیکۆڤوتی ئێشتە چاوەڕوان نەکراوەکەم پیشان نادەی پۆرفیریوتی ئەماڵیت بەڵام لە ترسا دانە چەقۆی پێکەوت بوو هاها بەڕاستی گاڵتە جاڕیت دەی بە ئومێدی دیدار ڕاستکۆڵنیکۆڤوتی بڵێ خواد لەگەڵ پۆرفیری بە زەردەخەنێکە و کە لێوی شۆڕ کرد بۆوتی هەرچی خوانێکا نابێ هەرچی خوانێکا نابێ ئەو کاتەی ڕاستکۆڵنیکۆف بە ژووری نووسنگەکەدا تێپەڕی سەرنجیدا کۆمەڵێک لێڕوانن لە ژووری چاڕوانیدا لە ناوڕاستی خەڵکەکەدا توانی دوو دەرگاوانی ئەو ئاپارتمانە ببینێ کە لەو شەوەدا پێشنیازی بۆ کردن بیبن بۆ لای پۆلیس ئەو دوانە وەستا بوون و چاوەڕێ شتێکیانە کرد بەڵام هەر ئەوەندەی پێی نایە سەر نەردەوانەکان سەر لە نوێن لە دوای خۆیەوە دەنگی پۆرفیری پیترۆڤیچی گوێ لێ بووە کە گەڕایەوە بینی لە دوایە ڕاکات و هانکە هانکێتی وتی تەنیا و شێک رادیۆن ڕۆمانۆڤیچ لەبارەی هەموو ئەم ڕووداوانەوە بێگومان هەرچی خوانێکە نابێ وە لەبەر حاڵ بە پێی یاسا ناچارم هەندێک شتت لێپرسم کەواتە پاشان یەک دێبینین وانە بەدەم قسەکانی و بەرامبەر بە ڕاستکۆڵنیکۆف وەستا بوو زەردەخەنەیە کرد دیسان دووبارەی کردوانە پێچوو بێوێت شتێک بڵێ
وەلێ نەیەتوانی. ڕاستکۆڵنیکۆف کە تەواو ورەی هاتبووە بەر و زۆر ئارەزووی بەخۆ نازینیە کردوتی تۆیش پۆرفیری پیترۆڤیچ دەربارەی ئەوەی کە ڕۆژت بمبەخشە، من تەواو ڕقم هەستا بوو. پۆرفیری تا ڕادەیەک بە خۆشحاڵی و دوای قسەکانی ئەو کەوتوتی گرنگ نییە خۆشم تۆزێ ڕقم بەداخەوە باشە کەواتە من و تۆ یەکتر ئەبینینەوە، ئەگەر خوا بیکە زیاتر یەکدی ئەبینین. ڕاستکۆڵنیکۆف بۆی تەواو کردووتی یەکتریش باشترە ناسین. پۆرفیریوتی یەکتریش باشترە ناسین. لەگەڵم قسانەدا پۆرفیری پیترۆڤیچ چاوی کەمێک کەس کرد و دڵگیرانە چاوی لە ڕاستکۆڵنیکۆف بڕیوتی ئێستا چیت بۆ هەنگی لەدایک بوون؟ ڕاستکۆڵنیکۆڤ چم بۆ بە خاکسپاردنی مردوو. پۆرفیریوتی وایە بۆ بە خاکسپاردن، ئاگات لە تەندروستی خۆت بێ تەندروستی. ڕاستکۆڵنیکۆف کە بە پلیکانەکاندا بەرەو خوارە بۆوتی بەڵام من نازانم لای خۆم و چ دوعایەکەت بۆ بکەم. دیسانەوە ڕووی لە پۆرفیری کردە و لە سەرقسەکانی ڕۆشتوتی پێم خۆش بوو کارەکەت بەرەو پێش بڕوە، بەڵام وا خۆ دەبینیت کارەکەت چەند ڕسوایە. پۆرفیری کە بە ڕۆیشتن ڕووی وەرجێڕا بوو زووکی قوڵاق بوو پرسی بۆ ڕسوایە. ڕاستکۆڵنیکۆڤ تر تۆ ئەمنی کۆڵا قوربەسەرت وا ئازارداوە بێگومان بە شێوازی خۆت تاکەوتۆتە دانپیانان، بێگومان شەو ڕۆژ پێدوتووە تۆ پیاوکوژیت ئێستایش کە دانی پێداناوە تۆ جارێکی تر باوکی لە گۆڕ دەردێنیت و پێڵێیت درۆکەی تۆ پیاوکوژنیت، مەحاڵە تۆ پیاوکوژ بیت. ئەمانە قسەی تۆنین و فێریان کردویت. باشە دوای ئەم هەمووشتانە چۆن کارەکەت ڕسوایی نییە؟ کەواتە ئاگادار بت کە ئێستا بەنی کۆڵاموت کە ئەو قسەی خەڵکی ترەڵێتەوە. ڕاستکۆڵنیکۆڤ چۆن ئاگادار نەبم؟ پۆرفیریوتی وەشیار سەرنجی هەموو شتێک گەدەی، بەڕاستی بیرت تیژ و گاڵ تا مێزە، سەرنجی پێکەنی ناویترین شتە دەی. ئەڵێن لە نێو نووسەراندا گۆگۆڵ بەهرەدارترین نووسەری لەم بابەتە بووە. پۆرفیریوتی بەڵێ گۆگۆڵ. ڕاستکۆڵنیکۆڤتی بەڵێ گۆگۆڵ باشە بۆ مێدی دیدار. ڕاستکۆڵنیکۆڤ ڕاست چوو بۆ ماڵەوە. ئەمەندە شەکەت بوو هەر کە گەشتە ژوورەکەی لەسەر قەنەفەکەی کەوت نیو سعات مایەوە تا بحەسێتەوە بیر و ئەندێشەکانی کۆبکاتەوە. نەویست لەبارەی نیکۆڵاوە هیچ خۆی خەریکە، هەستی بە شپرزەیەکی سەخت کرد. لە دانپیانانی نیکۆڵادا نهێنێکی سەرسۆری هێنەر هەیە کە بە هیچ جۆرێک ئێستا تێناگا. بەڵام دانپیانانی نیکۆلا شتێکی ڕاست بوو، ئەنجامەکەی زۆر بەڕوونی لە بەرچاوی خۆیدا بەرجەستە کرد. نابوو ئەو درۆێت تا سەر هەر بە شاراوی بمێنێتەوە، ئەو ساجارێکی تر دێنەوە وێزەی ئەم، بەڵام هیچ نەبێت تاوکاتە ئازادە و ئەبێت شتێک بۆ حاڵی خۆی بکات، چونکە مەترسیەکە هەر لە ئارادایە. وەلێ ئەمە تاکەی بارودۆخەکە وردە ڕووناکترە بووە، چونکە زۆر بە خێرایی کەوتەوە بەسەرکردنەوەی ئەو قسانەی لەگەڵ پۆرفیریدا کردبووی. دیسان و ترس لەرزی لێهێنایەوە، بێگومان هێشتا لە هەموو ئامانجەکانی پۆرفیری تێنەگەشتە بوو، بۆیە نەیەتوانی گشت حسابەکانی ئەو پێکێ و لە بەشێکی یاریەکانی کەوتبوونە ڕوو. دیارە کەسیش لەم چاکتر نەیەتوانی لەوە بگا کە شێوازی پۆرفیری لەم یاریەدا تا چ ڕادەیەک بۆ شەخصی ئەم پڕ لە مەترسیە. ئەگەر هەندێکی تری پێ بچوایە لەوانە بوو ئەمیش بە تەواوی بێتە سەرچۆک و چی هەیە بیڵێ. پۆرفیری هەر لە یەکەم بینینەوە بە تەواوی چوو بۆ ناو ڕۆحی ڕاستکۆڵنیکۆف و شارەزای ئەوە ببوو کە ڕاستکۆڵنیکۆف چەندە نەخۆش و سپرزەیە، هەرچەندە زۆر هەنگاوی نەئەنا، بەڵام لەسەرخۆ بە دڵنیاییەوە جێپێی خۆی خۆشە کرد. ڕاستە ڕاستکۆڵنیکۆف لەو ماوەیەدا بەرامبەر پۆرفیری لە هەندێک قسەدا تێکەوت بوو، وەلێ هێشتا بەڵگەیەکی سەلمێنەری نەدابوو بەدەستەوە. ئەوەی هەبوو تەنیا گریمانە و گومان بوو. وەلی ئایا ئەوەی ئێستا بە خەیاڵی دادێت ڕاستە؟ ئایا هەڵە نییە؟ پۆرفیری ئەمڕۆ ئەویست بگاتە چ ئەنجامێک؟ ئایا لە ڕاستیدا شتێکی ئامادە کرد بوو؟ ئەی ئەو شتە چی بوو؟ ئایا چاوەڕێ شتێکی کردیانە؟ ئەگەر ئەو بەسەراتەی نیکۆلا پێش نەهاتایە چۆن ئەمڕۆ لە یەکتری جیابوونەوە؟ تا ڕادەیەک پۆرفیری هەموو شێوازی کارەکەی خۆی ئاشکرا کردبوو، هەڵبەتە پەلەی تیا بوو، وە لە بارحاڵ شێوازەکەی خۆی خست بۆ ڕوو. لای ڕاستکۆڵنیکۆف وا کەوتبووە ئەگەر پۆرفیری زانیاری زیاتری لابووایە هیچ گومانی تیانە بوو کەیوت ئەی ئەو شتە چاڕوان نەکراوە چی بوو کە ئاماژەی بۆ کرد؟ گاڵتە بوو؟ بڵێ بەڵگەیەکی سەلمێنەر نەبێ یان شتێکی شاراوە؟ ئەی پیاوەکەی دوێنێ
ئەو چی لێ هات ئەمڕۆ لەکوێ بوو باش ئەگەر پۆرفیری بەڵگێکی سەلمێنەری هەبوایە بێگومان ئەبوو پەیوەندێکی تەواوی بە کابرای دوێنەوە هەبێ. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن. ئەڵلقەی 49 ڕاستکۆڵنیکۆف لەسەر قەنەفەکە دانیشت بوو سەری دانەواند بوو ئانیشکی نابۆ سەر ئەژنۆی و دەم و چاوی خست بە ناو لەپیەوە مۆچۆڕکێکی تووڕەیی بە هەموو لەشیدا ئاگەڕا لە دواییدا هەستە کڵاوەکەی هەڵگرت بیری کردەوە بەرەو لای دەرگاکە چوو. ڕاستکۆڵنیکۆف هەستیەوەی تێگەڕا بوو کەلانی کە مەتوانێ ئەمڕۆ بێسەر ئێشە بێ لە پرا لە ناو دڵیدا هەستی بەخۆشی کرد حەزیە کرد زووتر بگاتە لای کاترینا ئیڤانۆڤنا بێگومان بۆ لە گۆڕنانی تەرمەکە درەنکەوت بوو بەڵام بۆ ڕێوڕسمی داوەتی پرسەکە هێشتا دەرفەتما بوو بێگومان لەوێ سۆنیایش ئەبینێت. ڕاستکۆڵنیکۆڤ وەستا بیرێکی کردەوە زەردەخەنەیەکی بیمارانەی کەوتە سەر لێو دیسانە و لەگەڵ خۆیدا کەوتەوە قسەوتی ئەمڕۆ بەڵێ هەر ئەمڕۆ ئەبێت بەم جۆرە کەویستی دەرگاکە بکاتەوە دەرگاکە لە خۆیەوە درزێکی تێکەوت. ڕاستکۆڵنیکۆڤ بەچورکێکی پێدا هات و گەڕایەوە دواوە دەرگاکە لەسەرخۆ و بێدەنگەکرایەوە و لە پرێکدا دەم و چاوێکی لە دەرکەوت دەم و چاوی ئەو زەلامەی دوێنێ لە ژێر زەویەوە هەڵقوڵا بوو. کابرا لەبەر دەرگاکەدا وەستا نیگایەکی بێدەنگی ڕاستکۆڵنیکۆفی کرد و هەنگاوی نایە ناو ژوورەکەوە هەر وەک دوێنێ وابوو بە هەمان دار و بار و جلو بەرگەوە وەلێ لە دەم و چاو و ڕوانینیدا گۆڕانێکی گرنگیار بوو. ئەمڕۆ غەمگینتر ئەهاتە بەرچاو دوای کەمێک وەستان هەناسێکی قۆڵی هەڵکێشا تەنیا ئەوەندەی مابوو کە ڕوومەتی بگرێتە ناو لەپی دەستی و سەری بخا بەلایەکدا بۆ ئەوەی تەواو لە پیرێژنێک بکە. ڕاستکۆڵنیکۆڤ کە لە شوێنی خۆیدا وشک بوو لێی پرسی چیت هەبێ؟ پیاوە کە دەنگی لێوە نەهات دوای کەمێک بەڕێزەوە خۆی تا نزیک زەویەکە چەماندەوە تاوڕادەی پەنجەی دەستی ڕاستی بەرزەویەکە کەوت. ڕاستکۆڵنیکۆڤ هاواری کردوتی تۆ چیەکەیت؟ پیاوەکە لەسەر خۆتی من تاوانبارم. ڕاستکۆڵنیکۆڤتی تاوانباری چیت؟ پیاوەکەوتی تاوانباری ئەو بیر و باوەڕە شەڕەنگێز و زاڵمانەی کە هەمە هەردووکیان لە یەکدیان ڕوانی. پیاوەکەوتی ناڕەحەت بووم ئەو کاتێک کە هاتی تو وابزانم کەمێکیش سەر خۆش بوویت داوات لە دەرگاوانەکان کرد بتبەن بۆ لای پۆلیس و چەند پرسیارەکەت دەربارەی خوێن کرد. ناڕەحەت بووم کە گویان نەدایتێ و بەسەر خۆشیان زانیت هێن ناڕەحەت بووم خەوم لێ نەکەوت لەبەرەوەی شوێنەکەتم ئەزانی دوێنێ هاتم هەواڵم پرسیت. ڕاستکۆڵنیکۆڤ کە یەکسەر شتەکانی وە بیرهاتەوە قسەکانی پێبرۆ پرسی کێ هات؟ پیاوەکەوتی من چونکە سوکایەتیم پێکرد بوویت. ڕاستکۆڵنیکۆڤتی کەواتە تۆ لەو ئاپارتمانەدایت؟ پیاوەکەوتی بەڵێ من لەوێدا و لە هەمان کاتدا لە ناو دەرگاکەدا لەگەڵیاندا وەستا بووم ئەڵەی لە بیرت نەماوە من لەوێ لە کۆنەوە کاری کەوڵ دووری نەکەم ئێمە هەر لە ماڵەکەماندا ئەو کارەکەین بەڕاستی لە هەمویان زیاتر من ناڕەحەت بووم. لە پرێکدا ڕاستکۆڵنیکۆڤ هەموو بەسەراتەکەی 3 ڕۆژ لەمەوبەر کە لەبەر دەرگاکە ڕوویدا بوو هاتەوە بیری کەوتەوە کە بێجگە لە دەرگاوانەکان لەو جێگایەدا چەند کەسێکی تری ڕۆستا بوون و ژنیشیان تیا بوو. بیری کەوتەوە کە دەنگێک پێشنیازی کرد ڕاستەوخۆ ئەم ببن بۆ بەڕێوەبەرێتی پۆلیس نەیتوانی دەم و چاوی ئەو کەسەی قسەکەی کرد بوو بهێنێتە بەرچاوی ئێستاش هەر نەیەناسی و لە ئەیزانی کە وەڵامێکی ئەو زەلامی داوەتەوە و ڕووی بۆ لای وەرجێڕاوە. کەواتە ئەمە هەموو بەسەرهاتە تراژیدیاکەی دوێنێ بوو لە هەمووی خراپترەوە بوو کە نزیک بوو تیابچێت خەریک بوو بەهۆی مەسەلەیەکی نابوت و بێنرخەوە خۆی لە ناو بەرێت. دیارە ئەم زەلامە بێجگە لە کێشەی خان و بەکرێگرتن و قسەکردن لەبارەی خوێنەوە هیچی تری پێ نییە بێگومان پۆرفیریش هیچ لە هەمانەکەیدا نییە بێجگە لە مەسلەی هوڕاوەکردنەکە نەبێ. چ بەڵگەیەکی ڕاستی جگە لەلایەنی سایکۆلۆژی کەویش دوو سەری هەیە شتێکی تری دروستی پێ نییە ئەگەر شتی تری دەست نەکەوێ نایش بێ دەستی بکەوێ نابێت و نابێت ئەی ئیتر ئەتوانن چی لەگەڵ ئەمدا بکەن
چۆن نەتوانن تاوانەکەی بەسەردا ساغ بکەنەوە تەنانەت ئەگەر بیشیگرن پێچێت پۆرفیریش تازە شتێکی لەبارەی چوونی ئەم بۆ ئاپارتمانەکە زانی بێت و تا ئێستا ئاگای لە هیچ نەبوو بێ ڕاستکۆلنیکۆف کە لە پرێکدا ئەم بیرۆکێ بەسەریدا تێپەڕی هاواری کردوتی کەواتە تۆ بوویت ئەمڕۆ بە پۆرفیری دوت کە من هاتبووم پیاوەکەوتی کامە پۆرفیری ڕاستکۆلنیکۆف وتی دادوەری لێکۆڵەرەوە پیاوەکەوتی من پێم وت ئەوسا دەرگاوانەکان نەچوون بەڵام من چوون ڕاستکۆلنیکۆف وتی ئەمڕۆ پیاوەکەوتی لە پێش تۆدا دقیقەیەک لە پێش تۆ لەوێ بووم و هەموو شتێکم بیست بینیم چۆن ئازاریانەدایت ڕاستکۆلنیکۆف وتی لەکوێ چێ پیاوەکەوتی لەوێ لە پشت دیوارەکەەوە هەموو وەختەکە لەوێ دانیشتەوە ڕاستکۆلنیکۆف وتی سەیرە کەواتە شتە چاوەڕوان نەکراوەکە تۆ بوویت ئاخر چۆن شتی وابێ کابراوتی کە بینیم دەرگاوانەکان گوێ لە قسەم ناگرن و ئەیانوت درەنگە و ڕەنگە تازە کاتی دادوەرن ناجۆر بێ کە بۆ زوو نەچوونەتە لای ناڕەحەت بووم تەنانەت خەوم لە خۆم حرام کرد و کەوتمە تاقیبات کە دوێنێ شتێکم لەم ناوە دەستکەوت ئەمڕۆ چووم یەکەم جار کە چووم لەوێ نەبوو دوای سەعاتێک ڕۆشتمەوە گویان پێ نەدام جاری سێم ڕێگەیاندام ئەوسا هەرچی هەبوو نەبوو بۆم باس کرد ئەو لە ژوورەکەی داکەوتە پیاسە مشتی بە سنیا کێشاو ئەیوت چ بەڵایەکم بەسەر دێنن ڕێگرینە ئەگەر ئەمەم بزانیایە پۆلیسم ئەنارد و ئەم گرت پاشان لە ژوورەکە دەرپەڕی یەکێکی بان کرد و لە سوچێکدا کەوتنە قسە دوای هاتەوە لام و کەوتە تاقیبات و گوێندا گەلێک سەرزەنشتی کردم من هەموو شتێکم پێوت باسی ئەوەش کە تۆ نەدوێرا وەڵامی پرسیارەکانم بدەیتەوە و هەر نەشتە ناسیم دیسانەوە بەناو ژوورەکە داکەوتەوە ڕاکە و بە سنگدا کێشان تووڕە و تڕۆ ئەم سەر و ئەو سەریە کردو کە هەواڵی هاتنی تویاندایە وتی بڕۆ پشتی غە دیوارەکەەوە لەوێ دابنیشە و هەرچیت بیست نابێت بجوڵێت خۆشی کورسی بۆ هێنام و دەرگاکەی لەسەر بەستم وتی ڕەنگە تۆیش بانکەم بەڵام کە نیکۆلایان هێنا دوای ڕۆشتنی تۆ منی هێنایە دەرەوتی جارێکی تر ئەتێنمەوە ئێرە و دیسان و هەندێک پرسیاری تر لێکەمەوە ڕاستکۆلنیکۆف وتی کە تۆ لەوێ بوویت هیچیان لە نیکۆلا پرسی پیاوەکەوتی کە تۆی ڕەوانە کرد منیشی ڕەوانە کرد و کەوتە لێکۆڵینەوە لەگەڵ نیکۆلا کابرا وەستا و لە پرادیسانەوە دانەویەوە تا پەنجەی بەرزەوی کەوت وتی لێم ببوورە تۆمەتبارم کردیت ڕقم ستا بوو ڕاستکۆلنیکۆف وەڵامی داوتی خوالێت ببوورێ کە ئەمەی وت کابرا دیسانەوە دانەویەوە بەڵام نەک وەک جاری پێش و بەڵکو و تاناو قەدی لەسەر خۆ گەڕایە و چۆ دەرێ ڕاستکۆلنیکۆف کە لە بەرخۆی ئەیوتەوە هەمووی دوو سەری هەیە ئێستا هەموو شتێک دوو سەری هەیە لە جاران چالاکتر لە ژوورەکە چۆ دەرەوە و پاشان لەو کاتەدا کە لە پلیکانەکانەوە چۆ خوارێ بە زەردەخەنەیەکی ڕقاویەوەتی ئێمە دیسانەوە لە ململانێداین بەڵام ڕقەکەی بەرە و ڕووی خۆی بوو چونکە بە بێزاری و شەرمەوە بیری لەو ترسنۆکی خۆیە کردەوە کە لەمەوبەر دەستی بەسەریدا کێشاب سەر لەبانی ڕۆژی دوایی کە بەسەر گفت و گۆشومەکەی نێوان پیتەر پیترۆڤیچ لەگەڵ دنیا و پۆلخێریا ئەلێکساندرۆڤنادا تێپەڕی بوو پیتەر پیترۆڤیچ لە خەو هەستا و بیری ڕووناکتر بوو بە تەواوی ناڕەحەتیەوە ناچار بوودان بۆ دابنێ کە ئەوەی دوێنێ شەو ڕوویدا و بەلایەوە زۆر سەرسامکەر و مەحاڵ بوو بە حەقیقەت ڕاستە و نکۆڵی لێ ناکرێت و قابلی گۆڕانیە خۆپەسەندیە زامدارکراوەکەی وەک ڕەشمار بە درێژای ئەو شەوە دڵیان خوارد هەرکە لە خەو هەستایەک سەر تەماشای ئاوێنەی کرد لەوە ئەترسا لەو شەوە درێژەدا سەفرا دەرونی پیس کرد بێ بەڵام لەولایەنەوە هەموو شتێگا سای و دڵنیا بەخش بوو کە تەماشای دەم و چاوەسپی و نەجیبانەکەی خۆی کرد کە لەم دواییەدا کەمێک قەڵەو بووە بۆ چرکە ساتێگا سوودەی تێگەڕا و بڕوای تەواوی بەوە هێنا کاتوانێت لە شوێنێکی دی بووکێکی گونجا و تەنانەت پاکیزەتر بۆ خۆی پەیدا بکە بەڵام یەکسەر هاتەوە سەرخۆی و بە تووڕێیەوە تفێکی ڕۆکردە پەنایەکەوە ئەم کارە زەردەخەنێکی تەوسای و گاڵتە جاڕانەی خستە سەر لێوی ئەندرا سیمێنۆڤیچ لێبێ زیاترین کۆفی هاوڕێ کە لەگەڵیدا لە ژوورەکەدا ژیان پیتەر پیترۆڤیچ سەرنجی لە زەردەخەنەکەیدا و ئەمەی کردە ماڵ بەسەر هاوڕێکەوە لەم دوایانەدا گەلێک شت لە نێوان ئەم دوانەدا ڕوویدا بوو لە پرێکدا لەوە بە ئاگا هاتەوە کە نەبوو ئەندرا سیمێنۆڤیچ لە بەسەرهاتی دوێنەی خۆی ئاگادار بکە بۆیە ڕقەکەی دووقات زیادی کرد
ئەمە دووەمین هەڵی دوێنەی بوو کە لە ئەنجامی پەلەکردن و تووڕەبوونەوە بەدی هاتبوو. پاشان بە درێژایی ئەو بەیانە وەک دەستی ئەن قەستی تیابێ یەک بە دوای یەکدا شکست و ناڕەحەتی ڕویان لێکرد. تەنانەت لە دیوانی باڵایدادا لە ئەنجامدانی کارێکدا کە ماوەیەک بوو دوای کەوتبوو سەر نەکەوت. لەسەر و هەمووی شەوە ئەو خانووی بۆ زەماوەندەکەی بەکرێگرت بوو، هەر لەسەر گیرفانی خۆشی پارێتیا خەرج کرد بوو. خاوەن ماڵەکەی چوو بۆ سەردار و ئەمی هێنا بووە ژار و ژەنگ. ئەمە کابرایەکی کارمەندی بە ڕەگە زەڵمانی و تازە پیاکەوتو بوو، بە هیچ جۆرە قایل نەبوو. ئەو گرێبەستەی تازە لە نێوانیاندا مۆرکرا بوو هەڵی بۆشێنێتەوە. ئەبوو بە پێی گرێبەستەکە لە کاتی هەڵوەشاندنەوەیدا هەرچیەکی بەرەکەوێت بدرێتێ و لەم حەقا خۆش نەبوو. ئەگەرچی پیتەر پیترۆڤیچ تەواو دەستی بە خانۆکەدا هێنا بوو، هەروەها لە پێشانگای مۆبیل فرۆشیدا یەک تاکە ڕۆبلیان لەو پارێ بۆ نەجێڕایەوە کە لە بارمتەی مۆبیلەکاندا داینابوو، ئەگەرچی هێشتا بۆ ناو خانۆکەی نەگوێزرابوونەوە. پیتەر پیترۆڤیچ لە سەرخۆ کەوت بووە دانەجیڕە و بەخۆیەوت لەبەر خاتری مۆبیلیات ژن ناهێنم. هەر لەو میانەیەدا نائومێدیە کەوتە دڵیەوە. ئایا تەواو مەسەلەکە لە دەست چووە کۆتایی پێ هاتووە؟ ئایا ناکرێت هەوڵێکی تری بۆ بدرێ؟ کەبیری لە دنیای شۆخ و شەنگ کردەوە، جارێکی دیخوێن لە دڵی چۆڕا و بۆ چرکە ساتێک ئازارێکی زۆری چەشت. ئەگەر لەو کاتەدا تەنیا ئارەزوی کوشتنی ڕاستکۆڵنیکۆڤ لەسەری بدایە، پیتەر پیترۆڤیچ بێ هیچ ئەم لاو ئەولایەک ئارەزۆکەی ئەبردە سەر. پیتەر پیترۆڤیچ کە بە دڵشکایی و نائومێدیەوە بەرەو ژوورەکەی لێبزیاتینکۆڤ ئەگەڕایە و بەخۆی وت بێجگە لەمانە هەڵەیەکی ترم ئەوە بوو کە پارەم پێنەدابوون. شەیتان بەلعنەت بێ، بەڕاست چۆن من ئەوەندە جوولەکە ئاسا بوو. لەم لایەنەوە هیچ حسابێکیش لە ئارادا نەبوو، تەنیا ئەوە هەبوو کە من لە حاڵەتی هەژاری و نەبوونیدا بیان هێڵمەوە و کارێکی وا بکەم بە فریادڕەسی خۆیانی بزانن. وەلێ ئەوان نا، ئەگەر من لەو ماوەیەدا 1500 ڕۆبڵم بۆ جیازی و دیاری و جانتا و جلوبەرگ و خرتکە و پرتکە پێبدانایە، تا لە پێشانگەی کنۆپ و پێشانگای ئینگلیزی بیان کڕایە، بێگومان ئێستا کارەکە پوخت و لەبارترە بوو. ئاوا بە ئاسانیش نایانتوانی کارەکە هەڵوەشێنەوە. ئەمانە لەو کەسانن لە کاتی پەشیمان بوونەوەدا خۆیان بە بەرپرسیارە زانن کە هەرچی دیاری و پاریان دراوەتە بیدەنەوە. دانەوەیشی بۆ ئەوان کارێکی گران و ناخۆش بوو، هەروەها تووشی ئازاری ویژدانیشە بوون بەرامبەر بە کەسێک ئەمەندە دەست و دڵفراوان بوو کەچی لە پرێکدا ئەوان دەستیان بڕویەوە. هەڵام کرد. دوای ئەوەی دیسانەوە پێی بە جەرگی خۆی دانایەوە، خێرا خۆی بە گەوژدایە قەڵم، هەرچەندە ئەم ڕستەی بەدەمنەوت کە بەم ئەنجامە گەیشت گەڕایەوە ماڵەوە، بەڵام ڕق و تووڕێیەکەی لەو کاتە زیاتر بوو کە لە ماڵ بەدەرکەوتە بوو. ڕێوڕسمی پرسەی کۆچ کردو کە لە ژوورەکەی کاترینا ئیڤانۆڤنادا بەجێ ئەهێنرا، سەرنجی ڕاستکۆڵنیکۆفی ڕاکێشا بوو. دوێنێش هەندێک شتی لەبارەی ئەم پرسەوە بیستە بوو، تەنانەت پێچوو ئەوەشی بیرکەوتە بێتەوە کاویش بۆ ئەو خوانە بانگێش کرابێ، وەلێ بەهۆی گرفتاریە تایبەتیەکانەوە هەموو شتێکی لەبیر چوو. ئێستا کە خاتوو لیپیا ڤێخرێل لە جێی کاترینا ئیڤانۆڤنا ئەم چوو بوو بۆ گۆڕستان، لە پاڵ مێزە ئامادەکراوەکەدا سەرگەرمی کار بوو. دەرفەتی دەستکەوت و چەند پرسیارێکی لێکرد. زانی کە دانیشتنەکەش کۆمەندانە بەڕێوە چێ. هەموو کرێگرتەکان، تەنانەت ئەوانەیش کە کۆچکردویان ناناسی، وەک ئاندرا سمیۆنۆڤیچ لێبزیاتینکۆڤ کە پێشتر لەگەڵ کاترینادا بەشەڕ هاتەبوو بانگێشکرا بوو. پیتەر پیترۆڤیچیش نەک تەنیا بانکرا بوو، بەڵکو بە پەرۆشەوە چاوەڕانی ئەکەن، چونکە لە نێو هەموو کرێگرتەکاندا دیارترین میوان بوو. خودی ئامالیا ئیڤانۆڤنا هەرچەندە پێشتر لەگەڵ کاترینادا دەمەدەمیان بوو، زۆر بەڕێزەوە بانکرا بوو. بۆ ئێستا خۆی لێرەدا بە خاوەن ماڵە زانی و هەڵە سوڕا و تا ڕادێک چێژی لە کارکردنەکەی بینی. لە سەروی ئەمانەیشەوە خۆی زۆر ڕازاندەوە. هەرچەندە جلی تازیەباری لە بەردا بوو، بەڵام سەر تاپای تازە و ئاوریشمین و زەرقی و بەرقی لە بەردا بوو. بەفیزەوە شانازی بەخۆیەوە کرد. هەموو ئەم بەڵگە و زانیاریانە پیتەر پیترۆڤیچیان خستە سەر بیرکردنەوەیکی تازە کە چووە ژوورەکەیەوە، واتە ژووری ئاندرا سمیۆنۆڤیچ لێبزیاتینکۆفەوە. هەر سەرقاڵی ئەو بیرە بوو، تێگەیشت کابێت ڕاستکۆڵنیکۆڤیش داوت کرابێت.
ئاندرە سمیۆنۆڤیچ لەبەر هەر هۆیەک بێت تەواوی ئەو بەیانیە لە ژوورەکەیدا مابووە. لە نێوان پیتەر پیترۆڤیچ و ئەم بەڕێزەدا پەیوەندێکی سیر بەڵام تا ڕادێک سروشتی دروست بوو. پیتەر پیترۆڤیچ تا ڕادێک هەر لەو ڕۆژەو کە خانووی لێگرت بوو بەرامبەری هەستی بەنەفرەت و بێزاریە کرد لەگەڵەوەشدا سڵی لێکردەوە. پیتەر پیترۆڤیچ کە گەیشتە پترۆسبۆرگ هاتە لای ئەمەش لەبەر ئەو ناکەم پیاوێکی ڕژد و سووکە. هەرچەندە ئەمە گرنگترین هۆی ئەو مەسلەیە بەڵام هۆیەکی تری هەیە. ئەو کاتەی هێشتا لە ناوچەکەی خۆیژیان لەبارەی ئاندریۆوە کە خۆی بەخێوی کردووە بیستە بووی کەلاوێکی پێشکەوتنخواز و هەڵکەوتووە تەنانەت لە نێو هەندێک لایانی سەرنجڕاکێش و ئەفسانەیدا ڕۆڵی گرنگی هەیە. ئەمە هۆیەک بوو بۆەوەی پیتەر پیترۆڤیچ بەو لاوە سەرسان بێت. ئەو تاقم و لایەنە بەتوانایانش کە ئاگاداری هەموو جێگایەک و لە هەموو کەسێکیش بێزار بوون و نهێنی خەڵکیان دەرەخست ماوەیەکی زۆر بوو پیتەر پیترۆڤیچیان دووچاری سەرسامیەکی تایبەتی کردبوو کە بە هیچ جۆرێک نازانرا هۆیەکەی چییە. بێگومان خۆی بەتەنیا بە تایبەتی لە ناوچەیەکی دوورە دەستدا بە هیچ جۆر نەیەتوانی وێنایەکی ڕاست و دروست لەو تاقم و لایەنانە بکە. ئەویش وەک خەڵکانی دی بیستە بووی بە تایبەتی لە پترسبۆرگدا کەسانێکن پیان ئەڵێن پێشکەوت و نهلیستی و چاکەخواز و هەتا دوایی وە لە ئەویش وەک گەلێک کەسی تر مانا و چەمکی ئەم واژانەی بە شێوەیەکی سیر ئزلە کرد. چەند ساڵێک بوو زیاد لە هەر شتێکی دی لە ئابڕوچوونە تەسا. ئەمەش گرنگترین هۆی نیگەرانی هەمیشەی و لە ڕادەبەدەری ئەو بوو بە تایبەتی ئەو کاتەی بیری لەوە کردەوە کە کارەکەی بگوێزێتەوە بۆ پترسبۆرگ. لەم لایەنەوە گەڵێن تۆقی بوو تەواو وەگە و مناڵانەی هەندێک جار لە شتێکە تۆقن. چەند ساڵێک لەوبەر کە لە ناوچەکانی دەرەوەی شار دانیشت و سەرقاڵی بەڕێخستنی کارەکانی بوو دوو جار ئەو ئابڕوچونەی بە کەسانی خاوەن پنە و دەسەڵاتەتی بوو. ئەوانە کەسانێک بوون ئەم پارێزگاری لێکردن کە پێشترەوان یارمەتیاندا بوو. یەکێک لەو کێشانە خەریک بوو خاوەنەکەی بەرە و چورتم و هەڵدێرێکی گەورە بەرێ. دووەمیش سەرێشە و دوودڵی نایە. بۆیە پیتەر پیترۆڤیچ بڕیاریدا هەرکە هاتە پترسبۆرگ یەکسەر بەدیلێکی ڕوونەوە لە مەسەلەکان بڕوانێ زانیاری زۆر بەدەست بێنێ لە کاتی پێویستیشدا دەست پێشخەر بێ خۆشەویستی نەوەی نوێش بەدەست بێنێ. لەمڕۆ ئومێدی بە ئاندرا سمیۆنۆڤیچ بوو. بەو جۆرە ئەو کاتەی ڕاستکۆلنیکۆفی بینی توانی هەندێک لە مەبەستەکانی لەو ڕستانەدا دابڕێژێ کە گەنجانە بوو. بێگومان ماوەیەکی زۆری نەبرد کە پیتەر پیترۆڤیچ لە ئاندرا سمیۆنۆڤیچ بێجگەل لە کەسایەتێکی خوێڕ و سادە چیتری نەبینی. بەڵام ئەمە بە هیچ جۆرێک ڕای پیتەر پیترۆڤیچی نەگۆڕی و پڕکێشی هیچی نەکرد. تەنانەت ئەگەر بڕوای تەواوی بۆ هەبوایە کە ئەو کەسە پێشکەوتوانە تا ئەو ڕادەیە سادە و ساکارن هێشتا هەر بە دوودڵی ئەمایەوە. بە هەر حاڵ هەموو ئەو بیر و باوەڕ و یاسا و ڕێسانەی ئاندرا سمیۆنۆڤیچ بەگوێی دادا و مێشکی پێپڕە کرد لای ئەو گرنگ نەبوو. ئەو مەبەستێکی تایبەتی خۆی هەبوو. تەنیا خوازیاری ئەو بوو تا بتوانێت زووتر لەوە بگا کە ئایا ئەو کەسانە توانایەکیان هەیە یان نە، ئایا ئەبێت لیان بترسێ یان نە، ئایا ئەگەر ئەم دەست بۆ کارێک بەرێ هەر کارێک بێ ئەوان سوک و ڕسوایەکەن، ئەگەریش ڕسوای بکەن لە چ لایەنێکۆیکەن. ئەوەی باوە ئێستا خەڵکی لە چ بوارێکدا دەست بۆ ڕسواکرد نەبن. بێجگە لەمانە ئایا ئەشێت هەر چۆنێک بووە خۆت بخزێنیتە ناویانە بوو خۆ ئەگەر بەڕاستی خاوەن هێز و دەسەڵات بن هەر چۆنێک بێ کڵاو بکەیتە سەریان. ئایا ئەم کارە پێویستە بکرێیان ئایا ناکرێ بۆ نمونە بۆ کار و پیشەکەی خۆی بە هەر جۆرێک بێ سوودیان لێوەربگرێ. بە کورتی سەدان پرسیاری لە بەردەندا قوت بووەوە. ئەم ئاندرا سمیۆنۆڤیچە لاوێکی لاواز و نەخۆش و کورتە باڵا بوو. کارمەندی شوێنێک و مویەکی زەردی سەرنجڕاکێشی هەبوو. ڕیشی بە هەردوو لای ڕوومەتیا هات بۆ خوارێ و گەلێک شانازی پێوە کرد. بێ لەمانە هەمیشە چاوی دێشە دڵی ناسک بەڵام لە قسەدا زۆر بڕوای بخۆی و هەندێک جاریش بەفیز و هەوا بوو. ئەم حاڵەتە لەگەڵ دیمەن و ڕواڵەتیدا ئەمەندە جیاواز بوون کە ببوو نەمایی پێکەنین. بەمانەیشەوە لە ڕوانگەی ئامالیا ئیڤانۆڤناوە ئاندرا کرێگرتەیەکی تا ڕادەیەک بەڕێز بوو چونکە مەبەست نەبوو کرێ ژوورەکەشی بەڕێک و پێکیەدا. لەگەڵ هەموو ئەم ئاکارانەدا ئاندرا سمیۆنۆڤیچ بەڕاستی کابرایەکی تۆزێک گەوج بوو. پەیوەندی ئەو بە پێشکەوتن و بەنەوەی نوێمانەوە تەنیا لە ڕووی سۆزەوە بوو. یەکێک بوو لەو گروپە
بێ ئەژمارانەی کە گەمشە و نابود و لاواز بوون هیچ کارێکی باش فێر نەبوو لە هەوڵی ئەوەدا بوون زوو خۆیان بە بیرێکی باوی بەڕەواجەوە هەڵاسن ئەوان هەرچیکیان بکردە سوکیانە کرد تەنانەت ئەگەر بە ڕازگۆیش بیان کردایە لەگەڵمانەشدا لێبی زیاتینکۆف هەرچەندە گەلێک میهرەبان بوو وە لێ وردە وردە لە هاوژووری لەگەڵ پیتەر پیترۆڤیچدا کە پێشتر ئەمی بەخێو کرد بوو بەتەنگەهات بەڕێکەوت هەردووکیان ئەم هەستیان بەرامبەر بەیەکدی هەبوو هەرچەندە ئاندرا سمیۆنۆڤیچ پیاوێکی سادە بوو بەڵام وردە وردە لەوە گەیشت کە پیتەر پیترۆڤیچ فریوی داوە و لە ناخیدا لێ بێزارە و ئەو مرۆڤە نییە کە ئەم تێگەیشتە بوو لێبی زیاتینکۆڤی ویست یاسای فوریە و تیۆری داروینی بۆ واسکە بەڵام پیتەر پیترۆڤیچ کە بە تایبەتی لەم دوایانەدا بە گاڵتە جاڕێکی زۆرەوە گوێی نەقسەکانی ئەگرت لەم ڕۆژانەدا تەنانەت کەوتو بە سوکاتی پێکردنیشی لەبەرەوەی لۆژین هەر لە خۆوە تێگەیشت بوو کە لێبێ زیاتینکۆف نەک تەنیا کابراکی گەوج و لە جەڕا بەڵکو و درۆزنیشە لەناو ئەوانشدا کە کاریان لەگەڵداکە شپەیوەندێکی بە کەسە گرنگەکانیەوە نییە ئەوەی ئەیزانێ لە خەڵکی تریە بیستێ لە هەمووش گرنگترەوەیە کە توانای ڕاگەاندنی بەباشی نییە هەندێک جار زیاتر لەوە ئەڵێت کە پێویستە بوترێ یان لەبەر پەرتی و دوودڵی ناتوانێت هیچ بڵێ ئیتر بەم حاڵەوە چۆن ئەتوانێت پێشکەوتن خواز و چاکە خواز بێ ئابێدەوەشمان لەبیر نەچێ کە پیتەر پیترۆڤیچ لەم دەڕۆژەدا بە تایبەتی لە سەرەتایدا گەلێک بە پەرۆشەوە ئەو ڕاوتەکبیرە سەیرانەی قوبوڵە کرد کە لە ئاندرا سمیۆنۆڤیچەوە سەرچاوانەگرت با بڵێن ئەو کاتێک کە ئاندرا سمیۆنۆڤیچ فەرمانی ئەدایە ئامادەی دروستکردنی کۆمۆنی تازە بێت لە شوێنێکی شەقامی مشچانسکایە شەقامی بۆرجوازەکاندا یان پێوت هەرگیز ڕێ لە دنیا نەگرێت تەنانەت ئەگەر لە یەکەم مانگی زەماوەندیشیاندا بێ ئەگەر ویستی دۆستێکی تر بۆ خۆی بگرێ یان مەبەستی نییە مناڵەکانی ئایندەی خۆی تەعمید بکات و شتی تریش لەم مەسەلانەدا پیتەر پیترۆڤیچ یان بەرپەرچی نەئەدایەوە یان هەر بێدەنگە بوو پیتەر پیترۆڤیچ لەسەر شێوازی ئاسایی خۆی لەوە بێتاقەت نابوو باز لە ئاکار و ڕۆشتی تایبەتی ئەو کرێ تەنانەت ڕێشی بەستایشی خۆیدا چونکە هەموو جۆرەستایش و پێ هەڵدانێکی خۆی گەلێک پێخۆش بوو جۆگرانی عزیز لاڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن پیتەر پیترۆڤیچ کە لەبەر چەند هۆیەک ئەو بەیانیە چەند 5 ڕۆبلیەکی ورد کردبەوە لە پشت مێزەکەیەوە دانیشت بوو سەرقاڵی ژماردنی سەفتەی چەکەکانی بوو ئاندرا سمیۆنۆڤیچیش کە بەردەوام پارەی لە گیرفاندا نەبوو لە ژوورەکەدا پیاسەیە کرد خۆشی لەو دارەتە نادا کە سەفتە پارەکان سەرنجی ڕابکێشن یان مەبەستی بن پیتەر پیترۆڤیچ هەرگیز بڕوای بەوە ناکرد ئاندرا سمیۆنۆڤیچ بەڕاستی و پارانەی لا بێنرخ بێت و بێبایخانە لیان بڕوانێ ئاندرا سمیۆنۆڤیچیش لای خۆیەوە خەیاڵێکی تاڵی تێگەڕا بوو کە ڕەنگە پیتەر پیترۆڤیچ لەبارەی ئەوە بەو شێوە بیر بکاتەوە بەوە دڵخۆش بێ لە دەرفەتێکدا بەو سەفتە پارانە ڕقی هاوڕێ لاوەکەی هەستێنێ ئازاری بدا گاڵتە پێ بکات و بە هیچی دابنێ ئەوەی تێبگەنێ کە ئەم دوانە چەندە جیاوازن و چ بۆشایەکی گەورە لە نێوانیاندا هەیە لێبی زیاتینکۆڤ لەگەڵەوەشدا کە سەرگەرمی ڕوونکردنەوەی بابەتە دڵگیرەکەی خۆی بوو لەبارەی دروستکردنی کۆمونەیەکی تازە و تایبەتەوە وەلێ پیتەر پیترۆڤیچی ئەبینی زۆر تووڕە و کەم بایەخە وەڵام و سەرنجە کورتەکانی کە بەدەم ژماردنی سەفتەکانەوە لە دەمی دەرەچوو پلارێکی گاڵتا مێز و سوکاتی پێکردنی ئەم بوو بەڵام ئاندرا سمیۆنۆڤیچی مرۆڤ دۆست ئەم بارەی پیتەر پیترۆڤیچی بەوەدانا بەرەنجامی ئەو ناڕەحەتی دوێنەیە کە لە دوای پەیوەندی بڕێنی لەگەڵ دنیادا بەدی هاتەوە و بەردەوام پەرۆشی ئەوەیە قسەی لەسەر بکرێ ئەویست بەم بۆ نێو هەندێک پەیامی پێشکەوتوانە دەرببڕێ تا لەلایەک و ئاسوودەیەک بە هاوڕێ بەڕێزەکەی ببەخشێت و لەلایەکی ترەوە بێگومان کار لەبەرەو پێشبردننی بیر و باوەڕێ بکەن پیتەر پیترۆڤیچ قسەکانی ئاندرا سمیۆنۆڤیچی لە شوێنێکی گرنگابڕی و لە پڕێکدا پرسی ئەم داوەتیە چییە کە ئەم ژنە بێوەژنە سازیەکە ئاندرا سمیۆنۆڤیچ وتی ئەڵێ ئاگات لێ نییە
من دوێنێ لەو ڕۆ قسەم بۆ کردیت و دەربارەی ئەو دابوونەریتە بیر و باوەڕی خۆم پێوتیت ئاخر وەک بیستومە تۆیش بان کراویت تۆ خۆت دوێنێ لەگەڵ یا قسەت کردووە. پیتەر پیترۆڤیچ وتی من هەرگیز چاوەڕێی ئەوە نەبووم ئەو ژنە گەوجەتەوە و نەدارایی پارەی لەو گەوجەی ترەوە کە ناوی ڕاستکۆلنیکۆف وەرگتووە بیکا بە داوەت و پرسەدانان. ئێستایش کە بێودا تێپەڕیم لەو هەموو سازدان و تەدارەکە سرم سوڕما دیارە خەڵکێکی زۆری بانگهێش کردو تەنانەت لەسەر خوانەکە مەیم بینی. پیتەر پیترۆڤیچ کە دیار بوو مەبەستی تایبەتی هەیە لەسەر باس و پرسیارەکانی ڕۆشت لە پرێکدا سەری بەرز کردەوتی چی؟ وتت منیشی بان کردووە؟ کەی داوت کراوم؟ لەبیرم نییە ناچم من لەوێ چکارم؟ دوێنێ کە تووشی بووم تەنیا ئەوەم وت لەوانەیە بتوانێت وەگژنی کارمەندێکی هێژار ساڵانەی یارمەتیە گوەربگرێ ناشێ بۆەوە منیشی بان کردبێ هەهەها لێبی زیاتین کۆڤوتی منیش پێم خۆش نییە بڕۆم. پیتەر پیترۆڤیچ وتی بێگومان تۆ بەدەستی خۆت لێت داوە ئەوە ئاشکرایە شەرمەکەیت هەهەها لە پرێکدا لێبی زیاتین کۆڤ سوور داگەڕاوتی کێ لێی داوە لە چێ دراوە؟ پیتەر پیترۆڤیچ وتی سەیرە تۆ لە کاترینا ئیڤانۆڤنات داوە مانگێک لەمەوبەر دوێنێ ئەم هەواڵم بیست ئەمەش خاوەن بیر و باوەڕەکان ئاوە کێشەی ژن چارەکەن هەهەها. پیتەر پیترۆڤیچ کە دیار بوو کەمێک ئاسوودەی تێگەڕا بوو سەر لە نوێ کەوتەوە ژماردنی سەفتە پارەکان. لێبی زیاتین کۆڤ کە بەردەوام لە بەیادهێنانەوەی ئەم ڕووداوە بێزارە بوو بە تووڕێوتی هەموو ئەمانە قسەی بێسەرەوبەرە و بوختانن هەرگیز وانە بووە مەسەلەکەت جۆرێکی تر بوو تۆ باشت نەبیستووە قسە دروستکردنە. من لەو شوێنەدا بەرگریم لە خۆم کرد یەکەم جار ئەو پەلاماری دام و چنگی بۆ درێژ کردم ڕێشی لە بنا هەڵکەندم هەموو کەسێک حەقی خۆیەتی بەرگری لە خۆی بکە بێ لەمە من ڕێگا بە کەس نادەم تونند و تیژیم لەگەڵدا بکە بیر و باوەڕم ڕێگان پێنادا چونکە ئەم کارە ئەچێتە خانەی زۆرداریەوە پاشان ئەبوو چیم بکردایە هەر ئاوە بۆ هەستم و بەرگری نەکەم من تەنیا لە کۆن خۆم کردەوە. لۆژین لەسەر گاڵتە پێکردنە بەدەکەی بەردەوام بوو پێکەنینێکی کرد. لێبی زیاتین کۆڤوتی تۆ بۆیە ئازارمەدەی چونکە خۆت ڕقای و تووڕیت ئەگینام قسە بێمانایەنە چ پەیوەندێکیان بە کێشەی ژنەوە هەیە تۆ باش تێ نەگەشتیت. من بیرم لەوەش کردێتەوە گەر ژن و پیا و لە هەموو شتێکدا یەکسان بن تەنانەت لەلایەنی هێز و توانایشەوە ئێستا نکۆڵی لەمە ناکرێت کەواتە بێ لەم لایەنێشەوە هەر یەکسان بن. هەڵبەتە پاشان لەوە گەشتم کە نابوو مەسەلەکە بەو شێوە بخرێتە بەرچاو چونکە هەر نابوو شەڕ و ئاژاوە پێش بێ ئەم جۆرە پێشات و گیر و گرفتانە لە کۆمەلگای ئایندەدا شیاوی ئەوە نییە بیری لێ بکرێتەوە بێگومان بەدەستێنانی یەکسانی بەڕێگای شەڕ و ئاژاوە کارێکی سەیر و سەمەرەیە. من ئەوەندەیش گەمژە نیم ئەگەرچی شەڕ و ئاژاوە هێشتا بوونی هەیە واتە بۆ لەمە و دوا نابێت بمێنێ بەڵام ئێستا هەیە. شەیتان بەلعنەت بی گفتوگۆ لەگەڵ تۆدا مای سەر ئێشەیە من لەبەر ئەو پێشاتە ناخۆشە نییە کە نایم بۆ ئەو دانیشتنی سەرخۆشیە تەنیا لەبەر ئەوە ناچم چونکە ناتوانم لە بیر و باوەڕی خۆم لا بدەم نامەوێت لە نەریتێکی وا دواکەوتوی کۆمەڵایەتیدا بەشداری بکەم بەڵێ هەر لەبەر ئەوەیە ئەگەرچی ئەشێت بڕۆم بەڵام تەنیا بۆ ڕابواردن و گاڵتە پێکردن بەداخەوە قشەیەکی لێ نییە ئاگی ناچووم. پیتەر پیترۆڤیچ وتی مەبەست ئەوەیە نان و نمەکی خەڵکی بکەیت و لە سەرخوانیان دابنیشیت و پاشان تف لە ڕویان بکەی وایە؟ لێبی زیاتین کۆڤوتی نا مەبەستم ئەوە نیە تف لە ڕویان بکەم بەڵکو تەنیا ڕەخنە لێگرتنیانە ئامانجەکەی من بەسوودە من ئەتوانم ناڕاستەوخۆ بۆ پێشخستن و گەیاندنی بیر و باوەڕ کەڵک لە واقع ببینم هەموو مرۆڤێک لە سەرەتی بیر و باوەڕی خۆی بڵاو بکاتەوە چەندە لێ بڕاوە نەبیکە چاکرا من ئەتوانم بیر و باوەڕەکەم وەکدان کە تۆیەک بچێنم لەو تۆ حقیقەت سەوز بێ ئەمە چ کێشێک بۆ خەڵکی دروستەکە ڕەنگە لە سەرەتادا پیان ناخۆش بێ بەڵام دوای خۆیان ئەبینن چەندە کەڵکیان لێوەرگرتوم پێشتر لێرەدا خاتوو تبیف کە ئێستا بەشداری کومونەکەمانە بەوە تاوانباریانە کرد کە وازی لە ماڵی باوکی ناو کەوتۆتە دوای پیاوێک نامێکیشی بۆ باوک و دایکی نووسیەوە کە ناتوانێت لە ناو بیر و باوەڕی پووزدا بژی بۆیە شوێکی ئازادی دوور لە ڕێوڕسمی ئاینیەکە. ئەوسا خەڵکی پیانەوت ئەمە کارێکی نادروستە و توندوتیژیە بەرامبەر بە خێزان و کەسوکار وا باشتر بوو هەستی ئەوان نەڕوشێنێت و نامەکەی کەمێک گونجاوتر بێ. بەڕای من هەموو ئەم قسانە هەلق و مەلقن و چ پێویستی بەوە نییە نامەی گونجاو و ناسکیان بۆ بنووسێت بەڵکو بە پێچەوانەوە لە مەسەلەی وا دابێت دەستدا بگری
لێرەدا خات و ڤارنتز ئەکەمە نمونە کە 7 ساڵ لەگەڵ مێردەکەی داژێ پاشان هەردوو مناڵەکەی بەرەڵا کرد و بە نامەیەکی بێ پێشەکی و وازی لە مێردەکەی هێنا بۆی نووسی هەستمە کرد ناتوانم لەگەڵ تۆدا بژیم و خۆشبەخت بم هەرگیز لێت نابورم کە تۆ فریوت دام و خەڵەتاندم ئەوەت لە من شاردەوە کە ڕێکخراوێکی تری کۆمەڵایەتی هەیە بە ناوی کۆمەڵەی سۆشیالیستی بەهۆی پیاوێکی گەورەوە تازە هەموو ئەم شتانم زانی و خۆم بەدەستیەوەدا و هەر لەگەڵ ئەودا کەوتمەکار بۆ بەدیهێنانی ئەو کۆمەڵە سۆشیالیستیە ئەمانەت ڕاست و ڕەوان پێڵێن چونکە ئەگەر درۆت لەگەڵدا بکەم واتە درۆم لەگەڵ باوەڕ و شەرەفی خۆمدا کردووە بۆ خۆت چۆنەژی بژی دەست لە گەڕانەوەی من بشۆ چونکە تازە کات درەنگە هیوای بەختەوەریت بۆ خوازم بەڵێ ئەبێت بەو شێوازە نامە بنووسرێ پیتەر پیترۆڤیچ وتی ئەمە هەر ئەو خات و تربیڤەیە کە دووت سێم جارێتی شووی ئازاتەکە لێبی زیاتینکۆڤ وتی لە ڕاستیە ئەمە جاری دووەمەتی ئیتر جاری چوارم بێ یان 15م چیتیایە هەرگیز بە ئەندازە ئێستا خەم لە مردنی دایک و باوکم ناخۆم چەندان جار لەگەڵ خۆمدا بیرم کردوتەوە کە ئەگەر تا ئێستا زیندوو بوونایە چۆن ناڕزاییم لە ڕوویاندا دەرەبڕی بە تایبەتی بە جۆرێک ڕێکمە خست کە بەڕاست لە چ خوڕافاتێکی دواکەوتودا تف بیر و باوەڕی خۆم پێوتن وامە کرد سەریان سوڕ بمێنێ زۆر بەداخەوە کە هیچیان نەماون پیتەر پیترۆڤیچ قسەکەی پێبڕێوتی تەنیا بۆ ئەوەی سەریان بە سوڕ بهێنیت ئەها چاکە لەم لایەنەوە مەیلی جەنابتە وەلێ پێم بڵێ بزانم تۆ کە کچی ئەو کۆچ کردووە ناسی کچە لاواز و باریکەکە ئەوەی لەبارەیەوە ئێڵێن ڕاستە نا ئاندرا سمێنۆڤیچ جا چییە لە ڕوانگەی منەوە واتە بە بیر و باوەڕی شخصی خۆم ئەوە بۆ ژن زۆر سروشتیە بووە نەبێ ئەگەر داوەریەکی ڕاستەقینە بکەین هەڵبەتە لەم کۆمەلگای ئێستادا و حاڵەتە زۆر سروشتی نییە چونکە بە زۆر سەپێنرا و ئازادی و ئارەزووی مرۆڤەکەیتیانی بەڵام لە کۆمەلگای ئایندەدا بە تەواوی ئەبێتە حاڵەتێکی سروشتی چونکە کۆمەلگاکە ئازادە تەنانەت ئێستایش ئەو لەسەر حەقە با چۆن ئەژی بژی ئەو ئازارە چێژێ و ماندووە بێت ومەش تاقە سەرمایەتی واتە سەرمایەکە کە ئازادە لە بەکارهێنانیدا بێگومان لە کۆمەلگای ئایندەدا پێویست بەو سەرمایە ناکات چونکە هۆکاری مانەوەی نامێنێ خۆفرۆشتنی ئافرەت لە ڕوویەکی ترەوە دیارەکرێ کە هاوسەنگە لەگەڵ سیستەمی گشتی و هۆشیاریدا بەنیسبەت خودی سۆنیا سیمێنۆڤناوە لەم بارێستادا من کارەکەی بە ناڕزایی دەربڕینێکی توندانێن بەرامبەر بە سیستەمی کۆمەڵاتی بۆیە من زۆر ڕێزی لێگرم تەنانەت کە ئەو کچە ئەبینم دڵمەکرێتەوە پیتەر پیترۆڤیچ وتی وەلێ من وام بیستووە کە تۆ خۆت لەم خانۆ دەرد کردووە لێبی زیاتینکۆڤ ڕقی ئێستا و نەڕاندی وتی ئەمەیش بوختانێکی ترە بە هیچ جۆرێک مەسەلەکەوانە بوو هەرگیز مەبەستێکی وا لە ئارادا نییە ئەم قسە و باسانە دەست هەڵبەستی کاترینا ئیڤانۆڤنان لەبەرەوەی لە هیچ تێنەگەیشت هەرگیز من مەبەستم نەبووە لە سۆنیا سیمیۆنۆڤنا نزیک ببمەوە من تەنیا و تەنیا چاو و گوێم ئەکردەوە بێ هیچ بەرامبەرێک تێکۆشام هەستی ناڕەزایەتی تیا دروست بکەم من تەنیا ئەوەم مەبەست بوو کە ئەو ناڕازی بێ خودی سۆنیا سیمێنۆڤنایش ئیدی نەیویست لە ماڵەدا بمێنێتەوە پیتەر پیترۆڤیچ وتی بۆ ئیش بەشدارە لە کۆمەلگەی سۆشیالیستیدا لێبی زیاتینکۆڤ وتی وا دیارە گاڵتت پێدێ حەزەکەم پێت بڵێم تۆ لەم هەڵویستەدا سەرکەوتو نابیت چونکە هیچ لە کۆمۆنە تێناگەیت لە کۆمەلگەی سۆشیالیستیدا نەخشەی لەو بابەتە نییە کۆمەڵەی سۆشیالیستی بۆیە دروست دەبێ کە ڕۆڵی وابوونی نەمێنێ لەم کۆمەلگایەدا ئەم ڕۆڵە بە تەواوی مانا و مەبەستی گۆڕێ ئەوەی لەم کۆمەلگای ئێستادا گەوجانەیە لەوێ هۆشمەندانە ئەبێت ئەوەی لەم هەلومەرجەی ئێستای ئێمەدا ناسروشتیە لەوێ تەواو ئەبێتە سروشتی هەموو شتێک بۆ بەسراوەتەوە کە مرۆڤ لەکوێدا و لە چه هەلومەرجێکدا ئەژی هەموو شتێک بە ژینگەوە بەسراوەتەوە
مرۆڤ بە تەنیا خۆی هیچ نییە، بەڵام من تا ئێستا پەیوەندیم لەگەڵ سۆنیا سیمێنۆڤنادا باشە. ڕەنگە ئەمە لەو سۆنگەیەوە هاتبێ کە ئەو هەرگیز منی بە دوژمن یان نەیاری خۆی نەزانیوە. بەڵێ من ئەمەوێت ئەو دیدێکی سۆشیالیستانەی هەبێ، بەڵام لە بارشتی ترەوە بۆ پێکەنی. ئێمە خوازیاری کۆمەلگایەکی سۆشیالیستی تازین کە تایبەت بێ بە خۆمان و لەسەر پایەکی بەرفراوانتر دامەزرابێ. ئەم بیر و باوەڕێشمان لە پێشکەوتندایە. ئێمە زیاتر بێزاری دەرەبڕین. ئەگەر دوو بریلۆ بف لە ناوگۆڕدا زیندوو بێتەوە، من چەندوچوونی لەگەڵدا ئەکەم. ئەگەر بلینسکیش زیندوو بێتەوە ئەچمە گیانی، بەڵام ئێستا بەڕاستی سەرگەرمی پێگەاندنی سۆنیا سیمێنۆڤنام. ئەو سروشتێکی زۆر زۆر بەرزی هەیە. پیتەر پیترۆڤیچ وتی چاکە، تۆش سوود لەو سروشتە بەرزە وەرەگریت وایە؟ هەهەها. لێبی زیاتینکۆڤ وتی نا نەخێر، بە پێچەوانەوە. پیتەر پیترۆڤیچ وتی یانی چۆن بە پێچەوانەوە؟ هەهەها، قسەیەکی سەیرە. لێبی زیاتینکۆڤ وتی باوەڕ بکە، ئاخر بزانم پێم بڵێ لەبەر چ هۆیەک بمێت شت لە تۆ بشارمەوە بە پێچەوانەوە، تەنانەت بۆ خۆشم هەر سەیرە کە لەگەڵما بێت، بێ ئەندازە شەرم و خەجاڵەتی دایەگرێت. پیتەر پیترۆڤیچ وتی بێگومان تۆیش چاوگوێیەکەیتەوە، هەها، پێش ێسەلمێنی کە هەموو ئەم شەرم و حەیە بێمانایە. لێبی زیاتینکۆڤ وتی نەخێر، تۆ چەندە دڵڕەقانە، تەنانەت گەوجانێش بمبورە لە مانای چاوگوێکردنەوە تێگەیشتویت، تۆ تێناگەی. ئەی خوایە، تۆ چەندە هێشتا فرد بەم سەردەمەوە نییە. ئێمە ئەمانێت ژن ئازاد بێ، وەلێ تۆ تەنیا بیر لە شتێکەکەیتەوە، هەرچەندە مەسەلەی شەرم و حەیا لە خۆیدا بێهودە و هیچە، بەڵام من بە تەواوی شەرمی ئەوم قبوڵە، چونکە ویستی خۆیەتی و بە حەقی خۆیە زانێ. بەڕاستی ئەگەر ئەو بە منی بووتایە ئەمەوێت لەگەڵ تابم، من خۆم زۆر بە سەرکەوتووە زانی، چونکە ئەو کچەم خۆشەوێ. وەلێ ئێستا بەلایانی کەمەوە ئێستا کەس وەک من بەڕێز و ئەدەبەوە مامەڵەی لەگەڵدا نەکردووە، لە منیش زیاتر ڕێزی بۆ کەسایەتی ئەودا نەناوە. من چاوەڕێم و هیوادارم و هەر ئەمە. پیتەر پیترۆڤیچ وتی وا چاکە دیارێکی پێشکەش بکەی، گرەوەکەم تۆ بیرت لەمە نەکردوێتەوە. لێبی زیاتینکۆڤ وتی من پێم وتی تۆ لە هیچ ناگەیت. ئەڵبەتە ئەو لەو حاڵەدایە، وەلێ لەم لایەنەوە مەسلەیەکی تریشە، مەسلەیەکی تەواو جیاواز. تۆ بە سوک لەوە ڕوانی، چونکە هەڵەیەکت لێدیوە کە پەیوەندی بە شەرەفەوە هەیە، بۆیە بە چای سوک تەماشاکەی. تۆ ناتەوێت حکمێکی داد پەروەرانە و مرۆڤایەتیانە بەسەر ئەو کچەدا بدەیت. تۆ ئاگاداری سروشتی ئەو کچە نیت. من زۆر بەداخم لەم دواییەدا بە تەواوی وازی لە خوێندنەوە هێنا و تەنانەت داخوازی کتێبم لێ ناکا، پێشتر کتێبی لێداوا کردم. هەروەها جێداخە لەگەڵ ئەو هەموو توانە و ئیرادەیەدا کە هەیەی و سەلماندوێتی هێشتا تەواو سەربەخۆ نییە، واتە ئازادی و توانای ڕەتکردنەوەی گەلێک لە وەهمە کۆمەڵایەتیەکان و دیار دەبێ ماناکان. لەگەڵەوەشدا هەندێک لەو مەسەلانە بە چاکی زانێت و دەرکیانەکە. بۆ نمونە باش لە مەسەلەی دەستماچکرد نەزانێ، واتە لەوە بە ئاگایە کە ماچکردنی دەستی ژن لەلایەن پیاوە سوکایەتی کردنە بەژن، چونکە پیاوەکە خۆی لە پلەی یەکەمدا دانێت و ئەو لە پلەی دووەمدا. ئەم کێشەی لای ئێمەوە باسکرا و منیش لەگەڵ ئەودا قسەم لەسەر کردووە. لەبارەی سندیکای کرێکارانی فەڕەنسایشەوە کە باسم بۆ کرد بە قوڵی گوێی لێگرتم. ئێستایش باسی ئەوەی بۆکەم چۆن یەکێک بە ئازادی بڕواتە ژوورێکێکی کترەوە، ئەمە لە کۆبوونەوەی ئایندەماندا جێی مشتومڕە. پیتەر پیترۆڤیچ وتی ئەمەیان چییە؟ لێبی زیاتینکۆڤ وتی لەم دوایەدا ئەمە بووە جێی باس و خواست کە یەکێک کاندام بێت لە کۆمەڵی سۆشیالیستیدا مافی ئەوەی هەیە هەر کاتێک بێ بچێتە ژووری ئەندامێکی تری هەمان کۆمەڵەوە، ئیتر ژن بێ یا پیا و بڕیار وادرا کە بەڵێتوانێ. پیتەر پیترۆڤیچ وتی ئەی باشە ئەگەر لەو کاتەدا ئەو ئەندامە ژنەیان پیا و سەرقاڵی پێویستێکی تایبەتی خۆی بوو. هەهەها.
ئاندرا سمیۆنۆڤیچ داگیرسا و بە تووڕێیە وتی جەنابتان هەربیرتان لای ئەو پێویستێن نەفرەت لێکراوەیە نازانیت چەند پەشیمان و بێزارم لەوەی کاتی ئەم قسە و باسانە پێشوادەی خۆی لەبارەی ئەو پێویستیە مەلعونەوە قسم بۆ کردیت نەفرەت لە شەیتان لە ڕاستی ئەمە کێشەی گرنگی هەموو ئەو کەسانێک کە وەک تۆوان پێشەوەی لە مەسەلەکە تێبگەن کێشەکە خەنە بەردەمی تۆ وەگەوەی بە حەقی خۆیانی بزانن یان شانازی بە شتێکەوە بکەن من چەندان جاروتومە نابێت ئەو مەسەلەیە بەو کەسانە بوترێ کە لە سەرەتادان تاو کاتەیە گەنە قۆناغی کۆتایی واتە و کاتەی چاوە جوان کراوەتەوە و کەوتونەتە سەر ڕێ و پێگەیشتون بە جۆرێکی تر تەنیا ئەوانە بۆیان هەیە لەم مەسەلانە بدوێن کە ڕووناکبیری تەواون و بەقوڵی تێگەن باشە پێم بڵێت تۆ چ ڕسوایی و بێشەرمیەک لە ئاو دەستخانەدا بینی من یەکەمین کەسم کە من ئامادەم هەموو جۆرە ئاو دەستێک پاک بکەمەوە لەمەدا هیچ جۆرە فیداکاریەک نییە ئەمە تەنیا کارێکی بە کەڵک و ئابرومەندانێ بۆ کۆمەلگا کە لە هیچ کارێکی دیکەمتر نییە بێگومان زۆر مەزنترە لە کارەکانی وەک ڕوفائیل و پوشکین چونکە قازانجی زیاترە پیتەر پیترۆڤیچ وتی بەڵکو شەریفتریشە شەریفتر ئاندرا سمیۆنۆڤیچ وتی شەریفیانی چی لەبارەی دیاریکردنی جۆری کاری مرۆڤەوە من بەم زاراوانە قایل نیم شەریفتر جوامێرتر هەموو ئەم زاراوانە پوچ ڕسوا و بێمانە و کۆنن لای من نرخێکیان نییە هەر شتێک قازانجێکی بۆ مرۆڤایەتی هەبێ شەریفە من تەنیا شتێگەزانم قازانج پێمەکەنە چەندت لا خۆشە پێ بکەنە وەلێ ئەمە حەقیقەتەکەیە پیتەر پیترۆڤیچ زۆر پێکەنی ئیتر لە ژماردنی پارەکانی بووە و سەفتەکانی لادا بوو بەڵام بۆ هەر هۆیەک بێ هەندێکیانی لەسەر مێزەکە هێشت بوو مەسەلەی ئاو دەستەکانیش هەرچەندە باسێکی بێنەرخ بوو بەڵام تا ئێستا چەند جارێک ببوو بەهۆی جیاوازی و پچڕاندنی پەیوەندی نێوان پیتەر پیترۆڤیچ و لاوە هاوڕێکەی هەموو کەرایەتیەکەیش لەوەدا بوو کە ئاندرا سمیۆنۆڤیچ بەڕاستی تووڕە بوو لە کاتێکدا کە لۆژین کاتی بەسرە برد و ڕایە بوارد ئێستایش زۆری حەز لێ بوو کە لیبی زیاتینکۆڤ تووڕە بکە لێبی زیاتینکۆڤ لەگەڵ هەموو ئەو سربەخۆی و ناڕازیبوونەیدا هێشتا نەیەوێرە ململانەی پیتەر پیترۆڤیچ بکات و بەگشتی وەک ڕاهاتنی چەند ساڵێک لەوبەری ڕێزی لێگرت خۆی نەگرت و هاواری کردوتی تۆ بۆیە ڕقن و تووڕێیت چونکە دوێنێ لە کارەکەتدا سەر نەکەوتیت پیتەر پیترۆڤیچ بە هەوا و ناڕاحەتی و قسەکانی پێبڕێوتی حەزەکەم پێم بڵێیت ئایا توانیت با باشتری بڵێم ئایا تۆ لەگەڵ ئەو کچەتدا ئەوەندە دۆستایەتیت هەیە کە داوای لێ بکەیت هەر ئێستا بەپەلە بێتە ئێرە بۆ ئەم ژوورە وازانم ئێستاوان لە گۆڕستان گەڕاونەتەوە گوێم لە دەنگی هاتوچۆیە ئەبێت من ئەو ئافرەتە ببینم لێبی زیاتینکۆڤ بە سەرسامی و پرسی چیت لێوێ پیتەر پیترۆڤیچ وتی هیچ پێویستە بیبینم من ئەمڕۆ یان بەیانی لێرە نامێنم بۆیە حەزمە کرد شتێکی پێ بڵێم ڕەنگە وا چاکتر بێت تۆیش لێرە بیت و لە باسەکە ئاگادار بی زۆر باشترە ئەگینا خوا خۆی زانێ چیت بەخیاڵدادێ لێبی زیاتینکۆڤ وتی من خەیاڵم بۆ هیچ ناچێ هەروە پرسیارەکەم کرد وەلێ ئەگەر کارت پێیەتی هێنانی بۆ ئێرە زەحمەت نییە هەر ئێستا شەچم حەقیشم بەسەرتانەوە نییە بڕواتە بێ هەروەش دەرچوو دوای 5 دقیقە لێبی زیاتینکۆڤ لەگەڵ سۆنیا داگەشتن سۆنیا زۆر بەسەر سوورمایەوە چوە ژوورێ ئەو هەر بە سروشتی خۆی سامدایەگرت هەمیشە لە بارودۆخی وادا ترسی لێنیشت و لە دەم و چاوی تازە و ناسیاوی نوێ هەراسانە بوو جارانیش هەرە ترسا لە مناڵیەوە ترساوێستا ئەمە زیادی کردبوو پیتەر پیترۆڤیچ بە ئەدەب و ڕێزەوە پێشوازی لێکرد پێشوازێکی کەمێک بێپەردە و خۆمانەی بە تایبەتمەندیەکەوە کە بۆ شانوشکە و ڕێزی یەکێکی وەک پیتەر پیترۆڤیچ بەرامبەر بە کچۆڵێکی سەرنج ڕاکێشی وەک سۆنیا تەواو شایستەیە لۆژین ویستی زوو دڵنیایی بکە بۆیە لەسەر مێزەکەی بەرامبەر بەخۆی داینا سۆنیا دانیشت تەماشای ئەملاو ئەولایی و لێبی زیاتینکۆڤ و پارەی سەرمێزەکەی کرد لە ناکایەکدا دووبارە لە پیتەر پیترۆڤیچی ڕوانیە و چاوی لێ هەڵنەگرت وەگەوەی سەرنجی ئەمی ڕاکێشابێ لێبی زیاتینکۆڤ ویستی بەرەو دەرگاکە بچێ پیتەر پیترۆڤیچ ئێستا ئاماژەی بۆ سۆنیا کرد کە هەڵنەسێ و لە نزیک دەرگاکەوە لێبی زیاتینکۆڤی وەستان لەسەر خۆ لێ پرسی ئەو ڕاستکۆڵنیکۆڤ لەوەیە هاتووە لێبی زیاتینکۆڤی ڕاستکۆڵنیکۆڤ لەوێ ئەی چۆن بەڵێ لەوێ ئێستا هاتەوە بینیم ئەی چۆن
پیتەر پیترۆڤیزوتی کەوایە داوات لە یەکەم هەر لێرە بە لەگەڵماندا من بەتەنیا لەگەڵ ئەم کچەدا بەجێمەهێڵە هەرچەندە هیچ نییە بەڵام ئەشێ خوازانێ چی پێوەرێن حەز ناکەم ڕاستکۆڵنیکۆف ئەمەسلێ بباتە دەرەوە و بیجێڕێتەوە ئەزانیت مەبەستم چییە؟ لێبی زیاتینکۆڤ لە پرێکدا هەستی کردوتی ئەزانم بەڵێ هەقتە بەڕای من تۆشت زۆر گەورەکەیت وەلێ لەگەڵەوەشدا حەقی خۆتە زۆر باشە ناڕۆم هەر لە پاڵ ئەم پەنجەرێدا ئەوەستم و لێتان تێک نادەم ئەزانم حەقی خۆتە جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن